دۆستان ئازیزان جارێکیکە خۆشحاڵین پێتان شادەبینەوە لە سەکۆکەی خۆتان سەکۆی فیلمسازان. ئەلبەتە ئێمە هەمومان نەزانین دراما وشەیەکی یۆنانیە، گوزارشتێکە لەو تێکستە ئەدەبیەی کە بەنواندن ئەگاتە بینەری خۆی. لە کاتی یۆنانیەکانە لەو کاتانەی کە بۆنە و سروتە ئاینەکانیان هەبووە، داستانەکانی ئەلیادە و ئۆدیسۆسی هۆمیرۆسیان پێشکەشە کرد، لە پێشە بە گۆرانی بوو. دوایی تزبست لە ساڵی 525 پێش میلادا یەکەم ئەکتەر بوو کە هاتە سەر تەختەی شانۆ و خۆی لە کۆرسجیا کردەوە و بەنواندن وەکو یەک ئەکتەرێک ئەتوانین بڵێن بە سەرەتای مۆنۆدراماشی دابنین. ئیتر لەوێوە شانۆیی دەستی پێکرد. دواتر ئەرستۆ ناوی لێنە دراما و ئەم چەمکە هات بە ناوی دراماوە هات. دراما لەم دوایانە لە زۆر وڵاتان وەکو درامای تەلەڤیزۆنی پێڵێن، لە کاتێکا کە بۆ فیلم ئەڵێن ژانرەکە چیە، توانی بڵێ ژانرەکەم یعنی جۆرێتی چۆنێت، جۆرێتی فیلمەکە چییە، کۆمیدیە چییە، توانی بڵێ درامایە. شانۆش ئەچێتە قاڵبی دراماوە. لە کوردستانی باکووری خۆمان بە ئەم دراما کوردیانی کە ئێستامە پێڵێن دراما ئەوان پێڵێن ڕێزە فیلم، و لە زۆر وڵاتیش پێڵێن وەکو ئینگلیزەکان پێڵێن سریال، ناوی تریشی هەیە. ئەلبەتە دراما لای ئێمەی کورد لەم کاتەیە بۆ ئەو زنجیرە نواندنانە هاتووە کە لەسەر شاشەی تەلەڤیزۆنی بینینەوە. کاتی خۆش لە پێش ڕاپەڕین و لە ساڵانی حەفتاکان بەم درامانیانەوت تەمسیلی، بەڵام ئێستاکە ناوێکی بۆ خۆی وەرگرتووە درامایە. خۆشحاڵین. دراما هەتا ئەو کاتە موڵکی دەرهێنەر و نووسەرە کە لە پرۆسەی ئیشکردنن، هەتا ئەو کاتە موڵکی نووسەرە کە خەریکی نووسینێتی و گەڵاڵەیە کات و ئیتر ئەکەوێتە سەر کاتی وێنەگرتن. لە دوای لە کاتی وێنەگرتنەوە ئیتر نووسەر ئەبێ ئاگای لێ بە دەقەکەی بە کاڵ و کرچی بە ناڕێکی نێتە دی و بەڕێ نەکرێت، و هەرچ گۆڕانکاریە لە دەقەکە کرا ئەبێ نووسەر خۆی لەوێ ئاگای لێبێت بۆی ئەو دەقە بە جوانی ڤیدۆی بکەن. لە هەمان کاتە دەرهێنەریش هەتا ئەو کاتەی کە لە ئیشکردنم مۆڵکی ئەو خەریکێتی بەرپرسە لە هەموو کون و کەلەبەر و زیادە و چاکردن و جوانکردنێک کە کەوتە سەر شاشە و بینرا. لە دوای ئەوە لە موڵکی ئەوان نامێنێت، ئەبێ بە موڵکی میلەت، کە بوو بە موڵکی میلەت ئەبێ بە سەرچاوەیەک، ئەبێ بە سامانێکی نەتەوەیی. زۆر لەو فیلمانە، زۆر لەو درامایانە وڵاتان شانازی پێواکەن و شەڕی لەسەر ئەکەن. ئەم وڵاتاڵێ هی منە، ئەو وڵاتاڵێ نا، لەبەرەوەی نووسەرەکەی یا لەبەر ئەکتەرەکەی، لەبەر بەرهەمهێنەرەکەی، لەبەر ئەوەی بەهی خۆی ئەزانێت. ئەم چێشمە و چێشمانە هەیە. بەڵام ئەمڕۆ ئێمە کۆمەڵێ دراما کراون بە باش و بە خراپیان. کۆمەڵێ خەڵکمانەیە ئەڵێن خراپە، کۆمەڵێ خەڵکشمانەیە ئەڵێ باشن. ئیتر بە هەر کاملایەکیان نابێت ئەمە موڵکی میلەتە، کە مادام موڵکی میلەت بوو، ئێمەش لێرە لەم سەکۆیەوە، لەم پلاتفۆرمەوە، لەم ماڵەتانەوە خۆشحاڵین بە هەمومانەوە گەنگەشە لەسەر ئەو موڵکەمان بکەین، لەسەر ئەو سامانەمان بکەین، بۆ ئەوەی نەوەی داهاتوو ئیشی باشترکەن. ئەگەر هەڵەی تایە با هەڵەکان بۆ لە مەولا چاکرێ، ئەگەر جوانکاری تایە با جوانکاریەکان ببن بەوانەیەک بۆ ئەوەی لەوێوە وەکو بەردەباز نەوەی داهاتووی فیلمسازیمان ئیشکەن. ئەمڕۆ ئەبوایە کاکارۆخ و برای نووسەر لێرە ئامادە بوونایە. من کاکارۆخم ئاگادار کردەوە، پێی خۆش بوو، ئامادەیی دەربڕی.
کە پۆستەرەکەشم بۆ نردوتم من پۆستەرەت پێی جوان بوو بەڵام بەداخەوە ئەوە ئەمڕۆ دوێنێ نامەیەکی دەنگژیم بۆ نردووە ئەمڕۆ نامەیەکی دەنگژیم بۆ نرد یەک دوو جار تەلەفۆنم بۆ کرد تەلەفۆنەکەی هەڵنەگرتم دوایی هەر تەلەفۆنەکەی دائەخستەوە من لێرەیە حەقم بەسەر ئەوە نییە ئەو دێت یا نایەت کەیفی خۆیەتی ئارەزووی خۆیەتی ئێمە ئیشمان بەو نییە ئێمە گەنگەشە لەسەر سامانێکی میلەتەکەمانەکەین بەڵام من یەک گلەیی لێ یەکەم کە بەڵێنی بە مندا دێت بۆ نەهات با بەڵێنەکەی بەبردایەتە سەر یا پێی بوتمایە کاکە ناتوانم کاکە من خۆشحاڵ نیم لەو جیانە ئامادەی گەنگەشە بم باوای بوتایە زۆرمان لێ نییە من زۆر لە کەس ناکەم و زۆر لە هونەرمەندەکانش کاتێککە پێم وتوون و توێتی تااقەتی چاپێکەوتنم نییە حەز ناکەم لە هیچ جەیەکی میدیایە چاوپێکەوتنم لەگەڵا بکرێ من بەرهەم پێشکەشەکەم باوای بوتایە منم خستە سەرسەرم بەڵام کە پێی وتم دێم و کە نەهات و تەلەفۆنەکەشی هەڵنەگرتم ئەمە گلەیی بێلەی من گلەیی پەیمانی لێ یەکەم گلەیی ئەوەی لێ ناکەم ئامادە نەبوو ئەوەیان بۆ خۆی ئەم شەو من و هاوڕێی ئازیزم کاک حەمەسوار عەزیز پێکەوە شرۆڤەی ئەم درامایە ئەکەین کاک حەمەسوار گیان یاخوا بەخێر بەیبان هەردوو چاوم بۆ ماڵەکەی خۆت بۆ سەکۆکەی خۆت بۆ پلاتفۆرمەکەی خۆت کاک سەرکەوتجان دەستەکانت خۆش بێ ئێوارەی بەڕێست و بینەرانی ئەم ئەکاونت و پەیجە جوانە باش زۆر خۆشحاڵم کە جارێکیکە بە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست دەگەمەوە سوپاس بۆ پێشەچێ جوانە سوپاس بۆ ئەو ئازیز و هاوڕێیانە کە بەیەکەوە دێن بەشدار دەبن لەم لایڤە بەیەکەوە گەنگەشەی یەکێک لە پایە هەرە گرنگەکانی کللتوری ئێمە دەکەین کە درامای تەلەڤیزۆنیە کە خۆمان دەزانین کاریگەرێکی یەکجار گەورەی بەسەر کۆمەڵێک پرۆسەی کۆمەڵایەتی و پەروەردەی نێو کۆمەلگەی کوردیەوە هەیە بۆیە زۆر خۆشحاڵین کە ئەم شەویش لەگەڵ جەنابت و لەگەڵ بینەرانی بەڕێز لەگەڵ هونەرمەندانی کوردستان و ئاوایندەرەوەی کوردستان و هەندەران بێکەوە دیالۆگێک گەنگەشەیەکی ڕاستگۆیانە پڕ لە معریفەت و پڕ لە جوانی و پڕ لە خۆشەویستی بکەین چاوەکەمی کاک حەمەسوار جەم کاک حەمەسوار من لێرەوە ئەمەوێ بچینە سەر شتێک سەر چەمچێک ئەلبەتە گەلێ جار میلەتی ئێمە خەڵکی ئێمەوەنە بە درامای کوردی بە تایبەت دوای ڕاپەڕین بەو درامایانە بۆ فیلمانە ئاشنا بوون کە لە دەرەوە وێنە ئەژێ وێنەی دەرەوەی تایە و وێنەی ناو ماڵەکانی تایە چێتە ناو ماڵەکان ڤیددیۆی ئەوانە ئەگیرێ ئێستا ئەم درامایە چەمچێکیکەی تازە بوو چەمچێکیکەی جیاواز بوو ناڵم تازە بوو ئەوەی کە من بینیم حەزەکەم تۆ ئەگەر ئیزافەیەکت بۆ هەبێ ئەوەی من بینیم ئێمە لە شانۆیە و لە دراماشە لە درامای کۆنی تەلەڤزۆنی ئەمریکی و بەریتانی و جیهانیە پێڵێن با بڵێن مەزهەبی واقعی قۆناغی واقعی تەنانەت لە شانۆشە شانۆی واقعی هەبووە دە دوای کلاسیک دوای واقعی حەدیث هەبووە نوێ هەبووە ئەمە لەو چەمکە واقعیە کلاسیکیەکەیە مابۆوە ئوسلوبی ئیشکردنەکە چونکە کاڵەی واقعی عنی هەموو کەرەسە و دیکۆر و هەموو شتەکان واقعیانە پێشانە درێت ریالیزمانە پێشانە درێت وەکو ئەوەی کە لە ژیانە هەیە پێشانە درێت بەڵام ئەمڕۆ لە زۆر لە دراماکانی تەلەڤزۆنیەکانی جیهانە کە یان بینم ریالیزمی نوێیە واقعی نوێیە ئەوان دیکۆرەکان دروستەکەن بەڵام لەگەڵ دیکۆرەکەیە ئەگۆڕێن وەکوتر ڕێک لە ماڵێکە چێت ڕێک لە دەرەوە ئەچێت ئەمە لێرە زیاتر وەکو تەختەی شانۆ بوو لەسەر تەختەی شانۆ نواندە نەکرا حەزەکەم لەسەر ئەم چەمکە ئەگەر بۆ چوونێکت هەیە تا من
لایڤەکان شێرەکەم بە جێیەکانی ترە هاوبەشێکم لەگەڵ جێیەکانی ترە بەڵێ لە ڕاستیدا بۆکو ژانر ینی سەختە ئەم درامایە بخەیتە ناو ژانرێکی دیاری کراوە لەبەرەوەی درامایەکە خۆی تووشی چەندین کێشە کردووە کە ڕێگەت نادا بخەیتە ناو فۆرمێک یان بازنەیەکی دیاری کراوە مەسەن ئەگەر بیبیتە ناو ئەو چوارچەیە کە پێی دەوترێت سێتکام یا سیتکۆم کە پێم وایە یەکەم جار لە کوردستان دەرهێنەر خەسرە سینە ئەم درامای کردووە پێم وایە لە زاگرۆس تیڤ کاتی خۆی درامایەکی بەم شێوێ هەر لە هەولێریش پێشکەش کرد پێم وایە ڕەنگە پێش 15-20 ساڵێک بێت دڵنیانیم لە مێژۆکەی بەڵام ئەم درامایە مێژوێکی هەیە ینی زیاتر تەمەنێکە یەکەم جارش پێم وایە لەو کەناڵە پێشکەشکرا لە کەناڵی زاگرۆس دەرهێنەری ڕۆژهەڵاتی کوردستان خەسرە سینە ئەم ستایلەی لێرە تاقی کردەوە لە هەولێر درامایەکی لەسەر ئەمە بە شێوەی سێتکام پێشکەش کرد بەڵام ئەم شانۆگەریە ئەم بگورە ئەم درامایە یعنی کێشەیەکی هەیە کە تۆ ناتوانانی بخەیتە ناو ئەم فۆرمێکە پێی دەوترێت سێتکۆم یان سێتکام و زیاتریش بەڕاستی کە سێری لۆکیشن و بیناسازی ئەم درامایە دەکەیت زیاتر ینی مۆرکێکی گەورەی شانۆی پێوەیە ینی کەمتر کەوتووە بەلای درامایە ئەمە تەنها لە ڕووی لۆکیشنەوە باز ناکەم ینی لە ڕووی بنیاد و ستراکچەرەوە زۆرینەی کەرەستە و بنیاد و کەرەستەکانی ڕەگەزەکانی ئەم درامایە بنیادیان شانۆیە تۆ سەیری لۆکیشنکە لۆکیشن لە هەردوو لۆکیشنە سەرچێکە ئەو ماڵێکە لە 2023 ئەو ماڵش کە لە 1983 سەری لۆکیشن و داڕشتنی لۆکیشن و تەسیسی فەزا بکە دامەزراندنی فەزا بکە دامەزراندنەکی نیوبازنەی ڕێک دروست کراوە لە بایەق زۆر بە ڕەنگ دراوە بایەق زۆر بە شێوازی بینینی بینەر دراوە ئەم تەسیسە بە شێوەیەکی نیوبازنەی لەسەر لە نێو ستۆدیۆ دابەش کراوە با بڵێن کوتلەکان بەسەر سێ ڕووبەر دابەش کراون کوتلەی گەورە سەرەکی لە هەردوو لۆکیشنەکە خراوەتە ناوەڕاستی شانۆکە با بڵێن چکە هەردووخۆی لە شانۆ شوچێ لەملاو لەولاش بە کۆمەڵێک کوتلە بۆ مەسەلەی میزانسین و بۆ هاوسەنگبوون پڕکراوەتەوە بۆیە بەڕاستی بنیادی ئەم درامایە لە ڕووی بیناکردنەوە لە ڕووی ستراکچەرەوە لە ڕووی ستراکچەری وێنەوە تەنانەت لە ڕووی ئەدای ئەکتەرەوە تەنانەت لە ڕووی دخولیە و خروجی ئەکتەرەوە هاتنە ژوورەوە و چونە دەرەوە ئەکتەرەوە تەنانەت لە ڕووی جوولەی ئەکتەرەوە تەنانەت لە ڕووی تعاملی ئەکتەرەوە لەگەڵ یەکتری لە زۆر کۆمەڵە لە زۆر بابەتەوە کە دواتر بەوردی بە تەفاسیل باسی دەکەم بنیادێکی تەواو شانۆیە و تەنانەت تعاملکردنی دەرهێنەریش جگە لە تعامل مەسەن لە تەسیسی فەزا و دامەزراندنی فەزا و لۆکیشن و جوولەی ئەکتەر گواستنەوەی حەدەسەکەش یعنی گۆشەنیگای بینینی ڕووداوەکانیش لە لای بینەر دیسان گۆشەنیگایەکی شانۆیە تۆ سەیریکە کاک سەرکەوت لە هەموو درامایەکە ناونراوە 8 دیوار بەڵام لە هەموو درامایەکە ئێمە تەنها 6 دیوارمان دیوە یعنی دیوارێک بەرامبەر بینەرە دیوارێک لە چەپە دیوارێک لە ڕاستە یعنی لە هەر لۆکیشنێکە دایمە بینەر بەرسێ دیوار کەوتووە دیوارێک بەرامبەرەتی دیوارێک لە ڕاستەتی دیوارێک لە چەپێتی ئەو دیوارێک کە منزوری بینەرە کە کلااوڕۆژنەی بینینی بینەرە هەرگیز بۆ یەک جاریش کامیرا نەچووە ئەو بەر ئەم دیوارەمان نیشاندا ئەو دیوارێک کە بینەر لێوە سێری دەکات لەبەرەوەی بنیادی دیوارەکە بنیادێکی شانۆیە ئەو دیوارە وەهمیە کە لە شانۆ پێ ئەوترێت دیواری چوارەم تەبان ئەم دیوارێکی وەهمیە لە بینی بینەر و شانۆکارە وجودی نییە بەڵام پێ ئەوترێت دیواری چوارەم لەبەرەوەی فەسلی تەختەی شانۆ و هۆڵی شانۆوە کە بەڵام لە ئەساسدا هیچ دیوارێک نییە تەنها دیوارێکی سایکۆلۆژیە هەمان ئەم دیوارە سایکۆلۆژیە لەم درامایە بوونی هەیە لەبەرەوەی لە هەردوو لۆکیشنەکە بۆ یەک جاریش کامیرا ناچێتە دواوەی ئەکتەرەکان
ئەم دیوارەی چوارەمە بە ئێمە نیشان بدا. هەموو ماڵێک 4 دیواری هەیە، هەموو ماڵێک 4 دیواری هەیە، 3 دیواری نییە. ئێمە بۆ جارێکیش دیواری چوارەم نابین ئەو دیوارێکی ئێمە تیادا سەیری حەدەسەکان دەکەین. کەواتە تەسیس دامەزراندن لەم لۆکیشنە لەم درامایە دامەزرانێکی شانۆیە. یعنی لە ڕاستیدا ئەگەر تۆ لە سەرەتاوە خۆت بۆ ئەوە یەکلا بکەیتەوە کە وەکو دامەزراندنێکی شانۆی کار لە دراما بکەی، ئەمە هیچ کێشەیەکی گەورە نییە. بە پێچەوانەوە سەبقێکی زۆر باشیش دەبوو بۆ دەرهێنەر کە درامایەکی شانۆی پێشکەشکرد بە. شانۆ هونەرێکی زۆر مەزنە و تایبەتمەندی خۆی هەیە و دەکرێت کۆنتاکتی زۆر گەورەی هەبێ. دەکرا ئەم درامایش بە ئاسایی لە ڕێگەی کۆمەڵێک تەکنیکی شانۆییەوە ئیشی لەسەر بکرێت. لە زۆر شوێنیش ئەمە هەیە. بەڵام تۆ ئەبێ سەرەتا ئەوەکەت بدۆزیەوە، بەڕاستی ئەبێ ژانرەکەت بدۆزیەوە بۆ ئەوەی سەر لە خۆت نەشێوێنی، سەر لە بینەریش نەشێوێنی، سەر لە ئەکتەر و لە ستافەکەش لە ڕووی تەکنیکیەوە خۆت یەکلا کەیتەوە. کە خۆت یەکلا کردەوە ئیتر ئەم کێشەیەت نامێنێ، هەموو شتەکانت ئەخەیتە خزمەت ئەو ژانرەی کە تۆ بڕیار لێداوە ئیشی تیا بکەیت. بەڵام کە تۆ یەکلا نەبیتەوە لە ژانر، نەتوانی ژانرەکە یەکلاکەیتەوە، نەتوانی خۆت یەکلاکەکە چیتەوێ، ئیتر تووشی ئەم سەر ئێشەیە دەبی. یعنی کێشەیەکی گەورەت بۆ دروست دەبێت لە نێوان ژانرێکی واقعی، لە نێوان ژانرێکی مێژووی، لە نێوان سیتکۆم، لە نێوان کۆمەڵێک ژانر، لە نێوان ژانرێکی واقعی فەنتازی، چکە لە ڕاستیدا لە هیچ واقعەکە ئینسان لە ڕێگەی زەمەنەوە سەفەر ناکە و کارێکی ئاسایش نییە. من ئەمڕۆ لە ماڵەوە دانیشتم میوانێکم بێتن لە ساڵی 2050 میوانی من بێ، یان میوانێکم لە ساڵی 1970 بێ میوانی من بێ. ئەمەش جۆرێک لە واقعەتی فەنتازیە کە تەنها لە هونەر جێگای دەبێتەوە. بۆیە بەڕاستی کاک سەرکەوت من پێشوێ بچمە سەر شتەکانی کە ئەم درامە غەدرێکی گەورەی لە خۆی کردووە کە سەرەتا ژانرەکەی بۆ خۆی دیاری نەکردووە بۆ ئەوی دواتر هەموو تەکنیکەکان بنیاد سازی و ستراکچەرەکان بخاتە خزمەت ئەو بنیادە تا بتوانێت درامایکی پێرفێکت دروستکات. چی بوو ئەگە درامایکی شانۆی دروستکەی؟ هیچ کێشەیەک نەبوو، بەڵام ئەو وەختە تۆ ئەتوانی شتێ پێشکەشکەی کە بڵێ من درامایکی شانۆی دروست دەکەم، ئەمە تەکنیکی وایە، ئەکتینگ تیای وایە، لۆکیشن تیای وایە، نووسین تیای وایە. تۆ بۆ سەبقیش بۆ تۆ ئەبێتە سەبقێک کە تۆ چۆن یەکەم جار شتێکی وات کردووە و چۆن کۆنتاکت لەگە بینەرەکەی، یعنی ئەبێتە شتێکی زۆر باش. بەڵام کە تۆ یعنی بچێ ناو وەکو چێشتی مجێوری لێبێ کۆمەڵێک شت تێکەڵاوی یەکتر بکەی، لە ئەخیرە هەنی جار هەست دەکەی سێت کۆمە لە هەنداوە شانۆیە توی چێساوی با نەچینەولاوە کاک حەمە سوارجان. ئەوەی کە من بینیم با بڵێن نەبڵێن بینیم پێشتر ئەگەر ئاگاد لێبوو بێ لە کوردستان، چی لە هەولێر، چی لە سلێمانی، چی لە کەرکووک شانۆی ئەکرا لەسەر شانۆ. دوای ئەوەی نمایشەکە بینەرێکی باشیە بوو، هەڵەسان بە هەمان شێوە هەر ئەو شانۆگەریان تەقدیمە کرد بۆ تەلەڤزۆن. تەلەڤزۆن ڕازیە بوو کاتێک کە ئەچون بۆ ئەوێ بۆ تەلەڤزۆن، ئیترۆک و شانۆیەکە کراسیە کامیرەی بۆ دانرا و زاوی کامیرەکانە گۆڕا و ئەو دیکۆری کە هەیان بۆیان گواستەوە لەوێدایانەنە. هەنێک لەوانە هەنێک زۆربەی شانۆیەکانمان ئاوا بوون بەم ستایلەی ئێسا بوون. ئەوسا شانۆیی بوون لە پێشتر لەسەر شانۆ نمایشکرا بوون، دوایی ئیتر لە تەلەڤزۆن ئاوا ئیشی لەگەڵاکرا بە سێ کامیرە و لە ئستۆدیۆ. بەڵام حاجی مەکی و هەنێک لەو کاتەیە ئەوان شانۆییان نەبوو لە تەلەڤزۆن، بەڵێن شانۆیان نەبوو لەسەر شانۆ ببورن، لەسەر شانۆ نەیان بوو. تێکستەکە یەکسەر موافقەیان بۆ وەرگن، ڕەزامەندیان بۆ وەرگن لە ڕێی تەلەڤزۆنەوە ئەیان برد بۆ تەلەڤزۆن. لە تەلەڤزۆن ئەوە بە شێوەی تەمسیلەکرا، ئەوە تا ڕادەیەک دیکۆرەکان ئەگۆڕا لەم دیمەن بۆ ئەو دیمەنجیەکانیان جیا بوو، کڵێشەی شانۆی نەبوو. اینجا ئەم ئیشە ئەمەی بۆچوونی منە، بۆیە حەزەکەم جارێبا لەسەر ئەم چەمکە قسە بکەین پێشەوەی بڕۆینە سەر چەمکەکانی تری. ئەم چەمکە ئەم ئیشە ئیشێکی تەنانەت لێرەش لە ئەمریکاش ئێستاش هەیە، هەر لە فلیمە کۆنەکانیان، لە تازەکانیانە، لە دراما کۆنەکانیان بە هەمان شێوەی ئەم ئیشە ئاوا دیکۆریان داناوە و دیمەنەکانیان ئاوا ئیشتیا کردووە و دوایش دیمەنێکی کەشیان هەر هەمان کڵێشەی ستایلی شێوەی شانۆی هەبووە.
بەڵێ ئەمە هەر هەبووە ئەمە بەڵام ئەمە ئەکەوێتە کەی بێنهینی ئەتوانم بڵێم واقعی کۆن ئەستایلەکە بەڵام ئێستاکە گۆڕاوە ئێستاکە بۆ هەر دیمەنە و دیکۆری خۆی بۆکەن ڕووناکی تایبەتی خۆی بۆ دانن تەنانەت لەم ئیشەی کاکارۆخە ڕێک وەکو ئەو ئیشانەی پێش هەشتاکان کە لە تەلەڤزۆنی کەرکووکە کراشانۆیەکە برا بۆی و لێ داڕا لەوێ ڕووناکی یەک ڕووناکی دانرا و هیچ گۆڕانکاریەک لە ڕووناکی ناکرا لەم ئیشەی کاکارۆخە ڕووناکی هیچ گۆڕانێکم نەبینی بەس لەو کاتە نەبێ کە کچەکە شانیا ئەڕاتە ناو قەڵاوە ئەو دیمەنەی دەرەوەیە بوو ئەوەی سەرەتا ئیتر دوایی لە هەردوو دیمەنەکە جارێکیان یا دوانیان ئەگەر هەبوو بێ کراوە بە شەو ڕووناکی کاری نەبووە ڕۆڵی نەبووە لە گزارشکردنی حاڵەتە دەرونیەکان بۆ نمونە کاک ئیبراهیم حەکیم لە کۆتاییەکانە حاڵەتێکی دەرونی زۆر جوانی بۆمان پێشانە وەکو کارەکتەری خۆی و بۆ کارەکتەرەش چونکەوە نزیکە لە کارەکتەری خۆیەوە بەڵام حاڵەتێکی دەرونی جوان بوو ئەوە ڕووناکیێکی تایبەتی ویست لێرە کاکارۆخ ئیشی لەسەر ڕووناکی نەکرد خۆ ئەمە ئەوە نەبووە لەسەر شانۆ نمایش کرێ و ئەمە دەرهێنەرەکانی بەغاو کەرکووک نییە بڵێ تااقەتی ڕووناکیم نییە بەس کامیرەکان دانن و تەسویرکەن ئەمە کاکارۆ خۆی ئیشی بۆ کردووە ئەمە باسم لە ڕووناکی وابزان و ڕووناکی تۆ کاک حەمەسوارجان تۆ چیت لەسەری هەیە لە ڕاستیدا کاک تۆ من بۆ باسی ژانرەکەم کرد خۆتە زانی تۆ کە دراما هەڵبژارد تۆ کە چیرۆچێک بە دراما ئەجێڕیتەوە یعنی زمانی یەکەمت وێنەیە تۆ لە سەرەتاوە یەکەم کەرستت یەکەم ڕەگەزت کە بەکاری دەبێت لە درامە وێنەیەک تۆ ئەبێ هەموو چیرۆکەکە ئەوەی کە دەکرێت ئەوەی مەزالیتە لە ڕێگەی وێنەوە وێنە لە ڕێی چی لە ڕێی تەکنیکەوە لە ڕێی کامیرا لە ڕێی ڕووناچی لە ڕێی موزیک لە ڕێی سێبەر لە ڕێی جولەی کامیرا لە ڕێی ئەو تەکنیکانەی کە لە دراما هەیە ئەبێت چڕۆکە زۆری پشت بەمە بەستێ نەک وەکو شانۆ پشت بە زیاتر مەسەلەن وەکو شانۆیەکی واقعی پشت بە دیالۆگ و بە ئەدای ئەکتەر بەستێ تۆ لە تەلەڤیزۆنە لە درامایە زیاتر پشت بە وێنە دەبەستی یعنی دراما لە درامایە لە تەلەڤیزۆنە پێم وایە یعنی دیالۆگ دواهەمین چارەسەرە دواهەمین شتەکە سینارست پەنای بۆ دەبا بۆ گەیاندنی بیرۆکەی دیمەنێک یاخودچیەوە بۆ گەیاندنی چیرۆشێک لەبەرەوەی ئەمە هونەری جێڕانەوەی چیرۆکە لە ڕێگەی وێنەوە بۆیە کە تۆ ئەگەر دراما هەڵبژار کە سینەما هەڵبژار کە تەلەڤیزۆن هەڵبژار ئەبێت لە ڕێگەی وێنەوە شتەکان بچێڕیتەوە بەڵام کە ناتوانین لە ڕێگەی وێنەوە کە ستایلەکە ستایلێکی شانۆیە ئۆکەی وا بکە بەسەر چاو بەڵام بڕیار بدە کە بە شێوەی درامایەکی شانۆیی ژووکە ئەو کاتا هیچ عیبێک لە کێشەکەی وەکو جەنابەت باست کرد دڵنیام لە زۆر وڵاتی دنیا هەیە کە جۆرێک لە دراما هەیە بە شێوەی شانۆیی بە شێوەی ستایلی شانۆی لۆکیشنی شانۆی دەگوازنەوە چۆن دراما کوردیەکانیش مثلا ئەو دراما کۆنەکان کە جەنابەت باست کرد مثلا خولەی چەخماخە هەر یەک ستۆدیۆ یەک چەند کامیرەیەکیان داناوە و یەک لە دراما هەرە سەرکەوتوەکانیشە و هیچ کێشەیەکی نیە هەمووشی لەناو یەک لۆکیشنە هەموو درامایەکە لەناو یەک لۆکیشن وێنەی گیراوە هەر لۆکیشنیش ناگۆڕێ یەک کێشەیەکی تێدا نیە ئەگەر سەیری چیرۆکی تەمسیلی مارەیی بکەین هەموو درامایەکە یەک لۆکیشنە هەر دیسان ئەوە دانراوە و لۆکیشنێکی شانۆیشە بۆ شێوە لە ئەوەی تاخیر تەسویر کراوە بەی شێوەیەک لۆکیشن ناگۆڕێەوە ینی هەمان شت لە بۆ مەسەلەی شارێک ینی بۆ کەمەڵێک شک کاکارۆخ ئەگەرەمەی بخۆی هەڵبژار بە کە بە شێوەیەکی درامایەکی شانۆیی ئیشی کردبە هەموو ئەو دیمەنە زیادانەی فڕەداوە ئەو دیمانەیەکە لە ناوقەڵاتە ئەوەی کە لە مەکتەبەکە ئەمانە دەکرا بە شێوەی تر معالەجەی کردبە دەبا لۆکیشنی سەرەکی تەنها ئەو دوو لۆکیشنە سەرەکی بە ماڵێک لە 2023 ماڵەکەی زار ماڵەکەی تەها با بڵێن و لەگەڵ ماڵەکەی ڕەشە دەبوو لەسەر ئەم دوو لۆکیشنە ئیشی کردبە بە شێوەیەکی شانۆیی و ڕاهێنانی بە ئەکتەرەکانی بکرد بە هەموو شتێکی بە شێوەیەکی شانۆیی بکرد بە هیچ کێشەیەکی نەبوو ئەو وەختە
ئێمە گلەیمان لە شارەکەی تەکنیک نەدەکرد، گلەیمان لەوە ناکرد مەسەڵەن بۆچی موزیک بەو شێوەیە بەشدار نییە لە بەرهەمهێنانی مانا، بۆچی ڕووناچی بەشدار نییە لە بەرهەمهێنانی مانا و لە دروستکردنی دراما. لەبەرەوەی ئەو وەختە تۆ ئێرتیکازی درامایەکەت لەسەر شانۆیەکی واقعی بوو، یعنی زیاتر کامیرا ڕۆڵی چاوی بینەری دەبینی، تەنها وەکو چاوی بینەر تەعامل لەگەڵ کامیرا و لەگەڵ تەکنیک دەکرد. ئەو وەختە بەهانەیەکت هەیە، تیرازێکت هەیە، تەرزێکت هەیە کە ڕەوایەتی بۆ ئوستایلیشکردنە دەرا. بەڵام کە تۆ ئیشەکەت ناو دەنێ سیتکۆم یان درامای واقعی یان هەر ناوێکی لێ دەنێ کە ئەمیشە بەم ژانرە دەکەی، بە هەر ناوێک دەکەی و تەکنیک وێنا ناتوانێت ئەدای وەزیفەی خۆی بکە، ئەمە ئەبێتە کەم و کوڕی لە دراماکەت. کاتێ ڕووناچی ئەتوانێت یعنی لە چەند دیمەنێک نەبێ، مەسەن دیمەنێکی هەیە کە شانیا بیری باوشی دەکا، ینی هەست بە حزوری بە ئامادەی ڕووناچی دەکەین لەو دیمەنە کە بەشدارە لە دروستکردنی مانە لە نێو فەزای دیمەنەکە. چەند دیمەنێکی تریشەیە لە دیمەنی کۆتاییە، لە هەندێک دیمەنی تراوی جەنابەت ئاماژە پێدا، یعنی کەمترین پەراوێزی هەیە ڕووناچی لە بەشداریکردن لە بەرهەمهێنانی مانە. هەروەها موزیک، یعنی ئەمانە کەمترین پەراوێزیان هەیە. هەروەها کامیرە وێنە خۆی خودی وێنە خۆی یعنی کاریگەر نییە لە بەرهەمهێنانی مانە کاک سەرکەوت. کێشەی ئەم درامایە لەوەدایە کە وێنە تەنها وەسیلەی گەیاندنە، فاکتەری گەیاندنە، فاکتەری بەشداریکردن و یعنی هاوکاریکردنی بینەر نییە لە بەرهەمهێنان و لە بەرهەمهێنانی دراما، لە داڕشتنەوەی دراما، لە بەرزکردنەوەی دراما، لە نیشاندانی حاڵەتەکان. باش ئەمە لە درامایە کە تۆ ناو لێنا درامای تەلەڤیزیۆنی ئەبێ ئەم وەزیفەیە بە وێنە بدەیت، ئەمە وەزیفە بە تەکنیک بدەیت. ئەگەر نایکێت ئیتر ئەچیتە ڕوبەرێکی کە بەڕاستی لەبەرەوەی ینی ئێمە کە سەیری تەلەڤیزیۆنەکەین بۆ سەیری ناکەن شانۆگەریەک ببینین، بۆ سەیرەکەن کە درامایەک ببینی، کە تەکنیک ببینی، کە لە ڕێگەی جوولەی کامیرا و هەندێشتمان پێدەگا، لە ڕێی سێبەر و ڕووناچی و هەندێشتمان پێدەگا، لە ڕێگەی موزیک و هەندێشتمان پێدەگا، یعنی لە ڕێگەی تیرازی فەزا و هەندێشتمان پێدەگا، لە ڕێگەی ڕەنگە و هەندێشتمان پێدەگا، لە ڕێی یاریکردنی بە ڕەنگ و هەندێک، لە ڕێی موئەسیراتی، لە ڕێی کاریگەرە دەنجی و ڕەنجەکان و کۆمەڵشتمان پێدەگا. بەداخەوە ئەمانە زۆری بەهۆی ئەو تێکەڵابوونە لە ژانرە زۆری لەم درامایە نەیانتوانیوە وەزیفەیەکی باش ئەدا بکەن. هەموو قورسایەکە لەسەر ئەکتەرە، تەنها تەکنیک وێنە کراوەتە پەنجەرەیەک بۆی ئەکتەر بەربینەرکەوێ، با بڵێن وەزیفەی ئەو دیواری چوارەمەوە هەمیە بینێ، ئیتر هەموو قورسایەک لەسەر ئەکتەرە، هەموو گەیاندنی چیرۆ، گەیاندنی پێیان، گەیاندنی هەموو حاڵەتە سایکۆلۆژیەکان بۆ ئەکتەر و بۆ دیالۆگ بەجێماوە لەم درامایە کاک سەرکەوت. بەڵێ منیش هاوڕاتم کاک حەمەسوارگیان لەوەیانە، چی وەکو میوزیک، چی وەکو ڕووناچی، تەنانەت وەزیفە ئیشی کامیرە لە گوزارشتەکان زۆر کەم تەرخەم بوو. یعنی وەکو وتم وەکو ستایلە کۆنەکەی جارانی دەرهێنەرەکان وەکو لە بەتایبەت دەرهێنەری عێراقی و لە تەلەڤیزۆنی کەرکووکە کامیرەکان دانرابوونەوەی کامیرە یەک بڕۆ پێشەوە زوومینێکم بۆ بکە بگەڕێداوە، کامیرەی دوو، کامیرەی سێ، هەر ئەوەنە چی گوزارشتێکە بوو، چی جوانکاریەکە بوو، چی گەیاندنێکی هەبوو نەمبینی، بۆیە هەر چەمکە سادەکەی خۆی بوو. بابینە بچینە سەر تەوەرێکی کەی کاک حەمەسوارگیان. والله یەک ملاحەزە لەسەرەوە دەڵێم، ئاخر ملاحەزە لەسەرەوە مەوزوعە لەسەر مەسەلەی تەکنیک. یعنی ئەگەر سەیری جوولەی کامیرەت کردوێ کاک سەرکەوت دیقەتت دابێ، یعنی 170 تا 180 جوولەی کامیرا بە شێوەیەکی ئاسۆییە، لە ڕاستەوە ئەچێ بۆ چەپ، لە چەپەوە دەگەڕێتەوە بۆ ڕاست. ڕێک وەکو جوولانی چاوی بینەر، چۆن چاوی بینەر لەگەڵ ئەکتەرە، لەگەڵ حرەکەیە لەسەر مەسرح، لە ڕاست ئەڕوا بۆ چەپ، لە چەپ ناوەڕاست و ناوەڕاست چێتەوە ڕاست. یعنی ڕێک کامیرە بە شێوەیەک تەعامل لەگەڵ کراوە کە وەزیفەی چاوی بینەر بینێ. یعنی زۆربەی کات ئەم نەتوانراوە ئەم هاوێنەیە تێک بشێندرێ، یعنی بینەر تووشی شۆک بکە. هەمیشە بینەر هەستی کردووە ئەم کامیرەیە ئەدای وەزیفەی چاوی ئەو دەکەنە وەزیفەیەکی داهێنانەی جیاواز بکە. ئەمەش بەڕاستی یەک لە کەم و کوڕیەکانە
لەم درامایە دەبوو ئەمە تێپەڕێنێ دەبوو هەندێک وێنە بەڕاستی بینەر تووشی شۆک بکە هەندێک گۆشەنیگای جیاواز هەندێک حرەکەی جیاوازی کامیرە کە بەشدار بێ لە دروستکردنی دراما لە دروستکردنی مانە ناکرێت و ئەکتەر بەتەنیا لەنێو حەدەسێکی گەورەیە لەنێو فەزایەکە بەجی بێلی تۆ ئەو تەکنیکە لە ژێر دەستە کاک سەرکەوت بە هیچ شێوێک هاوکاری نەکەی دەبێ هاوکاری ئەکتەر بکەیت تۆ ئەو تەکنیکەتەیە بەڵام بەداخەوە یعنی کەمترین هاوکاری بۆ ئەکتەر کرابوو تەنانەت ئەو فەزایە گەورەش یعنی بۆ بە ڕەنگە زەقەکانیەوە بۆ حزورە تاغێ بەسەر ئەکتەرەوە بوو بە بەشێک لە بارگەرانی بەسەر ئەکتەرەوە کە دواتر ئەگە کاتە بێ باسی ئەو لۆکیشن و ئەو فەزایە دەکەم کە چۆن یعنی حزورێکی سلبی بەسەر ئەدای ئەکتەر و بەسەر کۆمەڵێک پرسی درامی لە نێو نمایشەکەی هەیە کاک سەرکەوتەکە پێ باش وەڵام من حەزەکەم باسی کۆمیدیا بکەم ئەگەر تو حەزەکەی لەم تەوەرە باسی شتێ بکەین بەڵێ وەڵای من هەر ئەوەی کە ویستم بڵێم با بڵێن فەرموو بەردەوام بەوە من شتێکم لە خەیاڵا بوو لە کاتی قسەکان تا بیرم چۆ فەرموو باشە من بە یارمەتیت کاک سەرکەوت بەڵێ یعنی ئێمە طبعا من هەمیشە دەڵێم یعنی شانۆی کوردی و درامای کوردی هەمووی دەگەڕێتەوە بۆ کۆتایی شەستەکان و سەرەتای هەفتاکان یعنی بەهۆی کۆمەڵێک بارودۆخی گونجاوی ئەو وەختە و بەیان نامە 11 ئادار و ینی کۆمەڵێک بارودۆخی ئابووری و ئیجتیماعی و سیاسی هاتەکایەوە کە هونەری شانۆ هونەری دراما دامەزراندنی تەلەڤیزیۆن ینی کۆمەڵێک شت وای کرد کە شانۆ پێشکەوی کە دراما دروست بێ کە درامای تەلەڤیزیۆنی دروست بێ ئیتر لە وەختەوە دراما دروست بوو درامای کۆمیدی و درامای تراژیدی و زۆر شت دروست بوو سیرکە کاک سەرکەوت هەر لەو هەولێرە ینی کۆمەڵێک کاری درامای کۆمەڵایەتی کرا ئەوکو جەنابەت باست کرا یعنی کۆمیدیایەکی زۆر نایاب کۆمیدیایەکی زۆر ئەوکو عەرەبەڵێ کۆمیدیایەکی زۆر ڕاقی بوو کۆمیدیایەک بوو کە لەسەر هەڵوێست بینا دەکرا کە لەسەر بەرکەوتنی دژەکان بینا دەکرا کۆمیدیایەک کە بەرهەمی نێو کۆمەلگا بوو کۆمیدیایەک بوو کە بەڕاستی جێگەی دەگرت کۆمیدیایەک بوو کە یعنی ئەکتەر دەیتوانی بە سادەیی بە عەفەوێت بەرهەمی بێنی کۆمیدیایەک بوو کە تا ئێستاش خەڵک کاتی ئەم دیمانانە ئەبینتەوە یعنی خەندە خاتە سەر لێوی یعنی کۆمیدیایەکی دروستکرا و مزەیەف نەبوو کۆمیدیایەکی ڕاستەقینەیەک بوو کۆمیدیایەک بوو یعنی قوڵایەکی گەورەی لە ڕووی سایکۆلۆژیەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕووی کولتوریەوە لە ناخی کارکتەری کووردا هەبوو لەبەرەوەی کۆمیدیا بوو لەنێو واقعی مجتەمەعی کوردیە کۆمیدیایەک بوو بە هیچ جۆرێک ئێستێزای تیانە بوو سوکایەتی تیانە بوو یعنی ناشرینکردنی ئەوی تری تیانە بوو کۆمیدیایەک بوو بەو ڕەوشە خراپەی کە لەوێ هەبوو مەسەن لەو سەردەمای هەبوو ئەمە کام فترە کام سەردەم باسی سەردەمی هەفتاکانت بۆ دەکەم بەڵێ باسی مەسەن تۆ سەیری مارەی کە تۆ ئەکید مارەیت بینیوە چیرۆکی مارەی ئەوەی سەبا عەبدوڕەحمان و عەبدوڕەزاق شەمسەدین و فەیسەل مەحەممەد ساڵح و یعنی ئێمە کۆمەڵی ئەکتەرمان هەبوو کاک عەبدوڕەزاق کاک سەرکەوت لە بنیادا ئەکتەری کۆمیدیش نەبوون ینی ئەکتەری بەڵام لەبەر ئەوەی نووسەری باشمان هەبوو و دەرهێنەری باشمان هەبوو یعنی کۆمەڵێک کاری درامی کۆمەڵایەتی کرا کە بوعدێکی ڕەهەندێکی کۆمیدی زۆر جوانی هەبوو ینی توانی جێگەی زۆر گەورە لەنە بینەرە بکاتەوە من باسی هەولێرەکەم بۆیە باسی هەولێرەکەم نمونەکان لە هەولێر دێنمەوە لەبەرەوەی ئەم درامایە لە هەولێر ئینتاجکراوە بەشێک لەو ئەکتەرانە تیا بەشدارن مەسەلەن بۆ نمونە عەبدوڕەزاق شەمسەدین کە لە مارەیە دەوری عایشێ دەبینی لێرەشە دەوری مامەغدی دەبینی ئەو پیرەمێردەی کە بابی باوکی ڕەشادا یعنی کۆمیدیا لە هەولێر بنیاد و بناغەیەکی قوڵی هەیە لە مارەیی لە مەسەلەی شارێک لە ئەگەر لە بیرم بی لە چڵپاوە وەختە پێیان دەگوت لە فاڵچی لە هەبوو نەبوو لە تاپۆ حەقیچیا لە لۆتێم ناگان لە خانەدان یعنی هەولێر بە کۆمیدیا ئاشنایە لە شانۆی هەولێر درامای هەولێر یعنی سەبقێکی باشی لەگەڵ کۆمیدیایەکی ڕاقی کۆمیدیایەکی کاریگەر کۆمیدیایەکی پڕعەفەویەت کۆمیدیایەکی کە بەڕاستی جێگەی ڕێز و تەقدیرە کە ئەتوانێت شوێن بگرێت بەڵام بەداخەوە لەم ئەخیرەیە بەهۆی ئەو میدیا نابەرپرسانە کە بەداخەوە ئەم کەلیمە دەخەمە نێو دوو کەوانەوە
کە لە کوردستانە بڵاوبووەوە کە دەیانەوێ بە شێوەیەکی زۆر پۆپۆلیستی و ئەنارشیزم، یعنی بەڕاستی ئێستا ئەم دوو چەمکە زۆر ینی کاریگەرە لە نێو کۆمەلگای کوردیە، شعبەویەت و فەوزەویەت، پۆپۆلیستی و ئەنارشیزم کە دەیانەوێت لەسەر ژمارە ئیشکن، زۆرترین خەڵک کۆکەنەوە، مهم نیە چۆن خەڵک کۆکەنەوە. ینی کۆمیدیایەکی بازاڕی زۆر خراپیان هێنا ناو میدیای کوردی، سەرەتا ناو ڕاگەاندنی کوردی لە ڕێگەی کۆمەڵێک بەرنامەی بەشێکی ینی بەڕاستی ئاستی زۆر لە خواری خوارەوەیە کە دەرهاوێشتەی زۆر خراپی بەسەر مجتەمەعی کوردیا بوو. ئەمە وەکو بەرنامەی تەلەڤیزیۆنی و ئەمە گواستراوە بۆ هەندێک لە هۆڵی شانۆیەکانیش بەداخەوە، بەڵام کارەساتە لە ئێستادا درامای کوردی یعنی بە دوای ئەم پۆپۆلیستێ بکەوێ، درامای کوردی و ئەکتەری کوردی بە دوای ئەوە بکەوێ بچێت تەقلیدی ئەم کۆمیدیا پڕ پۆپۆلیستی و ینی ئەنارشیزمە بکەوێ، ئەم کۆمیدیا بازاڕیە، ئەم کۆمیدیا بێبەهایە، ئەم کۆمیدیایە کە تەنها کار لەسەر خوتوکەدانی بینەر دەکا، هەموو جوانەکان ناشرین دەکا بەس بۆی بینەر پێ بکەنی، ئامادەیە هەموو شتێک بکە، نە کۆمیدیایەک لەسەر مووقف بنیادراوە، نە کۆمیدیایەکە لەسەر بەرێکەوتنی دژەکان بنیادراوە، کۆمیدیایەکە هیچ بوعدێکی نیە، هیچ ڕەهەندێکی نییە، تەنها لەسەر خۆ ناشرینکردنی ئەکتەر و سوکایەتیکردن بە کۆمەڵێک شت بەس بۆ ئەوەی بینەرێکی زۆر کۆکەیتەوە وا لە بینەر بکە پێ بکەنی، وەکو ئەوەی ئێستا لە درامای کوردی ئامانجوان ئەوە بێ بینەر بێتە پێکەنین یان بینەر بخەینە گریان. یعنی ڕێزم هەیە، ینی برێخت ڕستەیەکی زۆر جوانی گەورەی هەیە، ئەڵێ کاکە یعنی گەمژەیەک ئەتوانێت بینەر بخاتە پێکەنین و گەمژەیەکیش ئەتوانێت بینەر بخاتە گریان، بەڵام ئەوە هونەرمەندە کە بینەر ئەکاتە خاوەن هەڵوێست و خاتە مووقفەوە. یعنی بەڕاستی وەزیفەی بینەر ئەکتەر نییە ئێمە خەڵک بخەینە پێکەنین و خەڵک بخەینە گریان. بەداخەوە ئێستا ئەو کۆمیدیای کە لە میدیای کوردیەوە خەریکە دەپەڕێتە ناو درامای کوردی، هیوادارم نەپەڕێتەوە ناو شانۆی کوردیش، یعنی کۆمیدیایەکی بازاڕیە، کۆمیدیایەکی بێبەهایە، کۆمیدیایەکە ئەکتەر سوک دەکا، شانۆ سوک دەکا، دراما سوک دەکا، کۆمەلگا سوک دەکا و دەرهاوێشتەی زۆر خراپی بەسەر کۆمەلگاوە هەیە و لە ئەخیریشیدا ئەم ئەکتەرانە هەمووی ئیفلیس دەکا لەبەرەوەی لەسەر داهێنان دروست نەبووە، لەسەر کۆمەڵی شتی دووبارە دروست بووە کە پاش چەند جارێک دەبینین خەڵکەکە لەم جوولە دووبارانە تێرە بێ ئیتر بەمانەش پێ ناکەنێ، ئەبێ لەمە خراپتر بکەن، شتێکی زۆر لەمە ناشرینتر بکەن بۆی بینەر پێیان پێ بکەنی. ئەمە بەداخەوە بەرەو شوێنێکی زۆر خەتەرمانە بە کە ڕەنگە بمان باتە ڕووبەرێک کە نەیخوازین. کاحەمەسوارجەم ئەڵبەتە ئێمە دوو چەمک لە هونەرمەندان هەیە، هونەرماندانی ئەکادمی و ڕژد مەبەستم لە جددیە، ئەم کەسانە ئیشی جددیەکەن، ئیشی ڕژ دەکەن، ئیشەکەن لە خزمەتی میلەتایە و هونەرمەندانێکش هەن ئەمە پیان ناوتری هونەرمەند، ئەمانە کۆمەڵە کەسانێکن بازرگانن، خەڵکێنە پێکەنین بۆ لە بڕی ئەوەی کە بڕێکی پارەی باشیان دەستکەوێ. ئەوە لە کوردستانی شێ و لە وڵاتانی شێ و لێرەش لە ئەمریکا شێ و زۆر لە ئیشەکان ئەو ئیشانی کابینی کۆمیدین لەو کۆمیدیانە ناچنە فیستیڤالەکان، هەر ناگەنە فیستیڤالەکانیش، بەڵام لە هۆڵەکانی نیشاندانە پارەیەکی باش شپەیاکەن. اینجا هونەرمەندی ڕشت جددی ئەبێت چی بکات؟ ئەبێت سوود لەو کۆمیدیا بازاڕیانە وەرگێت بۆ بە تایبەت ئێمەی کورد لەم کاتەیە، چونکە کێشەی ئەوەمانەیە هەمومان هاوارەکەی نەڵێن خەڵک بینەرمان کەمە، بۆ شانەیەکان بینەر ناچێت، بۆ دراماکانمان بینەرمان نییە، بینەر سەیری دراماکانمان ناکەن، بۆ نایکەن، سەیری فیلمەکانمان ناکەن، بۆ نایکەن. ئەی بۆ کۆمیدیەکی وا لە بازاڕە ئەکرێ شتێکە بەس بۆ پارەیە و سوکردنە و هەموو ئەو مواسەفاتەیە کە تۆ باست کرد کە چی سێرەکەی سێ-چوار مانگ نمایی شەکرێ و بەردەوام مشغوڵەکانی قەڵەباڵغا. ئەبێ هونەرمەندی ڕشد ئەوە بدۆزێتەوە، بزانێ لەویا چی هەیە و ئەو بینەرە ڕاکێشێ، ئەم ئەوە بگوازێتەوە بێ لەسەر لە ئیشێکی جددیە ڕژدا ئەکادمیە دای بنێ و هەمان بینەر کۆبکاتەوە بهێنێتەوە ناو ئیشەکەی. ئەگەرتر بۆ دراما بێ، بۆ فیلم بێ، بۆ هەر کامێکیان بێ. من ئەم لەم بۆچوونەی ئاوا لەگەڵتام حەزم کرد شیکاریەک بۆ بۆچوونەکەی بەڕێزدا بکەم. بەڵام ئەوەی کەوتیشم
کە بیرم چووەوە فیلمی ڤیددیۆییمان هەیە لەگەڵ درامایە کاڵی فیلمی ڤیددیۆیی بەزە بدۆک و فیلمی سینەماییە لە هەموو گۆشەنیگای با بڵێن زاویەی کامیرەکان هەمووی عینەشتە بەڵام زاویەکان گۆشەکان زیاتر نزیکن لە دەم و چاو بۆ چونکە خەڵک دانیشتۆ ڕووناکی هەیە لە ماڵەوە گوڵە بەڕۆژە قرتێنم مناقەشە ئەکەن تۆ ئەبێ فیلمێ بکەیت ئەوەنە نزیک بی لەو دەم و چاوانەوە وا بکەی خەڵکەکەت ڕاکێشیت ئەو خەڵکە وای لێ بکەی واز لە گوڵە بەڕۆژە قرتانەکەی بێنێ واز لە چایەکە بێنێ واز لە مناقەشە بێنێ بەڵێ بێدەنگ تۆ لەو لە بواری ئەو کامیرەیەوە ئەو چێوەیە کە کامیرەکە دایناوە چۆن ئەو خەڵکە ڕاکێشی بە دیمەنێکی دوور ڕای ناکێشیت بە دیمەنی گەورە ڕای ناکێشیت لەم درامایە دیمەنی گەورەی تیا بوو جێ سەرنج نەبوو نەیەتوانی بینە ڕاکێشێ لەم درامایە هەندێک دیمەن هەبوو جوان بوون بۆ نمونە و کاتێک کە کوڕەکە دێتەوە برینارە لە خۆپیشاندان هاتۆتەوە هەر شانیا و ئەو کچەی تر ناوەکەی بیرچۆوە بە هەردووچیان بەڵێ ڕۆحەیزە هەردووچیان نواندنێکی زۆر جوانیانە کرد من دانیشتو بووم بە دیار نواندنی جوانی هەردووچیانەوە بەڵام مکیاجێکی زۆر سەقەت بۆ ناسڕایەوە ئەو هەموو خەریک بوون بۆ ناسڕایەوە من ئەم پرسیارە لەو کەساکەم کە مکیاجی کردو من خۆمیشی مکیاجەکەم لێرە لەسەر یەکێک لەوانەیە کە دەستکەوتمە پارەی پێپایەکەم مکیاجە بۆ نێڕایەوە بەڵام ئەو دیمەنە جوان بوو ئەوایە دیمەنەکان ئاوها بن نزیک بن لە چاوی کامیرە کا حەمەسوارجان هەنێ برادەرمان ئەوە نیە پرسیاریانەیە بۆی لەگەڵ پرسیارەکانی ئەوانی شابڕۆین وابزانم باشە فەرموو کاک تەنیا کەریم ئەڵێ کاک حەمەسوار چیرۆک لە چی ئاستێکە ئەبینی ئەمە وا بزانم ئیتر لەوەیە دوایان قۆناغە بینە سەرەوەی تۆ باسی بەس شتێکی ترش بخێنمەوە بۆی ئەڵێ ئەو جۆرە فۆرمە چ ناوێک هەڵەگرێت کاک تەنیاجان لە پێشەکی دەستپێکی ئەم لایڤەمانەوانێمانە باسمان کرد ئەتوانیت ئەگەر بگەڕێیتەوە بۆی پرسیارەکە وەڵامەکە دووبارە نەکەینەوە لێرە ئەم برادرەشەڵێ کاک ئەرسەلان عەبدوڵڵاڵێ مامۆستا کارۆخ باشتر بوو ناوی درامەکەی ناو نابایە شەش دیوار ئەوە کاک حەمەسوار کاک ئەرسەلانجان شیکاریشی بۆ کرد کاک شوکڕەڵا عوسمان شێخانی ئەڵێ سڵاوتان لێ بە ئەی کاک کارۆخ لەوێ نییە یان نا لە پێشەکیە باسمان کرد کە کاک کارۆخ بۆ نەهاتووە کاک شوکڕڵا ئەتوانی سەیری پێشەکیەکە بکەیت وەڵامەکەت لەوێ دەسەکەوێت چونکە حەز ناکەم دووبارێکەمەوە ئەم نووسینەی کاک با بڵێن لونا سانۆڤا لونا خان لون ئیتر ئەگەر خانمە یان ئەگەر برایە ئەڵێ ئەم کارە بازاڕیە کارۆخ ئیبراهیم نازانێت شان و ئەکاتیان دراما تەنانەت نازانێت ژانی کارەکەی چییە هەر لە خۆیەوە ئەڵێت ژانری دراما لونا خان لونا نازانم سانۆڤا پێم باشە یەکەم شت وشەی بازاڕی لابیت ئەم پێگەیەمە پێگەیەکی پەروەردەییە و کاتێک کە شتێک شەنووسن ئازیزان هەموو کەسێکتان تکایە بە بەڵگە و بە ڕوونکردنەوەی جوانەوە بینوسن بە هێرشی تیان نەبێت چونکە خۆشەویستیم بۆ هەمووتان ئێمە هەمومانەمانەوێ فێرمین من ئەمەوێ لە سەرنجەکانتانەوە فێرمم کاک کاروان هاوڕێدێرینم ئەڵێ کاک حەمەسوار ڕاچیە لەسەر تێکست حیوار بە تایبەت لای کاک ئیبراهیم ئەوە وتمان دوایە چینە سەری کاک کاروان بەڵێ لێرە کاک تەنیا کەریم جارێکی کاڵە شیکاریەکی بەڕێزت لە ڕووی دایالۆگ گرنگە ئەویشە چینە سەری لە مەی دوهاتومانە لێرەش کاک جەمالی هاوڕێدێرین مەڵێ ئەڵێ کوچی لێهات ئەڵێ درامای هەژدیوار دیمەنی زۆر دووبارە بۆی تیابوو ئەوە وابزانم ئەچینە سەری بەڵام بەڵێ وابوو ئەو دیمەنانە لەبەرەوەی وەکو کا حەمەسوار باسی کرد جێیەکە و دیکۆرەکە و ستایلەی کە هەڵی بژاردبوو وای لێ کردبوو زۆر شتی دووبارە بێتەوە
کاک حەمەسوارجان ئەم پرسیارانەی تر بێڵینەوە بۆ دوایی. بەڵێ بەڵێ فەرموو با باسی تێکستین وا بزانم یان ئەگەر تێبینی چکە تێ پێشەوەی. وەڵا من تەنها باسیەوە بکەین با دوای دێنەوە سەری با بچینە سەر سیناریۆ و چیرۆک یعنی لە ڕاستیدا ئێمە مەسلەی ینی ئەم چیرۆکی ئەم درامایە سەرنجڕاکێشە کامەران خۆشنا و زیرەکانە بیری لەوە کردوێتەوە کە دوو سەردەمی جیاوازی کۆمەڵگایەک بەیەکەوە بەراورد بکە کە بەڕاستی ئەم چیرۆکە بۆ هەمومان چیرۆکێکی زۆر زۆر سەرنجڕاکێشە چونکە لەبەرەوەی مجتەمەعی ئێمە کۆمەڵگەی ئێمە ینی کۆمەڵگایەکی بێداهاتووە هەمیشە هیوا بە ڕابردوو ئەخوازێ هەمیشە حەسرەت بۆ ڕابردوو ئەخوازێ هەر لە پەندی کوری شاڵێ ساڵ بە ساڵ خۆزگەم بە پارەی تر بۆیە هەڵبژاردننی چیرۆک وەکو چیرۆک وەکو سەبکی چیرۆک کە دوو کۆمەڵگایەک لە ڕوانگەی دوو سەردەمی زەمەنیەوە لێ بەراورد بکەی و لێک بدەیتەوە ئەمە شتێکی زۆر زۆر باشە بیرۆکێکی زۆر زیرەکانەی کامەران خۆشناوە دەستخۆشی لێ دەکەم بەڕاستی زۆر باش ئەم ئیشەی ئەم بیرۆکەی هەڵبژاردووە کارێکی زۆر زۆر باشی کردووە و لە درامای کوردیش سابقەیە بەڕاستی یعنی پێشتر بەم شێوەیە دوو سەردەم ینی کراوە مەسەرەن تۆ لە فەنتەلۆسیشە شتێکی وایتایە بەڵام بەم شکلە نییە کە تۆ دوو زەمن بێکەوە لە هەمان کاتە بەراورد بکەیت و سەفەرکردنی لە زەمەنیش ئەگەر لە دراما و لە سینەمای جیهانی و ئەوەی دنیا کرابێ بەڵام بۆ ئێمە شتێکی تازە بوو هەر ئەمەش شتێکی باشە دەستخۆشی لێ دەکەم بەڵام لە کۆتاییدا دێمە سەر ئەوەی کە تۆ چیرۆکێک هەڵدەبژێری یاخود بابەتێکی هەڵدەبژێری کاک سەرکەوت ئەبێ ئامانجێکتە بێ یعنی ئامانجێکەیە دەچی سەرتا چیرۆکێکتەیە بۆ ئامانجێک دێنووسیتەوە ئامانجێک کتەیە لەم بەراوردیە یعنی کە من دێم ساڵی 2023 بە ساڵی 1983 40 ساڵ تەمەنی ملەتێک بەراورد دەکەم دەبێ ئامانجێکم هەبێ دەبێ گوتارێکم هەبێ دەبێت شتێکی ڕوونم هەبێت دەبێت چی بڵێم لە کە دوو لۆکیشنی جیاواز دوو قۆناغی جیاوازی ژیانی ملەتێک نیشانە دەم دەبێت پەیامێکم هەبێت شتێکم هەبێت بە خەڵکی بڵێم دەبێت لایەنگری شتێک بم لایەنگری گوتارێک بم لەم نیشاندانە یعنی ئامانجێکی ڕوونت هەبێت تۆ ئایا وەکو نووسەر من دێرە باسی تێکست دەکەم چونکە لە ئەخیرە ئەوەی نیشانماندا ینی ئەوەی کە نیشاندرا تێکستی نووسەر و دەرهێنەر و ئەکتەر و هەموویە بەڵام من ئەو پرسیارە وەکو نووسین باسەکەم ئایا کە تۆ بەراوردی ئەم دوو سەردەمە ئەکەیت ئەتەوێت چی بڵێ ئەتەوێت بڵێ کە ئێمە لە ئێستادا زۆر پێویستمان بەو بەها و بەو ڕەوشتە کۆمەڵایەتیەوە بەو پەیوەندی کۆمەڵایەتیانەیە کە لە هەشتاکان هەبوو کە ئێستا لە رەسمانداوە یعنی ئێمە کە دەگەڕێینەوە دەتەوێت بە گەنجی ئێستا برێ بە خەڵکی ئێستا بڵێ کە ئێمە بابوو باپیرانمان بەم شێوەیە متەمەسیک بوون بە بەها کۆمەڵایەتەکان بەم شێوەیە ڕێزیان لێک دەگرت بەم شێوەیە گرنگیان بە یەکتر دەدا خێزان بەم شێوەیە خێزان گرنگ بوو نازانم چی و چی بەڵام کە دێتە دراماکەت بەداخەوە دراماکەت ئەم ئامانجە ناپێکێ دراماکەت لە هەردوو لۆکیشنەکە یعنی تووشی کێشەی گەورە بووە ئەگەر ئامانجی ئەو درامایە ئەوەیە کە تۆ پێم بڵێ کە بەڕاستی گوتاری هەشتایەکان لە ڕووی ئەخلاقیەوە لە ڕووی پەروەردەییەوە لە ڕووی ڕۆشنبیریەوە لە ڕووی هێزگریەوە گوتارشی درستتر بوو لە گوتاری ئێستامان درامایەکەت ئەوە ناڵێ درامە ئێستا دوای شی دەکەمەوە بۆ درامایەکەت ئەمە ناڵێ ئەگەر پێم بڵێ درامایەکەت دەتەوێت پێم بڵێ گوتاری ئێستاکە معریفەی ئێستاکە علمی ئێستاکە یعنی هەنگاوێکی گەورەیە بەرەو پێشەوە بە بەراورد بە هەشتایەکان و مرۆڤی ئێستا لە ڕووی مافیژنەوە لە ڕووی مەدەنیەتەوە لە ڕووی دیموکراسیەتەوە لە ڕووی کللتوری ناخواردنەوە لە ڕووی ئەتەکێتەوە لە ڕووی ژیانکردنەوە زۆر پێشکەوتووە خۆناغەکی زۆری بڕیوە دیسان درامایەکەت ئەوە ناڵێ دیسان تۆ یعنی کێشەیەکی گەورەت بۆ خۆت دروست کردووە ناتانی لە نێوان دوو گوتارە خۆت یەکلا بکەیتەوە لە هەشتایەکان لە گوتارێک دای ئێمەت بردۆتە هەشتایەکان لە جیاتی ئەوەی لەوێ ئەو گوتارە جوانەی کە لە هەشتایەکان هەبووە ئەو پەروەردەی خێزان ڕێزگرتن لە خێزان کۆبوونەوەی خێزان ڕێزگرتن لە نێوان گەورە و گوچکە یعنی معریفەی خێزان
يعني کۆمەڵێک ئەتەکێتی خێزان، يعني پابندبوون بە کللتور، پابندبوون بە ڕەسەنایەتی، پابندبوون بە پرەنسی بە نەتەوایەتیەکان. کەچی تۆ لە دەگەڕێتەوە هەشتایەکان کارکتەرێکت بۆ من لەوێ داناوە ڕێک وەکو ئەوەی مەحاکەمەی هەشتایەکان بکە، وەکو ئەوەی دادگایی هەشتایەکان بکە. ئەڵێ ئێوە چۆن پیتزا ناخۆن؟ وەکو ئەوی خواردنی هەشتایەکان، ینی خواردنی بێکەڵک و بێبەهایە، فێریانەکە پیتزا بخۆن. ئێوە چۆن بەرنامەی شێف نازانن؟ فێری بەرنامەی شێفیانەکە. ئەوە چۆن یۆگا نازانن؟ ئێوە چۆن لە یۆگا نازانن؟ فێری یۆگایانەکە. سەیری کە سەیری ئەم گوتارەکە. ئێوە چۆن نازانن مەسەڵەن مافی ژن ناپارێزن، نازانم هەڵبژاردن و انتخابات نازانن، یعنی سەیرەکەی، یعنی سەیرەکە لە هەشتایەکان ئێمە ڕەسەنایەتیمان هەیە لە هەولێر، ئێمە فواد ئەحمەدمان هەیە، ئێمە زەلال سەعیدمان هەیە، ئێمە تایار تۆفیقمان هەیە. کەچی ئەم درامایە گوتاری زەکەریا کە من ڕێزم هەیە بۆی، زەکەریا پێگەیەکی گەورەی ناهونەری کوردی هەیە، بەڵام تۆ ناکرێت بچی لە هەشتایەکان گوتاری زەکەریا بەسەر گوتاری فواد ئەحمەد ئازاڵەکەی، گوتاری زەکەریا بەسەر تایار تۆفیق ئازاڵەکەی. یعنی کە دەچیتە هەشتایەکان ئەو ماڵی کە تۆ دەتەوێت وەکو کانگای بەها و قیم نیشانی بدەیت، کەچی دراماکە و شتێکی پێچەواناڵێ بە پێچەوانەوە تۆ کارکتەرێک نردووە ڕێک مەحاکەمەی هەشتایەکانەکە، مەحاکەمەیانەکە ئەڵێ ئێوە کەسێکی نەخوێندەوارن، ئەوەتە لە شێف نازانن، لە پیتزا نازانن، لە مافی ژن نازانن، نازانم لە چی نازانن، لە یۆگا نازانن، لە چی نازانن، زەکەریا ناناسن، نازانم چێ ناناسن. یعنی بایەخ بە فواد ئەحمەد نادرێ، بایەخ بە تەڵعات سامان نادرێ، بایەخ بە عەبدوڵڵا پەشێو نادرێ. یعنی هەولێر لە هەفتا هەشتاکان ئەو هەموو جوانیە گەورەی تێدایە، بایەخ بە هیچیان نادرێ. یعنی لە هەولێر لە هەفتا هەشتاکان مەسەڵەن شعر و ئەدەب لە هەولێر کاک پێگەیەکی زۆر گەورەی هەبوو لە هەفتا هەشتاکان. یعنی کوڕی هەولێر نەبوو بایەخ بە شعر نەدا، بایەخ بە ئەدەب نەدا، بایەخ بە ڕۆمان نەدا، بایەخ بە شانۆ نەدا، بایەخ بە شێوەکاری نەدا. ئەم درامای لەکوێ ئەو مەسەلەیە؟ کوا ڕۆ جوانەکە هەشتاکانی هەولێر؟ هەنی هەولێر لە هەشتاکان بەش شەڕەبەرد و شەڕەگەڕەک و گریان و هاتو هاوار لە ترسی جێشی شعبی و خۆشاردنەوە لە حەمام و پیاوێک مناڵەکەی ڕەوانی حەمامی ژدانەکە کە دێتەوە لە حەمامی ژدان چی دیت و یعنی هاتو هاوار، یعنی کۆمەڵێک شت نیشان دەرا. تەلەفۆنی کڕیوە، تەلەفۆنیان کڕیوە وەکو ئەوەی بە حیات هیچیان نەری بە دەوری تەلەفۆن ئاسوڕێنەوە. ئەمە باشە تەواو ئۆکەی. من لە تۆ ئەگەم کە ئەڵێ گوتاری هەشتایەکان گوتاری سەردەمی جەهالەتە. ئەم درامای وا بم نەڵێ، ئەڵێ گوتاری سەردەمی جەهالەتە. هەشتایەکان هەولێر پیاوی ترسنۆ چتیە بۆتە پیاوەکە بۆ جێش شعبی ژیراوە کەچی دانیشتووە سەردورکارە، دەست بە گریانەکە و لاوانەوە کە و سەردورکارێ کە بۆ جێش شعبی گیراوە، بۆ شتێکی گەورە نەگیراوە. مختارەکە دێ، مختار دێ، مختاری گەڕک لە ناو ماڵەکەی خۆیە بە دوای کچەکەی گەڕێ، پیاوەکەی چاوەستێکی نییە. کاکە ئەمە لە شیەم و ئەخلاقی هەشتاکانی هەولێر و ئی کوردیشانە بووە. یعنی لە ئەخیرە یعنی شتێکی وایتە لە هەموو درامایەکەیە کاک سەرکەوت، یعنی قسە لەسەرەوەیە کە دایکی مختار یان ماڵی مختار ماڵێکی سۆزانیە، کەچی کچەکەی خۆی بە مختار دەرا بەس بۆ ئەوەی کوڕەکەی لە ئەمن بەربێ. تۆ ئەزانی لە هەولێر یعنی پیاوێکی ڕەسەنی هەولێری ئەگەر دە مناڵیشی ئیعدام بکرێ قبول ناکە کچەکەی بتە سۆزانی، ئامادەیە هەر دە کوڕی ئیعدام بکرێ، بەس ڕێگە نادە کچەکەی بەو شێوەیە بداتە کابرایە کە بزانێ بەیانی ئیکاتە سۆزانی یان بە شێوەیەک تووشی لە شورۆشی پێەکە. تۆ لەسەر لە هەموو دراماکەەوە بەم نەڵێ مختار لە شورۆشە، کوڕی ژنێکی لە شورۆشە. چۆن ڕێگە دەرەی پیاوێکی شۆڕژێر، پیاوێکی هەولێری ڕەسەن کچەکەی خۆی بداتە مختار لەبەرەوەی تەنها کوڕەکەی لە دایرەیە من نەجات داوە؟ بەڕاستی ئەمە تەشوهێکی زۆر گەورەی وێنە جوانەکانی هەشتایەکانە. کاکە من لە هەشتاکە لە هەولێر ژیاوم، لە کۆتای هەفتاکانی شەش ژیاوم. کاکە شەڕە گەڕەک و شەڕەبەرد لە هەولێر لە بەینی تێراوە قەڵات کراوە، ڕاستە لە ناوەڕاست و کۆتای هەفتاکان. بەڵام کۆمەڵێک هەرزەکار و کۆمەڵێک خەڵکی لە هەولێر کۆمەڵی خەڵک بۆ پیانە ئەوت شەقاوە کاک سەرکەوت، ڕەنگە نازانم لە سلێمانی و لە گەرمیان و کەرکووکە ببێنە، پیانە ئەوت شەقاوە ئەم سەردەمەوا بوو، چەقویان پێبوو، دامل بۆکسیان پێبوو، دەڕنافیسیان پێبوو، ئەمانە لای قەبرستانەکان و لە شوێنە تاریکان گەڕەبوونەوە، ئەمانە شەڕەبەردیانەکرد و شەڕە چەقۆیانەکرد و شتیانە کرد وەکو هەموو شارێکتری دنیا. بەڵام کابرا مۆزەفی دەوڵەت و شەڕەبەردی ناکرد لە هەولێر، شەڕەبەردەقانی ناکرد. یعنی بەڕاستی ئەمە تەشویە هەولێرە. کابرا
تۆ معقولە کابراایکی دانا مۆزەفی دەوڵەتە تەلەفۆنی کڕیوە وەکو نازانم چی بە دەوری تەلەفۆنەکەی ئاسوورەتەوە مۆزەفی دەوڵەت تەلەفۆنی نەدی بوو کاک سەرکەوت مۆزەفی دەوڵەت سەلاجەی نەدی بوو ئێمە لە هەفتەکان سەلاجەمان هەبووە لە هەولێر یعنی سەلاجە شتێکی ئەوەندە گرنگ نەبوو لە هەولێرە ئەوەندە خەڵک بە دەوری سەلاجەی هەڵپەڕی بە دەوری تەلیفۆنە هەڵپەڕی بە دەوری کۆمەڵێشتا یعنی تۆ باسی کوتارەکەم بەڵێ ئەگەر ڕێگەم دەیدەچمە ماڵەکەی تر بەڵێ حەزم کردە لێرەوە منیش بۆ چوونێک فەرموو منیش هاوڕاتم لەوەیە جارێ ئەوەی بەلای منەوە جوان بوو ئەو گەڕانەوەیە بوو بۆ لە ئەمڕۆیەوە بۆ با بڵێن گەشتی کات بووە لە زۆربەی ئیشەکانە بووە وە دووش مەسەلەن گەلێ جار لە ئیشی تری درامیە بە کۆمەڵێک ستایل ئەمە کراوە یەکێک لەوانە برێخت مەسەلەن لە شانۆیی وا بزانم پیاو بە پیاوە ئەڵێ دیمەناگەراوا بڕوات لێرە بڵێ نە چی ئەبێت پێشانەدا هین نەئەکە چیە بێت دوایی جارێکی کە ئەڕاتەوە ئەڵێ ئەگەر بڵێ چی ئەبێت یعنی دووبارەکردنەوەی دیمەنەکان یا دووبارەکردنەوەی زەمن ئەمە شتێکی جوان بوو ئەمە من پێم جوان وەکو دەقەکە بەڵام لێرە یەک گرفتێکمان هەبوو لەم درامایە ئەمەی جوان بوو بیدایەتەکەی جوان بوو ئەم کچە لە ڕێی قەڵاوە لە ڕێی شارستانیەتەوە ڕۆشتە گەڕایەوە بۆ مێژوویەکی پێشوو تا ئێرە جوان بوو بەڵام تەوزیفکردنی ئەو ڕووداوە کۆنانە کە تۆ ئەیهێنیت چەند لە خزمەتی بابەتەکەیە زۆری من نەمبینیەوە لە خزمەتی بابەتەکە بێت یعنی مەسەلەی تەلەفۆنەکەی بەڕێستان کە باسیەکەی چی خزمەتێکی بە بابەتەکە گەیان سل دقەی درامایك بێک تەلیفۆن ڕۆیش کاک چل دقە بەس خەریکی یەک تەلیفۆن یعنی تەوزیفکردن ئەبێ ئیشی هەبێت و دوایەوە تۆ بەراوردێک لە بینی ئێستا و کۆنا ئەەکەیت ئەو بەراوردانە چی بۆی بۆ لێرە تەلەفۆن وابوو بۆ لەوێ تەلەفۆن وە چی بوون تەلەفۆن چی ڕۆڵێکی هەبوو ئێمە شتی ترمان هەبوو دەستی وەکو بەڕێسان باسە کرد شتە جوانەکانمان هەبوو و یەکێ لە حاڵەتەکانی کەش ئەوەی کە تۆ باسە کردە و خانمە شانێ دەرچووی با بڵێن کۆلیجە باسێکی هەیە نییە بە دوای شتێکی شارستانی ئاگەڕێت باشە کە کەسێکی کارکتەرێکی وابێ بە دوای بەحسێکە ئەگەڕێ لێڤەگەڕینێکی هەیە کاڕاتە ئەو ماڵەوە چۆن ئەو شتانە ئەڵێ سەرپێین بازاڕین ئەی بۆ لێڤەگەڕینەکەی لەوێ دەرنەخست لەو شتانەیە لەو لێڤەگەڕینەکەیە لە بەحسەکەی ئەوانە دەوانێت بخسایەتە بەرچاو من وام تەسەور کرد من وام چاوەڕوانە کرد بەڵام بەداخەوە لە دەقەکەی ئەوانم نەبینی قەیناکە شروب خواردن هەبوو شروب جوان بوو لای ئێمەش هەبوو قەیناکە شەڕە بەردەقاچ بە شەڕە ئەم بەرد و شەڕە گەڕک هەبوو بەڵام ئێمە لە کەرکووکەمان بۆ پێمانەوە جەلالی و مەلایی ئەگەر ئەو تەسمەیەی دابنایە زۆر باشتر بوو جوانترە بوو بەڵام گەورەکانمان نی کردو مناڵەکانمان کردومانە منەوە کاتە مناڵ بوومە کردومە و یەکێ لە شتە جوانەکانی ئەمیشەش ئەوەیە باسی هەولێرەکە من ئاگام لە هەولێر نییە بەڵام یەک دنیاشتی جوانەیە لە هەولێر بەڵێ دەردی بەڕێستان وتەن یعنی عەبدوڵڵا پەشێوم نەبینی من لەوێ دڵاریەکەی عەبدوڵڵا پەشێوم نەبینی کە لە ناو جیهانی میدیایە هەرایەکی گەورەی نایەوە ئەی بۆ ئێماوانە نەبینین ئەی بۆ ئەی خۆ پیشاندانەکەی 82 کە لە هەولێر کرا و لە کەرکووک کرا و لە سلێمانی کرا ئەو خۆ پیشاندانەمان نەبینی ئەو کاروانانەمان نەبینی کە ئەنفالەکانیان برد با بڵێن خێزان ئەنفالەکانیان برد بۆ ئۆردوگا زۆرە ملیەکان خەڵکی هەولێر هەڵوێستیان چی بوو ئەوەمان نەبینی کە بردیانن بۆ ئۆردوگا زۆرە ملیەکە بەڵام لە چەمچەماڵ بینیمان خەڵک خۆ پیشاندانی کرد لەو کاتێک کە کاروانەکانیانە برد بۆ عەرعەر خەڵک خۆ پیشاندانی کرد کەسێک ڕابەر بوو دەستپێکی ئەو خۆ پیشاندانە بوو لەو چەمچەماڵەیە پیانەوت قالەشێت بەس شێت نەبوو ئەو دەستی پێ کرد ئەو تەقانیەوە یعنی ئێ باشە ئەم شتە جوانانە لە هەولێرە نەبوو منیشەم پرسیارەکەم باشە ڕۆڵی حزبی شیوعی ئەوەنە زەعیف بوو کە هەولێر با بڵێن کانگای ئەتوانم بڵێم سەرچاوی حزبی شیوعی لەوێ بووە یعنی ئەوەنە ڕۆڵی هەبووە حزبی شیوعی لە هەولێر باشە ئێمە هەولێرمان بینی زۆر دواکەوتو هەر بە کۆمەڵی شتی زۆر ناڕێک ناپەسەند یعنی منیش دەزانی کاک سەرکەوت یعنی لە هەولێر
يعني خەڵکی قەڵات يعني زۆر تایبەت بوون تایبەت لە هەولێر يعني ئەستا ئەوان خەڵکی خەڵات مەسەرەن تۆ ئەستا ئەوەی هەولێرێک گوێ لێم بێ ئەوان خۆیان بە شارستانی ئەزانی خوا قەڵاتیان بە خوا قەڵاتیان پێیان ئەوتن کرمانج يعني ئێستا من ماڵم لە تەیراوە بوو بێمان ئەوت کرمانج من کرمانجم بۆیە مەسەرەن کابرا مەسەرەن حیواری تیا بوو کە ڕەشاد یانی برایم حەچوم دەهات و ئەوت کابرا چ پێوت کوڕەکەی ئەی لە شار چ باز بوو کاکە خەڵکی قەڵات خۆیان بە لووتکەی شارستانی ئەزانی ئەسڵەن کاک سەرکەوت با حقیقەتێک بڵێم یانی ئینسان ئەوە حقیقەتی مێژوویە ڕەنگە لە قازان زمان نەبی بەڵام بەشێکی زۆری خەڵکی قەڵات هەندێک شەهربەت بە تورکمانی قسەیان دەکرد لەبەرەوەی پێیانەوە بوو زمانی تورکمانی زیاتر زمانی شارستانیە بەشێکی چکر لە بازار دوکانی زەڕەنگر و قماش و ئەو شتانیان هەبوو زیاتر بەشێکیان بە زمانی تورکمانیش قسەیان نەکرد هەر زمانی ئێمەیان وەکو زمانیشیان بەشێکیان بەڵێ لە کەرکووکی شەماشت بوو و ئەمەش کاریگەری چی بوو کاریگەری 600 ساڵ و 700 ساڵ و ئەو 100 ساڵانەی کە عوسمانیەکان حکمیان کردبوو و ئەم خەڵکانش لەو توێژە بوون کە خوان لە دەوڵەتی عوسمانی نزیکە کردووە نەزانی ئەگەر بڵێن تورکین تورکمانین ئەوە شارستانین و حەزارین و زۆر جیاوازن لە خەڵکی کورد خەڵکی قەڵات بۆ یانی خەڵکی قەڵات ئەگە تۆ باسی هەولێریش بکەی یعنی ڕەنگە ئەو ماڵە لە تەیراوەی بایە هەندێک شت معقولتر داهاتە بەرچاوت بەڵام کە باسی قەڵاتر کرد قەڵات زۆربەی دەوڵەمەندەکانی هەولێر لە قەڵات بوون یعنی ئەوەی کە کاسبی هەولێریان بەدەستەوە بۆ زێڕەنگەر و نازام چی و یعنی ئەتەکێتی ژیانی شاریان هەبوو بەڕاستی زۆربەی زۆر خۆشناوەکان بوون چکە خۆشناوم زۆربەی خۆشناوەکان کاک برایم حەچیمی شەر خۆشناوەکان بوون کە هات خۆیاتن لە قەڵات نیشتەجێ بوون زوو تێکەل خۆشناو وەکو عشیرەتەکانی تر نییە کاک سەرکەوت زوو تێکەر کللتوری ئەو شوێنە دەبێت کە ئەوە نیە زۆر ینی ملتەزم نییە بۆ کللتوری عشایری کایەتی یعنی بستار شوێنێک زوو تێکەڵ ئەو شوێنە دەبێ و کللتوری ئەو شوێنە هەڵدەگرێ بۆیە خۆشناوەکان هاتن لە قەڵات نیشتەجێ بوون زوو ینی کللتوری شارستانەتی و ئەتەکێتی شارستانەتیان ئەگەر بۆیە نیشاندانی ماڵێک لە قەڵات بەم شێوە دواکەوتووە یعنی هزار نیشانەی پرسیار هەڵدەگرێ بەڕاستی یعنی کاک مەسەلەن تۆ با دواکەوتوش بێ کاک حەمەسوارجان بەڵام تۆ وەرە لە ڕێی دواکەوتنەکەیەوە کۆمەڵە شتی جوان هەیە لە ناو عشایرەکانە خەڵکی دواکەوتی خۆ ترسنۆک نەبوو کاک تۆ چۆن خەڵک بە ترسنۆک دەرەکەی مەسەرەن حەمەسوارجان ئێمە لە کەرکووک بووین خەڵک هەبوو وەکەوەی موختارەکە کە باسی کرد کە هات بۆی باشە کچەکە بەدەم بێت ئەیتوانی چارەسەری کە ماڵەکەم بەجێ هێشتا ڕۆژ لە کەرکووک خەڵک ماڵەکەی بەجێهێشتووە گەڕەکەکەی بەجێهێشتووە چونکە سەدامە ویست لە کەرکووک ئەم ماڵە دەرکات لە کەرکووک دەریکا بۆی کورد لە کەرکووک نەمێنێ عەرەب بێنێ ماڵەکە جێیەکەی گواستەوە ئەی بۆ ئەمەوایان نەکرد هەبوو فیرارمان هەبوو خۆمان لەگە زەمانەیە ژیان من خۆم فیرار بوومە ماڵ گوازراوەتەوە خانوو فرۆشراوە یان داوێنێتە کەسی چیکیان نیان فرۆشتوێمە لە کەرکووک نەمانە وێرای بیفرۆشین چونکە تەحویل نابوو بۆ ناوێکی کەسێکی کورد نەمانە فرۆش بەس ماڵەکەمانە گواستەوە ئەچین بەکرێتی لە جێیەکی کە ئەژیان بام شتێک بە تۆ بڵێم یعنی مختار ڕاستە ئیشی بۆ حزبی بەعسە کرد و ینی بەداخەوە ئێستاش مختارەکان هەمان وەزیفە دەجێڕن بەشێکیان ینی بەشێکیان ئیش بۆ حزبی قای دەکەن لە شارەکان تۆ جەنابەت لێرەنی بەڵام بەشێکیان هەمان وەزیفە جێڕن بە دوای خەڵکە گەڕن لە ڕەنگە نازانم لە هەولێر وای ڕەنگە لە سلێمانی جوابێ نازانم هەمان ئیشی حزبیەکەن هەمان چاودێری حزبی بەسەر خەڵکەوە بەداخەوە یعنی ئەو دەبوو پێش ئەم خەڵکی ئەو سیستمی مختار نێنێ بەداخەوە حزبەکان ئێمە لە جاران زیاتر ئیسفادە سیستمی مختار کرد ئێستاش ئەگەر شتێکی مختار پێش هەموو شتێک داوای تێیدی مختار لێکەن ئەم سیستەمە هەرماوە وەرحاصل یعنی مختار ڕاستە مەسەن ئیشی بۆ حزبی بەعسە کرد هەچەندە هەمووشیان خراپ نەبوون ئینسان دەبێ حەق بڵێ هەندێکیان زۆر باش بوون زۆر هاوکار بوون زۆر وەتەنی بوون زۆر وەتەنی و زۆرش هاوکار بوون بەڵام مختار دەسەڵاتی نەبوو خەڵکداری ئەم بەردە کاک سەرکەوت ئەمە ینی تۆ ژن بە مختار بێ مختار بچی ژن خەڵکداری ئەم بەردە مختار نەیتوانێ شتانە بکە ئەمەیشی مختار نەبوو پیاوێک لەسەر قەزیەکی گەورە ڕێخستن گیرا بێ مختار بچی بەرە لای بکە تۆ بەمە مختار زۆر گەورەکە یعنی واکر مختار ینی حاکمە لەم شارە توانێ هەموو شتێ بە پارە مختار ئەیکرد لەبەرەوەی مختار هەندێک کەسە بوو دلیل بوون ینی بە پارە
پارەیانێ هێنا بۆ هەندێک کەسی ئەمنی هەبوو پارەیان پێدەرە پارەی زۆریان دەدا شتیان دەکرد پێیان دەکرێت بەڵام موختار خۆی نەیدەتوانین خەڵک داری ئەم بەر نازانم ئەم نووسەرە نازانم پێش وایە لە نووسینەکە ئەوەی من بیستومەتەوە ئەسڵی نووسینەکەوان نییە ئەم چارەسەرە لە نووسینەکەیان نییە کە ئەم ژنە ئەم کچە بدرێ بە موختار و نازانم چکە لە ئاخیرە پرسیارە چکە بەجێ دەمێنێ ئەگەر ئەم کچە شووی بە موختار کردووە ئەی چۆن لە ئاخیر لە قتەی شانیە ئەڵێ کاکە تۆ کچی کارۆخ ئیبراهیمی ئەگەر ئەم ژنە ئەم کچە ڕۆحەیزە شووی بە موختار کرد چۆن کچەکەی باوکی شتیری هەیە ناوی کارۆخ ئیبراهیمە ئەمەش ینی پرسیارە چکە دروست دەکا بێ بەڵێ من لێرە حەزم کرد خوا بابیرم نەچێکە حەمەسوارجان لێرە تێبینێکی جوانم هەبوو بۆمە من ئەم خاڵم پێ جوان بوو ئەمەی کە شانیا کچی ڕۆحەیزا بوو ئەمەم پێ جوان بوو بەڵام یەکەم شت ئەمە بۆچوونی من پێشنیاری من بۆ نووسەر ئەگەر نووسەرە و ئەگەر دەرهێنەریشە وا بواە جوانتر بۆگە پێشی شەکە بواە منم مناقەشەیەم لەگەڵیان ناکرد با موختار نەبواە وەکو بەڕێستان فەرمووتان موختار ئەو ڕۆڵەی نەبوو با بدرایە بە کابرایەکی بەعسی کابرایە کە ئیشەکەی بۆ بکە بدرایە پێی بەڵام دوای ڕاپەڕین کە تەها ئەڵێ کچی کابرایەک بۆ نازانی کابرا چێیە با ئەو کابرایە ئەوە بێت کە کوژراوە کابرا بەعسیەکەی لە ڕاپەڕینا کوژراوە بەڵام ئەم کچە ڕۆحەیزا قوربانی بووە کە ئەم کچەشی بووە کچەکەی چەکە لەو قوربانیانە چی لەکەیت ئەمە خۆی پرسیارێکی زۆر گەورە و جوان بوو یعنی ئەگەر بە هاتایە دەرهێنەر و نووسەر ئەمەیان بوو ڕوژانایە لە زۆربەی ناو دیمەنەکانە یعنی خەڵکی تووشی شۆکە کرد سەرنجی زیاتر ڕاکێشە بێگومان زۆر کەسمان هەبوو ئەمانە بوون بە قوربانی یعنی ئەو کچانەمان لە سجنەکانە ئەو کچانەمان کە ئەنفال کران بە سەبی کە مناڵیان بوو مناڵەکانیان چی لەکەی چۆن ناوێنیت یعنی وشەیەکی ناشرینەیە لای ئێمە بەڵام ئایا تۆ دی وشە ناشرینەی بەسەراسە پێنی کە ئەو کچە بارەزوی خۆی نەیکردووە فرۆشراوە کە ئەوچە لە زیندانەکانە زۆری لێکراوە ئەمەیان بکردایە زۆر جوان بوو شانیا دوایی لە کۆتا بۆ ناوی کارۆخ ئیبراهیم ئایا موختارەکە ناوی کارۆخ بوو نەخێر من ئەم پرسیارم لا دروست بوو بۆ کارۆخ بێ خۆی بێت بۆ ئاماژەیەکە کە لە بەشی دووەم ئاگا بکرێت کارکتەرێکەیە بە ناوی کارۆخ ئیبراهیم ئەبێ کارکتەرێکە بێتتر لە بەشی دووەمە بەس با ئەم جارەگە کارۆخ ئیبراهیم بوو با کابرایەکی بەعسی بوو بێت بۆ کەسانە بوو بێت کە خەریکی لاقەکردنی ژنان بوو بێت با ئەو کەسە بێ تر نازانم ئەمە بۆ ئەگەر بیکەن ئەگە بچینە لۆکەش دەکەیتر بۆی لە چیرۆکتەوە بین ئەچین من ئەم کۆتاییەم پێ جوان بوو زۆر یعنی هەژانمی خۆزگا ئەم ئیشی لەسەر بکرایە چونکە هەژانێکی گەورەی تیا بوو من کاتێک کە بینیم شانیا ئەو کچی ڕۆحەیزایەوە لە ناو دیمەنەکانیشە تەمسیلێکی زۆر جوانیانە کرد زۆر نزیک بوونم دوو کارکتەرە لەیە یعنی بالفعل وەکەوەی بڵێ دایک و کچ بوو بێتن بەڵێ یعنی ئەمە معقولیەتێکیدا بەوەی کە ئەم کچە بگەڕێتەوە ڕابردوو یعنی پاساوێکی زۆر جوانیدا شتێکی زۆر جوان بوو من لەگەڵی دامیانی شتێکی زۆر جوان بوو و شتێکی جوانش بوو کە ڕۆحەیزا لە هەندێک دیمەن دەرەکەوێ پێش ئەوەی شانیا بگەڕێتەوە ڕابردوو یعنی ئەمە شتێکی زۆر جوان بوو من لەگەڵ کۆتایەکەشی جوانە بەڵام هەندێک پرسیار لای تۆ بەجێ دەمینێ بۆ تۆ مەسیری ئەم کارکتەرە چارەنووسەکەی وا لێ دەکەی بۆ تەسلیمی دەستی موختاری دەکەی دوای لە ئاخیرا کە هەستم کرد ئەم کچی ڕۆحەیزایە ئەو دیمەنەی سەرەتای کرد لە ناو قەڵایە خەوی لێکەوی هینە بێ ڕۆحەیزاچی ڕزگارێکە وەکو ئەوەشم زۆر پێ جوان یعنی ئەوە هاتەوە خەیاڵم وتم ئەو حاڵەتی زۆر جوان بووە دایک فریای کەوتووە جوان یعنی ئەوانەی تیا بوو بە ئێمە هەرەوەنە چیرۆکە وردەکاری زۆر جوانی تایە کاک سەرکەوت بەڕاستی وردەکاری زۆر جوانی تایە یعنی جوانتر ئیشی تیا بکرابە یان بەدیقەتتر ئیشی تیا کردبە ئەم چیرۆکە بنیادەکەی من لە سەرتا باسم کرد بنیادەکەی زۆر جوانە گوتارەکەی ڕوون بایە ئامانجەکەی ڕوون بایە بەدیقەتری شیان تا بکردبە کە کارکتەرەکانی باشتر دابڕێژرابایە ئەم چیرۆکە زۆر سەرنجڕاکێشە لەبەرە من پێم وتی ئەمە یعنی مخاتەبەی شوێنێکی زۆر حساسی کارکتەری ئێمەی کردیە
کە هیوا خواستنە بە ڕابردوو ئەم درامای یەکسەر ئێمەی بردەوە ڕابردوو نەکە ئێمە هیوا بخوازین یەکسەر ئێمەی بردەوە ڕابردوو کەواتە یعنی دەواازەیەکی بەڕووی ئێمەدا کردەوە کە ئێمە عشقی ئەم درامایە بین بۆیە شتەکەی زۆر جوان هێناوە چیرۆکە زۆر جوانە بنیاد جوانە کۆمەڵێک شتی زۆر جوانیتیە بەڵام لە تەفاسیلا کێشە هەیە لە تەفاسیلە لە بنیادی ئەکتەرە لە ئاداکردنی ئەکتەرە ئەگەر بچین سەر لۆکیشنەکەی تکردش حەز دەکەم لێشان لەسەر ئەم لۆکیشنی دووەمیشان قسە بکەین حەمەسوارجان هەنێر لە پرسیارەکان بخوێنینەوە یاڵە تۆ بڕۆ کاک سەرکەوت چاوەڕێ لێمان عاجز نەبن باشە ئۆکەی بەڵێمە لای کاک تەنیا کەریم مەڵێ ئیجابیاتی ئەم بەرهەمە لە ئاستێکدایە لە چی ئاستێک مەبەستیڵێ لە چی ئاستێکدایە بۆ ئەم سەردەمە بەڵێ ئەوە بێ دوایی باسی بکەین کاک تەنیا گیان بزانین لە شتەکانی ترە با بڵێن کاک کاروان ئەحمەد ئەڵێ ئیرتجال چۆن بوو لەم درامایە کاک حەمەسوار کاک سەرکەوت ئەمە بزانم دوایی لە ناو وینەکانمانە باسیەکەین لادایەکتەر باسیەکەین بەڵێ ڕێزان خان ئەڵێ ڕێزان ساڵە هەڵێ تەواو هاوڕاتم کاکە حەمە دراماکان ئاوێنەی و دۆخە سیاسیە شێواوەیە لون ئەڵێ کارۆخ ئیبراهیم مامۆستای شانۆیە ئەوێت بە ڕوحەیزا بینەر کۆ بکاتەوە بۆیە دۆخی فیلمسازی هەر خراپتر ئەبێت لون خان لون برایان خوشتی حەزم کرد ڕوونکردنەوە بدەیت یعنی ئەو شتانە ئاوا مەڵێ پێمان بڵێ لەبەر ئەوە بۆ من ئێستا لێ تێنەگەشتم و نەشم زانی ناتوانم سوودە لێوەربگرم پێم خۆشە هاوکاریەکەی بەشدارە بیت بەس ڕوونکردنەوە بدەیت زۆر خۆشترە بێت باشترە بێت سوودمەند دەبێت کاک شکرەڵا عوسمان شێخانی ئەڵێ بەڕێزی نەگەر کاکارۆخ لەوێ نەبێ زۆر سوودی نییە باس لە هەشت دیوار بکەن کاک شکرڵا وەکو پێشتر لە پێشی وانەکەیە باسمان کرد ئەلێرە یەک تێبینی بچووکت پێڵێم دراماکە بووە بە مڵکی میلەت لە مڵکی کاکارۆخ دەرچووە مادام مڵکی میلەت بێ سامانێکی نەتەوەیی بێ ئێمە بۆمان هەیە گەنگەشەیکەین ئەو ئارەزوی خۆیەتی دێیان نایە بە بێ وجودی ئەویش ئێمەوە تا گەنگەشەیەکەین و قسەی کاڵیشمان پێنەوە تۆ ڕێزیشمان لێگرتوون دەستخۆشیشمان لێکردوون بەو هیوایە لێم تێگەشت بیت کاک تەنیا کەریم جارێکی کاڵە چی ئیزافەیەکی کاکارۆخ لەم بەرهەمە بەدی دەکەی سەرە ڕای ڕەخنەکان وا بزانمە چینە ناو بابەتەکانەوە کاک تەنیاجان خەریکی نزیک کەبینەوە لە وەڵامانش خۆشحاڵم ئەگەر تۆ شتت هەبێت ڕێزان کا حەسەن جوودی ئەڵێ دەستان خۆش بێت هەر بژین وەک پرسیارێک ئایا ئەم بەناو درامایە تا چەند حەقیقەت و واقعی ساڵانی هێشتاکانی شێواندووە هەروەها چەندە واقعی ئێستای شاردۆتەوە سوپاس و ڕێز وا بزانم تۆزێ پێش ئێستا کاک حەسەن بەشێ لەو چەمکانەمان باس کرد و کاک حەمەسوار دەستی خستە سەر با ئەمەی ڕێزان خانش بخوێنمەوە ئەڵێ کاک سەرکەوتە و کارە بازاڕیانەی چیشوەری ڕۆژاوە بە پارەی دەوڵەت ناکڕێت ئەوانە بزنس مازنەکان فینانسی کارەکانەکەن بەڵام دراماکانی ئێمە بە پارەی خەڵکەکرێت کە حیزب قۆرخی کردووە ڕێزان خان من نەموتووە ئەو کارە کۆمیدیانی کە لە وڵاتانە ئاکرێن دەوڵەت پارەیانەداتێن نەخێر پلیتی باشە فرۆشن خەڵک چاکەچێ بۆ بینینیان و لە کوردستانیش وا بزانم ئەو فیلمە ئەو شتە کۆمیدیانە حکومەت وا بزانم کاک حەمەسوار هەر دامی ناکات بەڵام خۆیانن پارەی بە پێیاکەن ئەمەش لێرە ئەم درامایش بەرهەمی کوردستان تیوی خۆیەتی ینی حزب کەلاڵێکی حزبی بەرەمی هێناوە نەکەنی پارەی حکومەتی تیانەوەی من ئاگادار بم ئیتر نازانم من بۆیە مەبەسم لەو خاڵە بوو کا حەمەسوار جان با بچینە لای بابەتەکەی خۆت دوایی ئەو پرسیارانەی تریشە خوێنینەوە فەرموو پێشوەی بچینە سەر بابەتێکی کە حەزەکەم باسی لۆکیشنەکەی دووەم بکەین یعنی سیرەکەی تۆ لە لۆکیشنەکەی دووەم ئەمە باسی لۆکیشنی یەکەمماکە لۆکیشن دووەم شارێکی خێزانێکی هەولێر نیشانەدەی لە ساڵی 2023 یعنی بەڕاستی سیرەکەی هەڵبژاردننی ئەم نمونەیە لە هەولێر تەنان بۆ کوردستانیش یعنی جێگەی دایان پرسیارەکەی بۆ ئەم خێزانە بەڕاستی ئەمە نمونەی خێزانێکی هەولێریە یاخود
مەبەستێک ئامانجێک لە پشت هەڵبژاردننی ئەم خێزانەوە هەیە. مەسەرەن دراماکە زۆر شت هەر لە سەرەتاوە ڕوون ناکاتەوە. مەسەرەن ئەوەی کە درامەکەی لە سەبی ناکراوە لە ئاخیرە دەرەکەوێ ئەوەیە کە شانیا کچی ئەو ماڵی نێو دزراوە، بەڵام درامایەکە پێمان ناڵێ بۆ شانیا دزراوە، بۆ بردراوە یاخود دزراوە، ئایا بردراوە یاخود دزراوە یاخود کردراوە، یعنی تۆ ناچی ناو تەفاسیلە، یعنی پێمان ناڵێ ئەم پیاوە ئەم مناڵەی کڕیوە لە دایکەکەی، دزیوەتی لە دایکەکەی یان بردیوەتی، ینی دیار نییە، شتێکی دیار نیە. ئەگە ئەمە مناڵی بردووە ئەی کوڕەکەی بۆ بردووە، لە چەند دیالۆگە ئاماژە بە بردنی کوڕەکەشەکە. و ئایا ئەم قەزیە چۆن ماوەتەوە، ینی پیاوێکە مناڵێک ببەوە هەر لە هەولێریش بێ و ینی لە خەستەخانەیەکی ڕسمیە مناڵ چۆن ئەبردرێ، چۆن ونە بێ، ینی کۆمەڵێک پرسیار فرەداتن. تۆ ینی هەموو دراماکەی هەموو لۆکیشنەکەی ئەحداسی لۆکیشنەکەی لەسەر بنا کردووە، هەمووی جێگەی پرسیارە. تۆ دراماکە هیچ هاوکاریەکت ناکە، هیچ ئاسانکاریەکت بۆ ناکە، تۆ تەنانەت بۆ خۆت وەڵام داڕێژی، چکە بەشێک لە دراماکان شت بۆ بینەر بجێت دەڵێ زۆر ئاساییە، بەڵام چییە ینی شتێکت بۆ بەجێ دەرێ خۆت تاویلی بۆ بکەی، خۆت چیرۆک دروستکەی، خۆت ینی بە چارەسەر بگەی، بە ئەنجام بگەی. بەڵام ئەم درامایە پێت ناڵێ، مەسەرەن پێت ناڵێ ئەم خێزانە بۆ منداڵیان دزیوە یاخود بردووە یاخود فڕاندووە، ئایا مناڵیان نابێت، کێشەیەکیان هەیە، کێشەی مناڵ بەخێوکردنیان هەیە، ینی تێناگەی بۆچی ئەمە یەک لە پرسەکان. یعنی هەڵبژا علاقەی نێ ئەو ماڵە، پەیوەندی نێ ئەو ماڵە، مەسەرەن بینای ئەو ماڵە، ژنەکە لەگەڵ پیاوەکە، پیاوەکە لەگەڵ ژنەکە، بووکەکە لەگەڵ مێردەکەی، مێردەکە لەگەڵ پیاوەکە، ینی هەست دەکەی شتێکی دروستکراوە، شتێکی مزەیەفە، هەست دەکەی بەڕاستی خێزانێک نیە لەو ماڵە، هەز ناکەی بەڕاستی خێزانەکەی، هەست دەکەی شتەکان یعنی بە زۆر ئەتەوێ خێزانێکی وانی شان بدەیت کە بڵێ ئاها 2023 چی لە خێزان کردووە، ئاها تەکنەلۆژیا چی لە 2000 لە خێزان کردووە، هەمیشە ژنێک مۆبایلێکی بەدەستەوەیە، هەمیشە ینی زۆر تیکرارە، زۆر مبالغەیە، زۆر زیادەڕۆییە، ینی وەکو تۆ تاکید بکەیەوە کە تیکتۆک چەند کاریگەری خراپی بەسەر خێزانەوە هەیە، دەتەوێت تاکید بکەیەوە کە چۆن ئەم خێزانە پەیوەندی کۆمەڵایەتەکانیان هەڵوەشاوەتەوە، پیشانی نادەیت، تاکید دەکەیتەوە. یعنی خراپترین شت ئەوەیە کاک سەرکەوتۆ لە درامایە هەوڵ شتەکان تاکید بکەیتەوە، یعنی بینەر پێویستی بە تاکیدکردنەوە نییە، هەنێشت تۆ لە کەمترین ئاماژە ئەتوانی شتەکان بە بینەر بگەنی، پێویست ناکە تاکید بکەیتەوە. یعنی لە شەڕێک و دوانی ژن و مێردەکە تێگەی ئەم ژن و مێردە ناتەبان و ئێستا جۆرێک لە ناتەبایی دروست بووە، بەڵام ناکرێ ئەم شەڕە بە درێژایی 29 حەڵقەیە لە هەموو حەڵقەیەکە 2000 ئەم شەڕە دووبارە بێتەوە، ژنەکاڵێ ئەچمە بازار، کوڕەکاڵێ ناچی، ئەچمە دکتۆر ناچی، نازانم چی، کاکە وەڵڵا بێزار بوون، ئەو تاکیدکردنەوەی بۆ چییە؟ یعنی ئێستا تۆ نیشانت دام کە ئەمە ژن و مێردێکن، تەفاهم لە نێوانیان نییە، یعنی پردی تێگەیشتنیان نییە، ئەو متاکیدەی بۆ چییە؟ بەڵام تۆ کێشەی چنینی ڕووداوت هەیە، ناتوانانی ڕوودا و دروستکەی. کێشە لەم درامایە ئەوە کاک سەرکەوت ئەوەیە کە ناتوانانی ڕووداوی نوێ دروستکەی. چیەکی ڕووداوە کۆنەکان، کێشە کۆنەکان هەمیشە دووبارە بنەوە. مەسەرەن کێشەی نێوان ئەم ژن و مێردە کە دەکرا لە حەڵقەیەکە دوو حەڵقەیەک چەند جارێک نیشان بدرێ ئۆکەی تەواو بێ و وێنەکە گەیشت ئیتر بچێتە سەر شتێکە یاخود کێشەیەکە دروست بێ، بەڵام هیچ کێشەیەکە دروست نابێ، هەر هەمان کێشەیە، ئەسمە ماڵی باوکم ناچی، ئەسمە بازار ناچی، ئەسمە دکتۆر ناچی، بچی نایتەوە لێت دەرم، ینی هەمان شت لەدایان لە چەندین حەڵقە دووبارە دەبێتەوە. کێشەی هاتنە ژوونەوەی کارکتەرێک بە ناوی ئەمیرە کە خوشتی سوام حەسەنە، خوشتی سەمیرەیە، هەموو جارێک بۆ هەمان شت دێ، هەر بۆی نان بخواتن، کاکە جارێک بۆ ناخوارد نیشانت دا ئەمە کەسێکی چاوچنەوەکە دڵی نایە لە ماڵەکەی خۆی نان بخوا، جارێک دوان سیان جارێک کە فعلێکی بۆ دروستکە، ڕووداوێکی بۆ دروستکە، حەدەسێکی بۆ دروستکە، با خزمەتی ڕووداوە ڕئیسیەکە بکە، تۆ هیچ شتێکت نی هەرم حەدەسە دووبارە دەکەیتەوە، وەکو ئەوەی هاتنە ژوورەکانی کۆپی بێ بڕواتە بێ، یەک جار هاتنە ژوورەکەی بیخەناو دراماکەوە توانین لە مەشەرەکانی کە هەر ئەوەختە ژوورە دووبارەکەیتەوە، هیچ پێویستی نییە ئەم ژنە دە جارێکە بێتە ژوورە، یەک جار ئەم فیلمە دووبارەکەەوە هەرامان شتە، لەبەرەوەی تقریبا دیالۆگەکان هەمان دیالۆگارە، خواردنتان یارە چیتان هەیە، ئەرێ بۆ کوڕەکە بەمەرە بۆ مێردەکەشمێ بەمەرە نازانم چی، لەولاوە کارکتەرێک دێتە ژوورەوە عەلەساس خەزوری کوڕەکەیە و باوکی کچەکەیە، کۆمەڵێک حیوار فڕەدەرا، هەمان حیوار کۆمەڵێک شت، یعنی هەست دەکەی ئەزمەی چنینی ڕووداو هەیە، ئەزمەی چنینی
بەرەو پێشبردننی ڕووداو هەیە کێشەشی گەورە هەیە ئەم دووبارە بوونەوەی لەو ماڵە کاکە نیشانت دان ئەم ماڵە ماڵێکی تێکشکاوە علاق پەیوەندی کۆمەڵایەتەکان تێکشکاوە بەڵام ئەو مسلبێتە لەو ماڵە بۆ ینی پرسیارێک ینی من ئێستا لە هەولێر دەژیم ڕەنگە تۆ کۆمەڵێک برادری هەولێری تەیە ئێستا کۆمەڵی خەڵکی هەولێر کاکتەنیا و کۆمەڵی برادر کاک قادر وا لەسەر خەتن لەگەڵ ئێمە ینی بەڕاستی ئێمە باسی ماڵی هەشتاکانمان کرد کە بە شێوەیە نیە و غەدرێکی گەورە لە مێژووی و پێناسەی هەولێر کراوە لە هەشتاکان ئەی لە ئێستای هەولێر بۆ بەم شێوەیە باسی ماڵی هەولێر دەکرێت ینی یەک لە شتەهارە مقدسەکان لە هەولێر خێزانە کاکە سەرکەوت ئێوە هەموو ڕەنگە ئەزانن هەولێر تایبەتمەندی خۆی هەولێر شارێکی زۆر پارێزکارە ینی خێزان بناغە و بنگەیەکی زۆر بەهێزی لە هەولێر هەیە و هەولێر هەم لە ڕووی ئاینیەوە هەم لە ڕووی کۆمەڵایەتیەوە زۆر ینی دەستگیرە بە ئاین دەستگیرە بە خێزان دەستگیرە بە پەیوەندی کۆمەڵایەتیەکان ئەمە سروشتی هەولێرە باشە خراپە ئیجابیە سلبیە ئەمە مۆزوعێکترە دەکرات درامایەکە قسەی تریس ئەم مۆزوع بکە ئاساییە هەڵوێستی لەسەر ئەمە هەبێ بەڵام تۆ وێنەیەکی هەولێر نیشان دەدەی وەکو ڕسمێکی هەولێر ئەمە ناحەقیە بە هەولێر بەڕاستی ینی ئەو وێنەیەش نیشان دەدەی ینی وێنەیەکی پێشکەوتو نییە بالعکس وێنەیەکە کە دیسان گوتاری هەولێر لە 2026 ناشرینەکانی عایلەیەکە نیشانداوە کەسێک دانیشێ ینی ڤیددیۆی ڕوتی کوڕەکەی لە تۆڕە کۆمەڵایەتەکان بڵاوکاتەوە یعنی من تەسەوڕ ناکەم لە هەولێرە ژنێک هەبێ جورئەتی هەبێ ڤیددیۆی ڕوتی کوڕەکەی خۆی لە تۆڕە کۆمەڵایەتەکان بڵاوکاتەوە بۆچی دراماکە پێم ناڵێ بۆچی پاساوی ئەم ژنە چییە بۆ ئەم وێنە ڕوتەی کوڕەکەی خۆی لە تۆڕە کۆمەڵایەتەکان بڵاوکاتەوە یعنی ئەم کوڕە بۆ ئەستن ڤیددیۆ ڕوتی هەیە لای ژنەکەی و لای دایکەکەی منطق چی یعنی هەندێک شت دەکرێت تۆ تێناگەی مەسەرەن ئەم پیاوە بۆ مناڵە دزێ ئەم پیاوە لە سەرتاوە کە شانەیە باسی ئەکاڵێ باوکم زۆر تایبەتە باوکم جیهانێکی زۆر تایبەتە یعنی تۆ تەسەوڕێکی زۆر گەورەت بۆ ئەم پیاوە دروست کردووە بینایەکی زۆر میسالی دروست کردووە باسی خێزانەکە باسی جوانەکە بایەق بە خوشکتان بدەن پرسیاری لێ بکەن وەوە کەچی لە ئاخیری پیاوێکی داوێن پیس پیاوێکی چاوحیز پیاوێکی منداڵدەست چی خراپە بەسەر پیاوە ساغت کردەوە یعنی چی ئاکارێکی خراپە بەسەر ئەم عایلەیە ساغ کراوەتەوە لە خودی ژنەکە لە خودی پیاوەکە لە خودی کوڕەکە کە ئاخیری ژنە کوشێ ئاخە تۆ ژنێک کە ناتوانین لەگەڵی بژی توانین لی جیابیتەوە منطق نییە تۆ لە ئاخیریە یعنی ئەمە چ پەروەردەیەکە ئەم درامای پێش چەشمانەکە یعنی لە ئاخیرە تۆ ژنێک بە بەرچاوی کامیرەوە ئەخنچێنی چ پەروەردەیەکە چ ضرورەتێکە ئەم مەشەرە چ ضرورەتێکی درامی هەیە یعنی هەست دەکەی شتی هەمووی دروست کراوە یعنی کۆمەڵێک شتی مفتعالە کاک سەرکەوت یعنی درامایەکە لە ئەزمەی چنینە لە قەیرانی چنینی بابەتە لە قەیرانی ئەوەی شتی تازە پێشکەش بکە شتی کۆن دووبارە ئەکاتەوە هەندە حەدەس دروست دەکا ناتوانێت پاساوێکی لۆژیکی هەبێ بۆ دروستکردنی ئەم حەدەسانە تۆ ئەم انقلابە لەم کارکتەرانە هەمووی انقلابی نامەنتیقی و نامعقولن یعنی ناکرێ بەم شێوەیە چنین ستە پێشەوە با من ڕوونکردنەوەی کار ئیزافەیەک بۆ ئەم بۆ چونەی بەڕێستان بڵێم ئێمە باسی ئەومان کرد وایە لە بین بەراوردێکە وایە چونکە ئەم کچەشانیە ماستەری هەیە و لێڤەگەڕینێکی هەیە بەحسێکی هەیە بۆ بەحسێکە چێتە ناو قەڵای هەولێر ئەمە جوان بوو دەرهێنەر گەڕانیەوە نووسەر گەڕانیەوە بۆ سەردەمی هەشتاکان بەڵام ئەوە لەگەڵ ئێستاە بەراوردێکی بکردایە بۆ نمونە لە کاتی سەدامە ئەمە جورئەتێکی زۆر گەورەیە وێت ئەگەرێکێک لە ئیشێکا بێڵێ لە کاتی سەدامە کارەبا نابڕا زۆر کەم ئەمە کێشەیەکی زۆر گەورەیە زۆر کەم یعنی نەگەشتۆتەوەی 24 سەعات نەبێت 10 سەعات نەبێت حەقم بەسەر و کاتەوە نییە کە تەحالوف لیاندا ئەوە جیایەوە شەڕ بوو بەڵام لە هیچ کاتێکان نەبووە باشە ئێستای کوردستان ئەمە معقولە بۆ باسی کارەبای ئێسای نەکرد لە کاتی سەدام بوو هەموو خراپیەوە کە 3 برای منی شەهید کردووە دایکم زیندانی سیاسی بۆ دایکمی دوورخستوتەوە من خۆم پێشمەرگەی کۆنم یعنی ئەمانە ئەبینم کاک حەمەسوارجان لە کاتی سەدامە کەی موچە بڕاوە کەی موچە خوراوە بۆ لەم درامایە باسی نەکرد کە ئێستا زۆربەی ئەو خەڵکەی کە بەم درامایانە ئەڵێن خراپە
ئەڵێن باسی کارەبا و موچە و بژێوی خەڵک ناکات باسی ئەمڕۆی واقع ئەڵێن نایکە بۆ نەیکرد بە تۆسقاڵێکش نەیکرد لەم دیمەنانەی ئەم دیمەم لۆکەیشنەی تری کاڵی ئەم شتانی کەوت باشە خەڵکێک میلەت هێشتا خاوەنی کۆمەڵێ نەریتی جوانی خۆی هەیە کەسانێکەیە پارێزەرین لە هەموو شارەکان بەس هەولێر ناکە بەڕێستان وتت هەولێر شارێکی زۆر پارێزراوە نا لە کەرکووکیشا هەیە لە دڵنیام کاک سەرکە بەڵام هەولێر یعنی بەڕاستی زیاد لە شارەکان تر یعنی خصوصیەتی خۆی هەیە لەم بوارە بەڵێ من لەگەڵتان ئەم ئیشەش باسی هەولێرەکە ئێمە باسی هەولێرەکەین باسی هەولێرەکە بێ زۆر بە تەحەفوزەوە هەمووشیان نووسەرەکە هەولێریە دەرهێنەرەکە هەولێریە ئەکتەرەکان هەولێرین ئێ باشە بەسە و کچەیە خەڵکی سلێمانیە ئەی بۆ یعنی ئاگیان لەو شتانە نەبوو بۆ باسی ئەو شتانەیان نەکرد کاک سەرکەوت ئەتوانم ڕوونکردنەوەک بێم لەسەر ئەوەی ڕخنەکەی یەکەمت کە زۆر گرنگە بەڕاستی من باشم کردووە یعنی کێشەیەک لە درامای کوردی هەیە جیاواز لە شانۆ و لە هۆنەری کوردی بەداخەوە درامای کوردی لەبەر ئەوەی پێویستی بە بودجەیە ئەو بودجەش ئێستا لە ئێستادا لە کەناڵی حیزبیەکان دابین دەکرێت لە کەناڵە تەلەڤیزیۆنی حیزبیەکان دابین دەکرێت مەسەڵەن ئەو کەنیا کەناڵی حیزبیە یان کەناڵێکە لە سێبەری حیزبە مەسەڵەن لە ئەساسدار حیزبێک تەمویلی دەکا بەڕاستی بۆیە سیرکە درا بەڵێ بەڵێ وایە بۆیە سیرەکەی درامایەکان وەکو بابەت زۆربیان خۆیان لەوە دەپارێزن کە درامایەکی ڕخنەی بن درامایەک باسی واقعی ئێستا کۆمەڵگا بکەن باسی ئەو پاشەگاردانەی گەورەی ئێستا بکەن لە ژیانی خەڵک خۆیە کوژێکا کە من ئەو ڕۆژە لە بازار بووم لە شێخەڵا بووم لە گەڕەکی خانەقا کە ئێستا چۆڵ کراوە عەڵەکو گەڕەکی کللتوری گەنجێک لەوێ چوو ناو ماڵەکەی سەر خۆی کوشت مەسەر ئەمە خۆی کارەساتێکی گەورەی ڕۆژانە لە هەولێر دایان کەس یعنی بادەمە بدایان کەس خەڵک خۆیە کوژێ خەڵک تووشی کەعبە بووە خەڵک یعنی تووشی کێشەی گەورە بووە هەرمەی بەڕێستان باسیەکەی کا حەمەسوار بە هەشتاکانی پێشاندایە خەڵک بۆ خۆیە کوژێ و ئێستا خەڵک بخۆی بۆ کوژێ مەسەلەن ئێستا تۆ بۆ ناتوانانی مەسەلەن باسی کێشە ئانیەکانی خەڵک پێ بەڕاستی مەسەلەن موچە ڕاستە مۆزوعەکە پارەیە بەڵام سەرچاوی ژیانە بۆ خەڵک کاکە سەرچاوی بوونە بۆ خەڵک ئەگە پارەی نەبێ خێزان هەڵدەوەشێتەوە کاک سەرکەوت ماڵ و مناڵ هەڵدەوەشێتەوە ڕەنگە کوڕەکەت لەدەست بدەیت کچەکەت لەدەست بدەیت ئەگە پارە لەدەستان نەبێ ڕەنگەت بە ناچاری وەکو لە فیلمە هیندیەکانە بینین لە زۆر فیلمە دنیای بینین ڕێگای تر هەڵبژێرن ڕێگایك هەڵبژێرن کە تۆ لێ رازینی بەدڵیشت نییە بەڵام تووشی ناچاری دەبی یعنی بەڕاستی موچە گرنگە بژێوی ژیان گرنگە ئازادیەکان گرنگن مافی مرۆڤ گرنگە یعنی ڕۆتین دەرمانی ئەکسپایر گرنگە دەرمانی ئەکسپایر گرنگە کاکە قەڵەباڵغی و ژینگە پیسی کاکە هەولێر یەک لە شارە هەرە ژینگە پیسەکانە لە کوردستان کاکە ماڵی من لە گەڕەچێکە ئەو شوێنێک کە زبل و خاشاچی لێرە سوشتێ تەنها 2-3 کیلۆمەتر لەمنەوە دوورە وەرە ئێوارە کاتی عەسرەکە ماڵی من لە گەڕەچێکەکە گەڕەچێکی ڕاقیشە لە هەولێر گەڕەچێکی گرانبەهاشە بەرامبەر ئێمپایرم و بەرامبەر ڕاقیترین گەڕەکانی هەولێرم بەڵام وەرە وەختی عەسران سەیری ئەم دوو کەڵەت چڕە پیسەکێکە لەسەر هەولێرە کاکە ئەم ژینگەیە کە هەمووی ژەهرە کاکە بۆ درامایەک ناتوانێت باسی ئەمە بکە بۆ درامایەک ناتوانێت باسی ئەمە بکە بۆ درامایەک ناتوانێت باسی لێدانی ڕۆژنامە نووس بکە یعنی بەڕاستی ئەمانە لەبەرەوەی کەناڵە حیزبەکان خۆیان دراماین تازەکەن کاک سەرکەوت ئەزانی چۆنە کا حەمەسوارجان من پێشنیارێکەکەم بۆ هەموو هونەرمەندان با مامەڵە لە تەک ئەو دەقانە لەگەڵ ئەو بابەتانە وەکو پێش ڕاپەڕین بکەین ڕاپەڕین بە ئیشی هێماکاری گزارشتیان لەو گرفتانە ئاکرد و ئیشەکانی زۆر جوان بوون چونکە معاناتی خەڵک بوو خەڵک گوێی لێگرت خەڵک مشتاقی بوو جمهوری باشیە بوو و دەرهێنەر و نووسەرەکانش ئیشەکانیان جوان بوو پایەی هەبوو بۆیە هەمومان ئێستا شەڵێن ئیشەکانی پێشوو باشتر بوون با ئێستاش لە ئێران هەیە وەکو ئێستا لە ئێران وەکو ئێستا فەنی ئێران ئێستا واکە هەمووی لە ڕێی سیمبۆل و لە ڕێی هێما و لە ڕێی ڕاستەوخۆ نەیڵێن با باسی کارەبا بە شێوەیەکی تر بکات
نا ڕاستەوخۆ تامیشی نییە خۆ ڕاستەخۆ تامیشی نییە خۆ هوەر نابێت شتەکان وەکو خۆی بەڕاستەخۆ باس بکاتەوە ئیشی هوەر نییە بەڕاستەوە خۆ شتەکان فڕاداتەوە ئەبێ فعلەن ئەبێ فۆرمی کەی بۆ بدۆزێتەوە بە شێوەیەک باسی بکە کە هەم جوانی ببەخشێ هەم بینەر شۆکە هەم چیرۆکێکی سەرنجڕاکێش بێ بنەتەوە لە تەلەڤیزیۆن بەم بڵێ کارەبانیە خۆم نەزانم کارەبانیە شتێکی نوێ نەوتووە بڵێ وەڵام موچە نییە من نەزانم موچە نییە بەڵام تۆ چۆن پێمەڵێ موچە نییە تۆ چۆن ئەیکەیتە قەزیەک ئەیکەیتە دۆزێک بەڵێ ئەیکەیتە دۆزێک گەرەک بەکو وەکو چۆن کاتی خۆی مەسەلەن ئەبسن لە ماڵی بووکەشوشەیە توانی لە ڕێگەی ئەم دەرگا لەرینەوەی لاورایە لەڕێی دەرگایەکەوە قانونی باری شارستانی وڵاتێ بگۆڕێ کاکە توانی وڵاتە ناچارکە بە قانونی باری شارستانە بچێتەوە ژن و پیا و کۆمەڵێک ماف بۆ ژن دابی بکە لە ڕێی یەک شانۆگەریەوە خۆ نەهات بڵێ کاکە وەڵای ئەکتەر دابنێ بە وەڵای ژن لە نەرویج ئەوەی نییە مافی نییە و نا لە شوێنەکە باسیەوە ناکە بڵێ ژن مافی نییە و ژن غەدر لێکراوە بەڵام ئەگەر بە زەقی باسکرێت ئەوە قیمەتەکە هوەرەکەی ئەشکێنێ ئاسەشان نامێنێ وە شتێکی کەشکا هەمەسوارجان گەل لەجار خەڵک دەمەکاتەوە وڵێن ئەمە حزب داعمێکە کاکە حزب داعمێکە کۆمپانیەکان داعبیەکەن تەلەڤزۆنەکە خۆی داعمێکە ئەوێ باسیەوە بکات با بکرێ با ئەو داعمە وەرگێ نۆشی ژانی بێت دەستی خۆش بێت چەنە باوەریگرێ بەڵام بابێت بەم گزارشتە شتێکمان پێ بگەێنێ ئێمە ئاهێک بەدڵمان نابێت با ئیشێکی هوەری جوان کات خۆ ئەوەی کە حزبێکەی داتێ کوردستان تیV ئەیداتێ داوێتی بە کارۆخ داوێتی بە میشە کاکە هیمیلەتە پیرۆزی بێ کارۆخ یعنی بۆ ئیشی هوەری سەرفی بکە باشترە لەوەی بڕە لە هینی لوبنانا سەرفی بکە بڕە لە جێترا سەرف کرێت با بۆ ئیشە هوەریەکان سەرف کرێ من لەوەیە قەت ڕێگریان لێ ناکەم بەڵام کەسە هوەرمەندەکان بزانن چۆن مامەڵە لەگەڵ ئەو قەزیەیەکەن لەگەڵ ئەو دۆزە ئەکەن ئەمڕۆ دۆزێکی زۆر قورسمانەیە زۆر گەورەمان هەیە بەرپرسیارەتیەکە لەسەر هەر هەمومان لەسەر کارۆخ لەسەر باوکی لەسەر کاکجوتیار لەسەر تۆکا حەمەسوار لەسەر من لەسەر هەر هەمومان ئەبێ ئیشی بۆ بکەین چۆن ئەو دۆزە بدۆزینەوە گەورەی کەینەوە کاریگەریمان لەسەر دەوڵەتە بێ لەسەر پەرلەمانە بێ گۆڕانکاری تیا بکەن کاک سەرکەوت بەڕای من ڕەخنەگرتن یعنی لە هەولێر مەسەلەن نابێ خەڵک ڕەخنەگرتن لە هەولێر لە هەر پرسێک یەکسانی بکە بەوەی کە ئەمە ڕەخنەگرتنە لە پارتی یان لە سلێمانی ڕەخنەگرتنە لە یەکێتی ئەمە بەڕاستی کۆمەڵێک مۆزوعەکە لەمە معقەدترە ینی لەمە ئاڵۆسترێکە ئێمە بەڕاستی یەکسەر ڕاستەوخۆ بە چکە ئەمە حزبەکانی ئێمەش یعنی پێمان بەعیدمانێ نەمانەوێ یعنی دەرهاوێشتەی ئەم کۆمەلگای ئێمەنە دەرهاوێشتەی ئەم کۆمەلگایە ناتەندروستەی ئێمەن لەم کۆمەلگا ناتەندروستە بتێوە نەتەبێ تۆ ناتوانێت حزبێکی تەندروست بەرهەم بێنی یعنی من هیچ پشتیوانی حزبێکی کوردی ناکەم بەڵام بەڕاستی حزبەکانی ئێمەش ناتەندروستن لەبەرەوەی دەرهاوێشتەی مێژوویەکی ناتەندروست بیرکردنەوەیکی ناتەندروست و کۆمەلگایکی ناتەندروستن بۆیە من بەڕای من ئێمە کە ڕەخنە لە هەولێرە گرین ڕەخنە لە سلێمانیە گرین لە دۆوەکە گرین لە کەرکووکە گرین ئێمە ڕەخنە لە کۆمەڵێک دەرهاوێشتە و پرسی کۆمەڵایەتی ئابووری کللتوری ئەگرین زیاتر لە تاقی حزبێک گەورەترە ڕەنگی حزبەکەش بەر ڕەخنە بکەوێ وەکو بنیادێکی ئەو کۆمەلگایە بەڵام هەموو ڕەخنەکە مەسەلەن ڕووی لەو حزبە نییە مەسەلەن تۆ ئەگەرێ من باسی ئێستا بکەم بەڵام ئێستا پارتی وێچێتی ئێستا بەرپرسن لە مەسەلەی کورد ئێستا باشە خۆ لە سیەکان پارتی وێچێتی نەبووە بۆ کورد نەبووتە هیچ لە بیستەکان خۆ پارتی وێچێتی نەبووە بۆ کورد نەبووتە هیچ لە پێش 200 ساڵ خۆ پارتی وێچێتی نەبووە کە ئەحمەدی خانی لە 1600 نازام چەنە پێش 380 ساڵە ئەڵێ ئەگەر کورد ئیتفاقەچیان کرد با ئێستا عەرەب و تورک و فارس خۆڵامیمیان دەکرد خۆ وەختە پارتی وێچێتی نەبووە ئەو وەختش کە کورد ئیتفاقی نەکردووە یعنی پارتی وێچێتی حزوریان نەبووە ئەو حزبانە حزوریان نەبووە بەڵام تۆ مجتەمەعێکت هەیە کە توانای لەوە باشترینە کە دەرهاوێشتەی لەوەی باشتر هەبی مجتەمەعێک ئەتوانێت ئەم جۆرە درامایە دروستکە مجتەمەعێک ئەتوانێت ئەم سینەمایە دروستکە مجتەمەعێک ئەتوانێت ئەم جۆرە مستەقافە دروستکە ئەم جۆرە حزبە دروست دەکات ئەم جۆرە ڕۆژنامەنووسە دروست دەکات ئەم جۆرە تەلەڤیزیۆنە دروست دەکات بۆیە پێداچوونەوە بەم کۆمەلگایە ئەبێ پێداچوونەوەیکی بنیادی بێ لە پەروەردەوە پێدا بچینەوە چۆ ئەگەر توانیمان پەروەردە چاپ بکەین کۆمەلگا چاپ بکەین پەیوەندی کۆمەڵایەتەکان چەکە معریفەت چاپ بکەین ئەتوانین کۆمەڵەش ئەو وەختە ئەتوانین حزبیش چاپ بکەین چونکە کادری حزب لەکوێ دەچی کاکە لەم زانکۆ ناتەندروستانە پەروەردە دەبێت
لەم مەکتەبە ناتۆندستانە پەروەردە دەبی لەم کتێبە خراپانەیە کە ئێستا پڕی بازار کراوەتەوە بڕاتەبی ئێستا خوێندنەوە لەم وڵاتە بۆتە کێشەیەکی گەورە ئەمەنە کتێبی خراپ لەم بازارە هەیە بینین بۆتە کێشەیەکی خراپ ئەمەنە فیلمی خراپەیە یعنی ئەمەنە درامای خراپەیە ئەمەنە یعنی تەلەڤیزیۆنی خراپەیە ئەمەنە سۆسیال میدیای خراپەیە چکە بەڕاستی کاک سەرکەوت مەسەلەکە لەوە قوڵترە ئێمە ئێستا بە حزبێکی بەستینەوە تەسەور بکە ئێستا لە بەیانی و هەڵسی یەکێتی پارتیش نەمینێن هیچ لە مۆزوعی وڵاتە ناگۆڕێ چکە مەسەلەکان زۆر لەوان قوڵترە من نامی مۆزوعەکە بوعدی سیاسی وەرگێ بەڵام بۆیە شتەکان ئاراستە نەکەین بە مەزوعێکی حزبی بۆیە ڕەخنەگرتن لە هەولێر ڕەخنەگرتن نییە تەنیا لە بۆ لە پارتی و لە سلێمانیش لە یەکێتی نییە مەسەلەکە گەورەترە و قوڵترە تەنها لە وێنەیەکی گەورەترە کە هیوادارم خەڵک بەم زۆرە لێکی نێراتەوە کاک سەرکەوت ئەگەر کۆمەکی و شت بخوێنینەوە باشترە پێم وایە کا حەمە سوالجان من تێبینی یەکەم لەسەر ئەم شتە هەیە ئیشی نەمر ئەو کاتە نەمرە بێت کە باسی ئیشەکەی بۆ هەموو زەمەنەکان بگونجێت ڕاستە مەرج نییە من ناڵم بڕۆ باسی پارتی و یەکێتی کە و گلەیان لێ بکە و هجووم کەسەریان ئەگەر کردت ئەو ئیشەت حوکمی نامێنێت نابێ بەڵام تۆ بڕۆ باسی ئەو کێشانە بکە کە بۆ هەموو زەمەنەکانە لە هەموو زەمەنەکانەیە شەکسپیر هاتووە ڕەخنەی لە پاشایەتی بەریتانیا گرتووە لە هەموو ئیشاکانیە باسی ناو کۆشکەکات باسی ئەو گەندەڵی و ئەو دەرد و ئەو مەشاکلانی ناو کۆشکەکات کە چۆن دەسەڵاتداران سەرقاڵی چین بەڵام میلەت چۆن نەژێت ئێمە لە ڕێی شەکسپیرەوە ئەزانین دەسەڵات چی بۆ گەن و پۆخڵەواتێکی تیا بووە لە کاتێکە کە ئەو کاتە باسیەکات تاکو ئێستاکەش هەمان ڕوودا و دووبارە ئەبێتەوە ئێستا شەر هەیە یعنی من لەم ئیشەیە بە گشتی باسی گشتی بکەم دووشتی جوانی تیا بوو باسی ئێستای کرد ئەم ئێستایی ڕەخنەیەک بوو بەرامبەر بە کۆمەلگا و دەسەڵات و بەرامبەر بەوەی کە ئەو واقعە خراپەیان دروست کردووە کچ ئاگای لە باوک نییە باوک ئاگای لە کوڕ نییە دایک هەمویان بێسەرەوبەرەیەکی تایە فەوزایە من ئەمە پێ جوان بوو بەڵام تەوزیفکردنەکەی جوان نەبوو و ساڵانی هەشتاکانش تەحەفوز پاراستنی کەڵچەر و ئەو پەیوەندیە گرنگە و بەردەوام خێزان بەیەکەوە نان خواردن ئەوەشم پێ جوان بوو ئەم دوو بەراوردە جوان بوو بەڵام ئەوەشی جوان تەوزیف نەکرد بوو کێشەکە لێرە بوو ئێمە باسی ئەوانە ئەکەین چۆن تەوزیف کرێت با بچینە سەر پرسیارەکان کاک بابڕۆین بە زوو سلایە لە برادران کەینەوە دڵیان لێمان نەڕەتجێ گەشتمە ئێرە کاک ئەرسەلان ئەڵێ ئەرسەلان عەبدوڵڵا ئەڵێ سیاسەتی کوردستان ڕێخۆشکەرە بۆ دروستکردنی ئەم جۆرە دراما و بەرنامانە کۆمیدیانە کە بەرهەم دێن کاک ئەرسەلان وا بزانم ئێستا تۆزێ پێش ئێستا ها بەگەرم و گوڕی باسی شتێکمان کرد لەو بابەتە وەڵامی ئەو بابەتت کاک پێشەوە حەمە سەعید دەڵێ باوی درامای کوردی هەر نەماوە هەمووی کاتکوشتن و دووبارە و تەقلیدە کۆمیدیا لە ناو کووردا هەر نییە تراژیدیاش هەر نییە بەداخەوە هونەری کوردی کۆمەڵێک کەسی بەناو هونەرمەند یا کۆمەڵک هونەرمەندی ناو بازاڕی قۆرخیان کردووە ئیشکردن لە دراما و فیلم و شانۆ واتە بیرۆکەی جوانی پڕڕوودا و ئینجا سیناریۆ دەنهێنەر و کامێرا و ئەکتەر کا حەمەسوار من وەڵامی بدەمەوە تۆ بڵی وڵات تۆ قسە بکە من لە حەزم لەسەرەوە هەیە چکە بەڕاستی ئەمە یعنی من بەشێکی لەگەڵیدام بەڵام بەشێکی زۆر دژێوم ئەو بیرکردنەوەی بەڕاستی من بەس داوای ئەوەی لێ یەکەم ئەڵێم کاک پێشەوە کاڵی باوی درامای کوردی هەر نەماوە من پێویستم بەوەی بزانم چۆن بە بەڵگە پێم بڵێ بە داتا پێم بڵێ چونکە ئەم پێگەیە داوا لە منەکە داوا لە کا حەمەسوارەکە داوا لە هەمومانەکە وە تۆ لێرە باسی درامای هەشدیوارت نەکردووە ئێمە باسی درامای هەشدیوارەکەین ئەمانەوێ باسی ئەوەمان بۆ بکەین ئەڵێ کۆمیدیا لە ناو کووردا هەر نییە تراژیدیا هەر نییە ئەمانە چۆن ئێمە شەمانەوێ هەبێت بەس تۆش وەرە هاوکارمان بە بزانین چۆن چی بکەین بۆی هەبێت ئەوە گەر وەڵاممان بدەیتەوە زۆر زۆر خۆشحاڵە بین ئەگەر من تعلیقێکمە بی کاک سەرکەوت
بەڕاستی ئێمە ملەتێکی ینی ڕێزم هەیە بۆ هەموو ئازیزان هەر بۆ کاک پێشەواژ نییە بەڕاستی ملەتێکی زۆر لاساییکەرەوەین بەداخەوە یعنی ئێستاوە من ملە حەزم کردووە کە مەسەن درامایکی ئێرانی دەرەچێ وەکو ئەوەی ڕۆشنبیری و سەقافەت وا بێ کە تۆ ئەم درامای ئێرانە ببینی ئەگەر وەکو ئەوە بێ یعنی ئەبێ لەسەر مەرجە ئەم درامای ئێرانە ببینی بە باش باسی بکەی واوە و کاکە باشە من لەگەڵتم درامایکی ئێرانیە و باشە و کوالیتی بەرزەوە بەڵام لە ئەخیر ئەمە درامایکی ئێرانیە ملەتێکی ئێران دروستی کردو تایبەتە بە ملەتێکی ئێران بۆ من نییە ڕاستە توام سەیریکەم هیچ کێشەیەکم لەگەڵی نییە توام چێشی لێبینم بەڵام بۆ من گرنگە من کابراایەکی بینەر نیم کاکسەرکەوت کابراایەکی بینەر نییە ئێمە هونەرمەندین ئێمە مەسئولیەتێکمانە ئەبێ درامایەکی کوردی دروستکەین ئەبێ شانۆیەکی کوردی دروستکەین ئەبێ سینەمایەکی کوردی دروستکەین بەداخەوە من کە هونەرمەندی کوردیە بینم دانی شێمەدحی درامای ئێرانیەکە بەم شێوەیە لە درامای کوردی کە مەکاتەوە یعنی تووشی سەر سوڕمانە بم کاکە یعنی ئێران ئەگەر دەوڵەت و ئەمەکەی دامەکەی لێ بکەیتەوە و تاریخی لێکەیت هیچی لە تۆ زیاتر نییە تۆ بۆ خۆدەمە بچوو بکەیتەوە ئێمەش دەرفەتی باشمانە بێ ئێمەش خەڵکی باشمانەیە ئێمەش عقلی باشمانەیە ئەوە تا حسێن مسری برادەرەکانی ڕەفیقەکانی کۆمەڵە خەڵکێک بوون بە ئیمکانەتی زۆر کەمەوە کۆمەڵک درامای زۆر باشیان دروست کرد یعنی بۆ لە قیمەتی ئیشی خۆت کەمەکەیتەوە یعنی ئەو کاک هاوڕێ مستەفا لە 2005 و 6 درامای گەڕان بە دوای سێبەرەکانی دروست کرد درامایەکی زۆر باش بوو پار بوو پێرار بوو کاک بیلال شاکر درامای چەرخفەلەکی دروست کرد درامایەکی زۆر باش بوو نازانم ینی بۆ ئێمە لە بەڵام تۆ بڵێ وەکو درامایەکی وەکو پێستی شێر بوو من دەڵێم ئەم بەراوردە هەر ئەستن جێگەی قبول نییە و جایزیش نییە لەبەرە تۆ باسی ملەتێک دەکەی 100 ساڵ سینەمای هەیە دایان ستۆدیۆی هەیە و ساڵانە زیاد لە 100 ملیۆن دلاری بۆ باری دراما و فیلمسازی بۆ تەرخانەکرێت تۆ لێرە ئەوەی کە فیلمسازیەکە ئەوەی دراما سازیەکە لە خراپترین زوروف هەمیشە دەکات یعنی لە خراپترین پێداویستێ نە ستۆدیۆیەکی هەیە نە کەلوپەلی هەیە هیچ شتێکی لەبەردەستانیە تەنها خۆشەویستی ملەتەکەی عشقی بۆ نیشتیمانەکەی بۆ کلتورەکەی هەمیشەکە نابێ ئەم دووەوەکە ئەبێ داعمی ئەوەی خۆت بکەیت ئەبێ پشتیوانی بکەیت ئەگەر هەڵەیەکی هەیە بە ڕخنەی لێ بگرە قەت لەسەری تێمەپەڕن ڕخنەی بکە بە تەواوی ڕخنەی بکە بەڵام بچوشی مەکەوە لە شکۆی کەم مەکەوە من لەگەڵ درامای کوردی خراپترین کاری درامای کوردی ئەبێ دعم بکرێت بۆی باش بێ لە هەموو دنیا یعنی قسەیەکی ئەڵێن لە ئەوروپا خەڵک فاشیلەکانی خۆی دعمەکە هاتا ئەبێتە داهێنەر لە وڵاتی ئێمە داهێنەرەکانی خۆمان ئەوەنە لێ ئەدەن تایکێنە خراپ فاشلترین کەس کاکە بە ئەمە پشتیوانیەکە من کاکارۆخ دەمێ پشتیوانی کەم کامەران دەمێ پشتیوانی کەم هەموو ئەوانەی دراما دروست دەکەن کە بە کاک جەمیلی مەفاخری و بە کاوای ئەحمەد میرزا و بە بەکر ڕەشید و بە جەلیل زەنگەنە و بە هەموو ئەو ڕەفیقانە بە عەبدوڵغەفاری هاوڕێم کە لە کۆمپانیای زەنەیە من دەمێ پشتیوانیان بکەم و ئێمە پشتیوان دەبین بۆ دروستکردنی دراما و دەبێت پشتیوانیش بین درامای کوردی بۆ ئەمە قەزیە درامایت کە بۆ ئەمە قەزێنیە من جزدانم درامای کوردی لە ڕووی کوالیتیەوە کێشەی زۆری هەیە بەڵام ئەمە درامای کوردیە ئەمە بۆ چی ئێمەیە تەماتەیەکی کوردی بۆ من لە 100 تەماتەی ئێرانی باشترە بۆ تکایە ئەم جۆری بیرکردنەوەی بابگۆڕین ئێمە ئەبێ داعمی ماڵی خۆمان بکەین تا ماڵی خۆمان ئاوادان نەکەینەوە ماڵ ئاوادانی خەڵکی بۆ ئەمە هیچ مانایەکی نییە کاک سەرکەوت ببوورە بەڵێنانە زۆر ئاساییە من حەزەکەم بە کاک پێشەوە و بە هەمووش بڵێم و جارێکی کەش پێشتری شەروتومەتەوە من لێرەم لە ئەمریکا مانگانە مانگی گەنگەشەمان لەسەر 4 فیلمە کرد ئەچوین سەیری 4 فیلممانە کرد هەموو هەفتەیەک هەموو شەمەیەک بوو یا یەک شەمەیەک بۆ چوین سەیری فیلمێکمانە کرد و دوای گەنگەشەمان لەسەریە کرد لەو 4 فیلمە یەکێکیان ئەو فیلمانە بوو ناڵێم خراپ لێرە ناڵێن خراپ ئەڵێن ئەو فیلمەی کە سەر نەکەوت ئەو فیلمەی کە کۆمەڵێک کێشەی هەبوو خراپ نییە وشەی خراپ نییە ئەبێ مواز لە وشەیە بێنین بڵێن خراپ لێرەشەوەیانەوت ئەو فیلمەی کە باش نەبوو بۆ سەر نەکەوت ئەهاتین گەنگەشەمانە کرد باوەڕتە بێ کا حەمە سوارجان لە هەموو ئیشەکانی تر زیاتر گەنگەشەی لەسەرەکرا کۆ بووینەوە ئەو ڕۆژە ئەو شەوە ئەو شەو بێواران بوو ئەو شەوە زۆر قەڵەباڵە بوو لە هەموو ئیشەکانی تر و یەک کەسیش یەک شتێکی نەئەوت بە توانج و بریندارکردنی تیان نەبوو ئەم وڵاتە ئەمریکا بواری شانۆ و دراما و سینەمای ئاوا دروست بووە
ئێمەش ئەم درامایە و ئەم درامایانەوە میشانەی ترێنین لێرە گەنگەشەیەکەین ئەبێ بە ئەمەکەوە بیکەین، ئەبێ بە وەفاوە بیکەین، ئەبێ ڕێزیان لێ بگرین. من دەستخۆشی لە کارۆخ و لە هەموو ئەو کەسانە ئەەکەم کە ئیشەکەن، جورئەتێکی زۆر زۆر گەورەیە. ئەو خەیاڵە جوانە لەم ئیشەیە لە ئیشەکانی تر لە ئیشەکانی ترە نووسرێتەوە، خەیاڵێکی زۆر زۆر جوانە. کات پێشەوای جان ئاسان نییە دیمەنێک بنووسیتەوە، ئاسان نییە 4 دایەلۆگدا بنووسیتەوە گزارشتی خۆی بکات. بۆیە بە ئێمە بین شیکاری بۆ بکەین. باکە حەمەسوارجان بچینە سەر بابەتێکیکە کۆمنت ماوە بخوێنەوەیان بچ بڕۆنە سەر ماوە، چونکە حەزەکەم تا دێ زیادی شەکا گەرم و گوڕ هەندێک کۆمنت بە یارمەتیا هاوکاریان بکەین بە بەشدار بن. ڕووناخان ئارتین بێوارەڵێ بەڵێ ساڵی 1970 شان و دراماش بە هەردووکی کۆمیدی و جا ئەو پەڕێکاری جوان بوون، چونکە ئازار و کێشەکانی ناوژیان و کۆمەلگای کوردی پیشانەدا ڕنگدانەوەی کێشەی ناو کۆمەلگا و ژیانی کوردەواری بوو. ئێستا هیچ کارێکی وا نابینین بە مەرجی ئێستا کێشەکان زۆر زیاترە بەداخەوە. ڕووناخان وا بزانم قسەیەکمان کرد لەسەرەوە چاوەکەمی. کاک جەمال ئەڵێ کارۆخ ئیبراهیم لە هەموو ئیشەکانی باوکی بەشدار پێکات، لەوانەیە لە داڕستنی سنیارەکانیدا ڕۆڵێکی بەبەرجی باوکی ئەدا بڕێژێت وەک دەرامای دواشە و ئەو درامای 8 دیوار. من کاک جەمالجان لەگەڵتانیم بۆەوە، یعنی ئەگەر وای کردبێ بۆ باوکی بۆنە قەیچێکە. باوکی من لە 1-2 دیمەنیە نواندنیم زۆر پێجوان بوو، زۆرم پێخۆش بوو. باوکی نا، بەڵام کارۆ خۆی وردەکاری جوانی لەسەر کارکتەری باوکی نەکرد بوو، چونکە کارۆخ وەکو دەرهێنانی ئیخراجی مۆزوعی ئیشی لەسەر هەموو کارکتەرەکان کردبوو، بەڵام هەنێ ئیشی جوانتر هەبوو لەسەر باوکی نەیکرد بوو، ئەبواە بیکات. بەڵام باوکی هەنێ دیمەن زۆر جوان بوو، ئەو دیمەنەی شیزۆفریناکە کە واقی وڕما بوو نازانێت کچەکەی چی لێ بکات، ئەو خێزانەی تەفلیش بوو. ئەو دیمەنم زۆر پێجوان بوو، لای من نواندنێکی زۆر جوانی کرد. لەوەی لای خەڵک شتێکی ناشرین بێ ئەوەیان شتێکی کەیە. لێرە لووناخان جارێکی کە شتێکی کە نووسێتەوە پێم وایە هەر وەڵامی ئەو بۆچوونەت ئەم نووسینەتە و بۆچوونەی پێشووە لووناخان، بۆیە حەزەکەم وابێ دراما بێت وا بکات بینەر تووشی مەلەن نەکات و بینەر بێزار نەبێت لە سەرکردن ئەوەشە بێت لە ماوەی ئەو چەند هەڵقەیە پیشان نەدرێت، ئەبێت چرۆکی جیاجا لە خۆ بگرێت، نەک لە سەرەتاوە تا کۆتایی هەڵقەیەکی داخرا و بینەر خوڵقێنەر لەگەڵ خۆی وەک ئەوەی ئێستایی بینین بە هیوای کاری باش لە داهات و ئێمەش بە هیواین ڕووناخان. تابانخان تابانیاسین ئەڵێ بەڕای من هەموو پرسیارانەی کچەکە پیزا و یۆگا و ئەوانەی بکردایە، بەڵام بە شێوازی مناقەشەکردن و گفتوگۆ بواە لەگەڵ کچ و کوڕەکانی ساڵی 1970 بە حساب ئەو ماستەری هەیە کە چی دەست دەکات بە لە قەهاویشتن و وڕگرتن و وەک بوو مناڵ کارکتەری خۆی بیرچۆتەوە. ئەمە بەڵێ ئێمەش باسی ئەومان کرد لەگەڵ ئەو هینەیە نەئەگونجا تابانخان. برادێکی کاڵێم کاک مەم ئالانی ئەڵێ من لەگەڵ ڕێزم هەست ناکەم من بە ڕێزە باسی هونەر بکات. نازانم مەبەستت چیە، گەر مەبەستت کارۆخەیە مەبەستت ئێمەیە پێم وایە بەداخەوە وانە کا کارۆخش باسی هونەرەکە و ئێمەش باسی هونەرەکەین. واتە بە کچەکە لەو ماڵەدا بە پرسیار و جواب وایە نەک شەڕ و ڕەخنە و ئەمە هەمان ئەوەی پێشوتە تابانخان. کاک جەمال ئەڵێ باشە لە هەولێر لە شتاکان ئافرەتەکان خەریکی عەبا و پەچە بوون، ئایا ڕووداوەکان لە هەولێر بوو لە هەولێر بوو یان دێکی دوورەدەستی سەر سنوور لە 50-60ەکانی سەدەی 19 کاک جەمالجان کاک حەمەسوارش باسی ئەوەی کرد. ئەڵێ کاک سەرکەوت چاوەڕوان بە ڕەنگە ئوشتانی لە بەشی دۆما ببینیت، کارۆخوتی دراماکە بەشی دۆمیشی هەیە، بەو هیوایە چاکی بکات شتێکی باشمان پێ بڵێ. ڕێزان خان ئەڵێ بیرۆکە کاتێک پێی دەوگوترێت جوان کە چیرۆکێکی جوان بنێت بنیاتی و چیرۆکە زۆر لە ئاواز دەیالاگەکانی بێبەها و بێنەرخ بوون. ڕێزان خان حەزمە کرد تۆ کەسێکی پرۆفشناڵی بوارەکەیت، حەزمە کرد ئەو شتانم بەداتا پێ بڵێ وا خۆشتر بوو بۆ ئێمەش. ڕۆژگار قەهارە لە دەست خۆشکە حەمەسوار قسەکانی زۆر ڕاستە میشتە کاک حەمەسوار
بوێرانە قسە لەسەر بابەتەکانەکە جێگای شانازیە جێگای شانازی فلیم سازانیشە ماڵی خۆیەتی ڕێزانخانەڵێ لە سلێمانی یاریێکی مناڵان هەبوو من چەندین جار ئەو یاریم کردووە پێماندە نازانم چی بوو با کا حەمەسوارجان بچینەوە لای بابەتەکانی لای بەڵێ 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 ئێستا ئەگەر پێت باش بی بچینە سەر من حەزەکەم هەندێک باسی بینای کارکتەر و ئەداکردنی ئەکتەرەکان بکەین کاک سەرکەوت فەرموو تۆ باسکە و منش لەگەڵ تا جارجار مداخلەیەکەکەم پێم خۆشە ینی بینای کارکتەر من تەنها دەمەوێت وەڵامی خاتوو ڕێزان بدەمەوە من وتم بیرۆکە جوان بوو یعنی بیرۆکەی کە تۆ ئەمە دوو لۆکیشن دوو سەردەم هەڵبژێری لە شارێکە بەراوردیکە ئەمە پێوترێت بیرۆکە بەڵام کێشە لە چنینە هەیە کێشە لە دیالۆگا هەیە ئەکیت من باسی بیرۆگەم کردووە وەکو چنین باسی کێشەکانی چنینم کردو کە زۆر کێشەی هەیە بەڵام بیرۆکەیانی هەڵبژاردننی ئەم دوو زەمانە بۆ بەراوردکردن پێم شتێکی جوان بوو بۆیە پێم بیرۆکەم پێ جوان بوو دەنا ئەزانم لە چینین و لە دیالۆگا لە بینای کارکتەرێک ئێستا باسی دەکەم کێشەی زۆری هەیە مەسەڵەن تۆ کە بینای کارکتەرەکەی یعنی بەڕاستی ئەبێ هەموو کارکتەر وەڵامی هەموو ئەو پرسیارانە بداتەوە کە لەنێو لۆکیشنە پێویستە وەڵامی بداتەوە مەسەڵەن ئاستی تێگەیشتنی کارکتەرەکە ئاستی خوێندەواری کارکتەرەکە لە ڕووی دەروینەوە حەزی بەچیە حەزی بەچینیە پیاوێکی تووڕێ پیاوێکی هێمنە پیاوێکی مرۆڤ دۆستە پیاوێکی ژن دۆستە پیاوێکە ژن بەکەمە بینێ پیاوێکە یعنی حەزی لە کام ڕەنگە ڕقی لە کام ڕەنگە حەزی لە کام خواردنە بەچی هەڵدەچێ ینی دایان پرسیار هەیە کە لە بنیادی کارکتەر وازم زیاد لە سی پرسیارە کە ئەبێ کارکتەر وەڵامی هەموو پرسیارە نەبداتەوە بەداخەوە زۆرێک لەم کارکتەرانە کە بنیاد دەنرێ یعنی ئێمە بیرمان دەچێتەوە کە ئەم کارکتەرەمان چۆن بنیادناوە تووشی کێشەی گەورە دەبین لە بنیادی کارکتەرەکانمان ناسنامەیان نییە یعنی هەست دەکەی سەرپێی بنیادناون وەکو چۆن بەشێک لە حیوارەکانیان بە ئێرتیجار بەڕێ دەکەن بەشێک لە کارکتەرەکانی هەروەها بە شێوەی ئێرتیجار بنیادناون یعنی کارکتەرەکان ڕەهەندەکانی دیار نییە تۆ تێناگەی ئەم پیاوە مەسەلەن ئەگەر بە شانیا دەست پێکەم بە شانیا دەست پێکەم شانیا مەسەلەن کچێکە ماستەرە خوێنی یعنی بەشێکی زۆری ڕەفتارەکانی لەوە ناچێت لە کچێکی خوێندەوار ناچێت ینی ئێستاەوەی کە تابان خانیش باسی کردیانی ڕکەگرێ و پێلەقە داوێ و شەڕەکە و نازانم چیەکە ئەمە لە کچێکی خوێنەوار ناچێت کەم لۆژیکی معریفەی هەیە کە لۆژیکی زانستی هەیە یعنی تۆ کە کچێکت دانا وتت خوێنەوارە معریفەی هەیە ماستەرە خوێنێ کەواتە باگراوەندێکی زانستی هەیە کەواتە ئەم باگراوەندە زانستی ئەبێ لە تۆزێک کاریگەری بەسەر کارکتەریەوە دیار بێ ئەبێ ئەمە لە بەرچاو بژێرە مقابلەوە کچێکی داناوە ناوی ڕوحەیزایە مەسەلەن نیشانت داوا کە کچێکی نەخوێندەوارە کەچی کە قساکە باسی عەلی وەردیەکە وەکو فەیلسوفێ قساکە یعنی قسەکانی زۆربەی قسە ژیان فێری کردن وا باشە ژیان کەی فێری کردی تۆ ئەگەر لە ناو خێزانێکی وای لە باوکێکی وە لە باپیرێکی وە لە عایلەیەکی وە کە بەم شێوەیە کۆنتاکت بە دەرەوە نییە هاتو چۆر بە دەرەوە نییە لە مەکتەب ناخوێنی لە هیچ سانتەرێک نی لە هیچ شوێنێک نی ژیان کەی فێری کردی ژیان لە کوێ فێری کردی تەنانەت تەلەڤیزیۆنەکەشتان هەمیشە کوژاوەتەوە لە بەرۆێرن ساعت 12 تەلەڤیزیۆن هیچی لێ فێر نابێت ژیان کەی فێری کردی کەواتە تۆ کارکتەر داڕێژی ئەبێ پاساوتە بێ کە کارکتەر بە شێوەیە قساکە ئەبێ پاساوی هەبێ کارکتەر بۆ بەم شێوەیە قساکە ئاستی معریفەی کارکتەر ئەبێ پاساوی هەبێ کە کاژنێک کچێکی نەخوێندەوار وەکو فەیلسوفێ قساکە ئەبێ لای من پاساوی هەبێ ئەبێ ئەم کچە باشە بۆ نەخوێندەوار بێ مەسەلەن بۆ ڕوحەیزان نیشانەدەکە نەخوێندەوارە بۆ ئەم پیاوە کە مۆزەفە فەرمانبەرە بۆ بەم شێوەیە بینات کردووە پیاوێک کە فەرمانبەری دەوڵەتە ملاحەزی فەنیە بۆ بەم شێوەیە بەم شێوە هەزیلە بینایەکەی کە بەم شێوە تەعامل لەگەڵ تەلیفۆنەکە بەم شێوە تەعامل لەگەڵ سەلاجاکە بەم شێوە تەعامل لەگەڵ ڤیدیۆیەکە هەمێن دانیشتن بە دیار فیلمی ئیبراهیمەوە گرێن یعنی کۆمەڵێک کێشە هەیە لە بنیادی ئەو کارکتەرانە کە تۆ تێی ناگەی مەسەلەن کارکتەری سیروان ئەو کوڕە گەورەکە
یعنی تا ئێستا تۆ نازانێ ئەم پیاوە یعنی ڕەهەندەکانی ئەم کاراکتەر نازانێ ئاستی خوێندەواری ئەم پیاوە چییە، تێناگە ئەم پیاوە چی خوێندووە چی نەخوێندووە، لە عسکەری فیراری کردووە بەسەر چاو، بەس نازانێ ئاستی خوێندەواری چووە، نازانێت تەعاملی پیاوێکی هەیە منە لەسەر خۆیان نیشتیمان پەروەرە دڵسۆزە تێناگەی. لە هەندەمە شەدا زۆر پیاوێکی شەڕانیە عدوانیە شەڕە گەڕەکەکە و شەڕە مریشکەکە و شەڕ لەگەڵ شانیاکە و نازانم چیەکە هەم شتێکە کەچی لە هەندێک شوێن لە هەندێک دیمەندەرەکە پیاوێکی چەند نیشتیمان پەروەرە چەند هێمنە چەند برایەکانی خۆشە و دەگریە لەبەرەوەی هیچی بۆ هەڵگورت پێ ناکرێ و نازانم چی ئەمە هەموو پارادۆکسە، ئەمە هەموو کێشەیە لە بینای کارکتەر. لە هەندێک شوێن نیشانێکە کابرایەکی زۆر تونڕەوی ئیسلامیە کاتی ئەڵێ مۆسیقا حرامە گۆرانی حرامە نازانم چی حرامە، لە شوێنی کە نیشاندی لەگەڵ گۆرانیە سەری بەدا دەسوڕێتەوە نازانم چیەکە. ئەمانە هەموو کێشەیە لە بنیادی کارکتەر حتا لە ڕووی بۆدی تەکنیکەوە کاک سەرکەوت ئەوانەی لە قەڵا ژیاون قەڵا لەبەرەوەی لەسەر بەرزایەکە بەرزە هەموو ڕۆژ ئەوانەی ماڵیانە قەڵاتە هەموو ڕۆژ چەندین جار بەسەر قەڵات دەکەون و دێنە خوارێ، یعنی زۆر کەم ڕێک دەکەوێت خەڵکێک لە قەڵات بژی کەسێکی قەڵەو بێ، هەمیشە جۆرێک لە ڕەشاقەت مەسەرەن لە خەڵکی قەڵات بە حکمی شوێنەکە بە حکمی جوگرافیای شوێنەکە شوێنەکە شوێنێکی زۆر ماندووکەرە بۆ ئینسان کچکە من کات خۆی تەلەڤیزیۆنی زەحمەتکێشان لێ بوو لێ فەرمانبەر تەلەڤیزیۆنەکە بڕاتێ بە هەموو کە بەسەری کەوتین یعنی ئارەقی ڕەش و شینمانەکە تا بەسەر قەڵاتە کەوتین زۆر ناخۆشە ماندووتەکە هەموو بەسەرکەوە بێت جا کەسێکی ماڵی لە قەڵات بێ و هەر سەرکەوە بووە بەڵێ ئەڵم کێش چەند بوو ئەو کاتە 69 کیلۆ 69 کیلۆ 69 کیلۆ بوو مەبەستیان هەتا لە ڕووی بۆدی تەکنیکەوە کە خەڵکی قەڵاتە لە بژێری دەبێت جوگرافیان بیرۆ بکەیت کە خەڵکی قەڵات زۆربیان لە بەرەو ڕۆژی 4-5 جار بەسەر ئەو قەڵاتە بەرزە دەکەون دێنە خوارێ زۆربیان یعنی کەرش و شتیان نابێت زۆربیان خەڵکی ینی ڕەشیق و دەبێت هەندێک شتەیە تۆ لە بەوردی هەندێک وردەکاری زۆر گرنگە زۆر گرنگە تۆ کە پیاوێکی وەکو ئیبراهیم حەکیم نیشانە دەی هەر بە خورتی ئەتوانێ بجوولێتەوە چۆن بەم نەڵێ ئەم پیاوە هەموو ڕۆژ ئەتوانێت 3-4 بەسەر قەڵات بەسەرکەوێ بێتە خوارەوە ئەم قەڵەوەی لە کوێ هات کەم پیاوە بەسەر قەڵات هات چۆکە یعنی ئەمەم لە حەزەیەکی بەسیط ورد مەسەرەن کارکتەری شانیا سەری لۆکیشنەکەیت کە ئەم لەم خێزانە هەڵۆشاوە لەم خێزانە خراپە لەم خێزانە تێک شکاوە چۆن کارکتەرێکی بەم شێوە کارکتەرێکی بەم ڕەوشتە بەرزە بەم ئاکارە جوانە دروست بوو ئەم پارادۆکسە چییە؟ ئەگەر ئەم کارکتەرە لەنێ ئەم باوکە منداڵ دزە ئەم دایکە با بڵێن بەربادە ئەم برایە ژن کوژە ئەگەر لەنێ ئەم ژن برایە کە ڕسمی ڕووتی خێزم مێردەکەی گرتووە و هەموو ئەسراری ئەوەکە ئەباتە کۆڵانەکە یعنی ئەو هەموو شتە ئەم کچە چۆن بەرهەمی ئەم ژینگەیە یعنی هەندێک شتەیە ئەبێت تۆ حسابی بکەیت پارادۆکسە ئەبێ حسابی بنیادی کارکتەر بکەیت مثلا تۆ کە باسی دیالۆگەکەین برادرم باسی دیالۆجیان کرد یعنی بەشێک لە دیالۆگەکان کاک زۆری ئێختیزال بیناکراوە تەنانەت هەر کاک ئیبراهیم حەشیمەندی حیواری بیرێچێ کاک سیروان حیوارەکانی بیرە خاتەوە و بەشێک لە دیمەنەکانیش بە یەک تێک وەرگیراوە کامیرە دانراوە وەکو شانۆ یەکسەر کیو کراوە ستارت کراوە یەکسەر ئەکتەر دەستی پێ کردووە تا دیمەنەکە تەواو بووە من دڵنیام بەم شێوە ئیشی تیا کراوە ئیشی وردەکاری تیا نەکراوە یەکسەر ئەکتەر تەمسیلی کردووە و یعنی تێک بای تێک ئیشی تیا نەکراوە ڕوونە بە ئێرتیزال ئیشیان کردووە کە ئیبراهیم حەشیم ئێرتیزالەکە و قسەی زیادەکە سیروان عوسمانی لەملاوە تەشجیع بێ ئەمیش ئەچێتە ناو ئێرتیزال ئەمیش ئێرتیزالەکە لەملاوە ئەیام ئەکرمیش لەملاوە عەبدوڕەزاق شەمسەدینیش یعنی لێچێک لە شتە هەرە گرنگەکانی دراما جیاواز دەشانەوەیە کە پێویستی بە ئیلتیزامە لەبەرەوەی هەموو دیالۆجێک پێویستی بە ئیلتیزامە لە ئەمە شانۆی کۆمیدی ئەوەی کە لەناو دوو خۆسپێڵێن بازاڕی نییە تۆ ئەکتەر سەربەستکەی هەرچی ئەوە بێڵێ نە ئەبێ دیالۆگ بە دوای دیالۆگ لەبەرەوەی دیالۆگ بە دوای دیالۆگ چنی نییە دیالۆگ چەند وەزیفەیەکی هەیە لە دراما یەکەم جار چنینی ڕووداوە دووەم جار پێناسەی کارکتەرە سێم جار درکاندنی زانیاریە تۆ جاروێ مەشەرێکی کامل دەڕوە باسی منجەڵی ساوار کوڵان دەکەن نە ڕووداو دەچندرێ نە زانیاری نە پێناسی کارکتەری تێدایە نە زانیاری ببینەر دەگەێنرێ لەبەرەوەی ئەستەن
یعنی پابند بوون هەیە بە بیرۆکەی تێکست بە ڕۆحی مەشهد پابندمون نییە بە خودی دیالۆگ. حەز دەکەم دیالۆگەکان بەم شێوێ نەنووسراونەتەوە. من حەز دەکەم لە ئەساسدا ئەم درامایە وەکو سیناریۆکی کورد نووسراوەتەوە، ئیتر لە کاتی وێنەگرتنە شتی بۆ زیاد کراوە، دیمەنی بۆ زیاد کراوە، پێیان وتراوە ئیتر ئەمە مەشەدی یۆگایە، کچەکە قیادەی مەشەدەکەی کرد وا بکەن وا بکەن، مەشەدی ساوار کوڵاندنە، مەشەدی شڕوبەکەیە، نازانم مەشەدی چییە. یعنی حەز دەکەم بەشێکی ئەم درامایە پشتی بە ئێرتیزال بەستووە، پشتی بە ئێرتیزال بەستووە، تووشی کێشە دەبی. ئێستا ئەگەر کاتت هەبی ئەگەر کۆمنتت نەبی دێمە سەر ئەدای ئەکتەر ئەگەر شتێک لەسەر ئەم نەبێ. وەڵا منیش کا حەمەسوارجان بنیاتی کارکتەر زۆر زۆر زەرورە. منیش هەمان بۆ چوونمەیە، چونکە ئەوەی کە بینیم مەسەلەن سیروان برا گەورەکە تەناقوزمە بینی. من تێ نەگەشتم ئەم کەسە وەکو بەڕێستان وتان دەرچووی کوێیە تەها باوکەکە بە هەمان شێوەکو بەڕێستان باستان کرد. من وایە بینمەوە لە دەمی کچەکەیەوە کە کەسێکی ڕێک و پێک، کەسێک خاوەن وشیارەکی باش، بەڵام دوایی لە خێزانەکەی و ئەو شتەغ نەمە بینی. یعنی کارکتەرەکان هەموو سەر شێوێنرابوون. ئیتر ئایا لە کاتی دەرهێنانە مەقەسکاری وای لێ کردووە، ئایا ارتجالێکە وای لێ کردووە، یان نووسینەکە لە سەرەتاوە وایە. ئەمە ئەکەوێتە سەر نووسەر، چونکە نووسەر کاتێکە شتێکە نووسێ، ئیشێکە نووسێ، درامایەکە نووسێ، سیناریۆیەکە نووسێ، ئەبێ کارکتەرەکان پێشتر دەستنیشان کات ئیشیان چییە، ڕۆڵیان چییە، حزوریان چییە، وە چی ئەکەن، وە چی ئەڵێن. ئەبێ زمانی یەک بە یەکیان جیاکرێتەوە. ئایا نووسەر کردوێتی؟ ئەمە یەک. دوو، ئەگەر کردوێتی بۆ لە کاتی دراماکەیە لە کاتی وێنەگرتنە ئامادە نەبووە، دەقڕاگر نەبووە، ئاگای لەوە بێت. ئەمە کێشەیەکی گەورەمانە. هەموو سیناریۆستەکانمان باسی ئەماکەن، لەگەڵ دەرهێنەرە ئیتفاقمان نەکرد، ڕێک نەکەوتی، نازانم چی بوو چی بوو، دەرهێنەرمانەیە ئەڵێ سیناریۆکە باش نەبوو، ئێمە چاکمان کرد. ئەی کاکە بۆ خۆ سیناریۆکە نەنووسیەوە؟ سیناریۆستەکەڵێەوە هەر ئیشی من نەبووە. ئەی کاکە کە ئیشی تۆ نییە بۆ ڕازی بوویت بکرێ. ئەم ئیتفاقێکە بێ هەبێ و بێن نووسەر لەوێ ئامادە بێت. ئەمە گەورەترین کێشەیە لە درامای کوردیە. لێرە شامنەی بینمەوە ارتجالی بۆ هەبێت لە کاتێکە با هەبێ قەیچێکە، بەڵام با نووسەر حزوری هەبێ و بڕوای پێبێت ئەو ارتجالێدانن. فەرموو کا حەمەسوارجان مەگەر بچینە سەر بەشەکەی تر. یعنی آخر ملاحظە لەسەرەوە لە مەسەلەی ڕۆحەیزا کە باسێ کرد. بەڵێ کا حەمەسوارجان لە کۆمەڵگای ئێمەیە هەنێک کارکتەر هەیە خوێنەواریان تەواو نەکردووە، بەڵام کەسانی زیرەک بوونە. یعنی ئێمە وەلی دیێوانەمان تا ئێستا لە بەر ئاستی بەرزی شعرەکانی تا ئێستا شرۆڤەکاران نازانن ئەم کەسە خوێنەوار بووە یان نەخوێنەوار بووە، کە بەڕای گشتی نەخوێنەوار بووە، بەڵام لەبەرەوەی شعرەکانی وەنە لە ئاستێکی بەرزایە بەگومانین ئەڵێن خوێنەوار بووە. مەلا حەمدوونمان هەبووە یان کەسی ترمان هەبووە. من کچی خاڵێکم هەبوو بەڕەحمەت بێ لەگەڵ مردووی حازریە، من نەخوێنەوار بوو، بەڵام لە ڕێی ڕادوێی کوردی بەغا و لە ڕێی ڕادوێی کرماشان و تاران و ئەو ڕادوێیانەوە نەخوێنەوار بوو، بەڵام زانیاریەکی زۆر ورد وشیار بوو بووەوە. من خۆم سوودم لێبینی. جەمە بەسم ڕۆحەیزە ئەیانتوانی ڕێگەیەکی وای بۆ خۆشکەن. خۆ لە ساڵی هەشتاکان و هەفتاکان ڕادیۆ هەبوو، ئەیتوانی لە ڕێی ڕادیۆ گوێ بگرتایە و ڕۆحەیزا کەسێکی وشیار بووە تا لەگەڵ کارکتەرەکەیە بگونجایە. بۆ نەخوێندەوار بێ، مەسەلەن بۆ باتە سێم تۆستی بخوێن بە مەسەلەن، ینی بۆ نەخوێندەوار مان کارکتەرێک ئەم حزورە گەورەی نێو درامایەکە هەیە، با تا سێ بخوێن بە و چوار کتێبیشی لە ماڵەوە هەبووایە و یعنی با تەوافقێک تەبابە لەگەڵ کارکتەرەکەیانی بەڕاستی دوانێ شتێ ئەبێ پاسایی پێ بدەیت. کاک حەمەسوارجان لە هەفتاکان هین پیا بوو مەحولمێ خەڵکێکی زۆری فێری خوێندن کرد. من باوکی خۆم خەدەرتر چوێوێ، بەڵێ زۆر کەسیان بوون بە کەسی زۆر بەتوانە.
من کەسێکە بوو دراوسێمان بوو لە ڕێی مەحولمیەوە وای لێ هات کەوتە ڕۆمان خوێندنەوە تا ئێستا ڕۆمان لە من و تۆ زیاترە خوێنێتەوە ڕۆمانێک دەرەجێ خوێنێتەوە لە مەحولمیەوە فێر بوو بۆ نەکرا مەحولمێ لە کاتێکە زەرور بوو فەرز بوو ئەوایە هەموو ماڵێک کەسەکانی بنێرێ بخوێنێت نابێ کەس نەچێت هەتا موەزەف ئەگەر نەی خوێنایە نەچوایە بۆ مەحولمێ لە دایرە نازانم عقوبە و شتی هەبوو ڕاست دەکەین ئەمانە هەبوو بەڵێ فەرمو عەفوم کە با بڕۆینە سەر بابەتەکەی لای بەڕێستان ئێستا بچینە سەر ئەداکردنی ئەکتەر ینی با چکا ئەکیدم ینی ڕەنگە بەشێک لە ئەکتەرەکانم ڤیدیۆ ببینەوە حەقی خۆیانە بەڕاستی ینی ئەکتەر هەمیشە ئەو کەسانن کە ماندووبوونی زۆر و ئەرکی زۆریان لەسەر شانە و هەمیشە ینی ڕەخنەگر و شرۆڤەکارن کەمتر باسی جهودی ئەکتەرەکەن بەڕاستی کورد ئەکتەری زۆر باشی هەیە کورد ئەگەر لە هەموو لە ناحێک کێشەیە بێ بەڵام لە ڕووی ئەکتەرەوە ئەکتەری زۆر باشی هەیە بەڵام بەداخەوە یەک کێشە هەیە لە دراما کوردیەکان ئێستا من تێبینیم کردووە ئەوش ئەوەیە کە یعنی کەسی تایبەتمەند لە نێو درامایەکە مەشق بە ئەکتەر ناکە بەشێک لە درامایەکان تەنها هەموو ئەرکەکە بۆ دەرهێنەر ماوەتەوە دەرهێنەر خۆی ینی مراقبەی هەموو شتەکان بەیەکەوە کە ینی کەسێکیاندانە ناوە بەس بۆ ئەوەی مەشق بە ئەکتەر بکە و مراقبەی ئەکتەر بکاتن و ئەکتەر ئامادە بکە تەهیئەی ئەکتەر بکە بۆ ئەو کارەکتەرە یعنی تێبگەینی لە ڕووی لۆکیشنەوە لە ڕووی زۆر کۆمەڵێک شتەوە یعنی ئاسانکاری بۆ ئەکتەر بکات بۆی بستە لەنە ئەو کارەکتەرە یعنی ئەمە ملا حەزەیە بەسەر زۆر لە درامەکانی ئێستاوە ئەمە کە پێویستە کەسێک کە وەزیفەی بێ لە بواری نواندن جا یارمەتی دەرهێنەر بێ هەر شتێک بێ ئیشی تایبەت بێ بە ئاکتینگ تایبەت بە مەسەلەی ئاکتینگ لەبەرەوەی ئێمە ئەکتەری باشمان هەیە بەڵام زۆر جار ئەدای خراپ ببینین لە درامای تەلەڤیزیۆنیە بەداخەوە ئەمساڵیش ئەم کێشەیە بوو یعنی ئەگەر چێر قسە زۆر لەسەر ئەدای ئیبراهیم حەچیم دەکرێت ئیبراهیم حەچیم تەبعاً ئەکتەرێکە مێژووەکی گەورەی هەیە لە هەفتەیەکانەوە ئەم پیاوە ئیشی شانۆ و دراما و تەلەڤیزیۆن دەکات ئەکید بینەرێکی کتار زۆریش هەیە و جێپەنجەشی دیارە کاک ئیبراهیم کاتێک کە ئەم کارەکتەرەی بۆی دەنووسێتەوە تەبایە لەگەڵ تاقی کاک ئیبراهیم و ئەو شتەی لێ وەردەگیرێ کە پێویستە لە کاک ئیبراهیم وەرگیرێ کاک ئیبراهیم داهێنان دەکات و شتی باش پێشکەش دەکات بۆ نمونە لە تاپۆ حەقیچیە کاک ئیبراهیم ڕەنگە 2-3 دقەی هەیە بەڵام بەقەت سەلامکۆیی هەزار ڕەحمەتی لێبی و بەقەت جەوهەر باپیر یعنی لە دراماکە حزوری هەیە تەنها لە 2-3 دقەیە لەبەرەوەی کارەکتەرێکی هەیە تەبایە لەگەڵ تێگەیشتن و دنیابینی ئیبراهیم حەچیم و پێی وتراوە چۆن ئەدە ئەم کارەکتەرە بکاتن یعنی تەوزیفی ئیبراهیم حەچیم لەم کارەکتەرەیە تەوزیفێکی دروستە تەبایە لەگەڵ درامایەکە لەگەڵ چیرۆکەکە لەگەڵ خودی فەزایەکە بۆیە تەنها لە 2-3 دقەیە لە یەک مەشەلا دەرەکەوێت بەڵام ئیبراهیم حەچیم ئەتوانێت حزورێکی زۆر گەورە هەبێ ئامادەکی گەورە هەبێ کە بەقەت ئەکتەرەکانی تر لە نێو درامایەکە دەمێنێتەوە حزوری هەیە ئەمە چییە؟ ئەمە وەزیفەی تەوزیفکردنی ئەکتەرە تۆ نابێ یعنی دەور بۆ ئەکتەر بنووسیەوە بەڕاستی ئێمە عادل ئیماممان نییە لە کوردستان تا هەمیشە دەوری بۆ بنووسینەوە یعنی ئێمە ئەکتەری ئەستێرەی ڕقەمیەکمان نییە هەموو دەورەکان بە قیاسی ئەو بنووسینەوە تۆ کاتێک یعنی دەورەکان بە شێوەیە کارەکتەرەکان بە شێوەیەک دەگونجێنی لەگەڵ ئەکتەر زاری وازدەرە لە ئەکتەرەکە خۆیەتی مثلا کاتە ئیبراهیم حەچیم یارمەتی نادرێ لە درامایەکی وە یان لە درامایەکەی پێشووتر بەرجۆرێک دووبارە بوونەوە دەکەوێت تۆ غەدر لە ئەکتەرێک دەکەی کە توانایەکی زۆری هەیە جەنابیشت ئاماژەت بەو چەندیمەنەکرد کە لە کۆتایی درامایەکە ئەدای دەکا کاک ئیبراهیم حەچیم ئەکتەرێکی بەتوانایە ئەتوانێ زۆر دیمەنی جیاواز ئەدا بکە بەڵام پێویستی بەدەستگرتنە پێویست نی ئێمە ئیتیکال بکەینە سەر ئەو فۆرمەی کە ئیبراهیم حەچیم کاتی خۆی لە کەوەکانی قەرەچووغ و لە تاپۆ حەقیچیە پێی ناسراوە بۆ نمونە کاتی خۆی تەحسین شەعبان لە شانۆگەریەک لۆ تێم ناگەن ئیبراهیم حەچیمی لە دەورێکی زۆر تایبەت تەوزیف کرد ئەوەی ئەو شانۆگەریە دیتوێ دەبینی ئیبراهیم حەچیم چۆن جیاواز کۆمیدیش بوو چۆن جیاواز تەوزیف کرابوو لەو شانۆگەریە چۆن تاقی ئیبراهیم حەچیمی هەر لە کۆمیدیا بەڵام لە فەزایەکە
تەوزیف کردبوو. بۆیە حتا تەڵعەسامانیش لە کەوەکانی قەرەچۆخ یعنی ئیبراهیم حەچیم باش تەوزیف دەکا، بەڵام تۆ لە ئێستادا ینی حەز دەکەم ینی تعاملکردن لەگەڵ ئیبراهیم حەچیم تعاملکردن لەگەڵ ئەو کارکتەرە باوەی کە ئیبراهیم حەچیم پێشتر مەسەلەن ئەدای کردووە، یعنی دەرهێنەر ئیبراهیم حەچیم فڕەتە ناو فەزاوە بەجێ دێڵێ یارمەتی نادا، ناوێ ئیبراهیم حەچیم لەو کارکتەرە بەتاڵ کاتەوە کە لای بینەر بۆتە کارکتەرێکی ئاسایی و دووبارە. مەفروضە لەم جۆرە درامایانە ئەگە ئیبراهیم حەچیمیش بەکار دەبەی مەفروضە ئەو کارکتەری لێوەگری کە تۆ شتێکی نوێ لە ئیبراهیم حەچیم کەشف بکەی، تاقیەکی نوێ لە ئیبراهیم حەچیم بدۆزیەوە. تۆ لە مەشهدێکە ئامەد کرد، لەو مەشهدی ئەخیرە لەو مەشهدە تراژیدیا توانیت شتێکی نوێ لە ئیبراهیم حەچیم کەشف بکەی، بەس خێرە تۆ 29 حەڵقە دەوەستی تا لە مەشهدە، یعنی لە 28 حەڵقەی ترە تۆ لەکوێ بووی دەرهێنەر لەکوێ کە ئیبراهیم حەچیم لە فۆرمێککە بەم نیشاندەی بۆ ئەم فۆرمە دووبارە بە ئیبراهیم حەچیم دەرێوە کە من بێزار بکە. یعنی مەفروضە بەڕاستی ئەم جۆرە تەعاملکردن لەگەڵ ئەکتەر لەسەر کلێشەی پێشتری ئەکتەر زوڵمێکی گەورەیە لە ئەکتەر، غەدرێکی گەورەیە لە ئەکتەر، مەفروض ئەمە کۆتایی پێبێ، مەفروض ئەکتەرش خۆی وەعیەوەیە بێ کە ئیتر ئەمە قبول نەکە بە دوای دەوری جیاوازە بگەڕێت. یعنی با ئیبراهیم حەچیم دەوری کۆمیدی ئەدا نکاتن، ببینیمان لە تراژیدیا چەند کاریگەرە بۆ دەورێکی تراژیدی ئەدا ناکاتن مەسەڵەن. بۆیە بەڕاستی یعنی ئەبێ ئەکتەر ئەدای کارکتەر بکە، نابێ کارکتەر بە کلێشەی ئەکتەر دابڕێژرێ. ئەمە هەڵەیەکی گەورەیە بەڕاستی بۆ چەند ئەکتەرێکی کورد بە تایبەتی لە هەولێرە بەتایبەت بۆ ئیبراهیم حەچیم بۆ ئەیامەکرم ئەوە دەکرێت شەمۆ کە غەدر لەم دوو ئەکتەرە دەکرێت لەبەرەوەی ئەم دوو ئەکتەرە پێویستیانە بڕوبەری تازە تاقیکەنەوە، فەزای تازە تاقیکەنەوە، لەم فۆرمە دووبارەیە دەریان بێنین لەبەرەوەی متأکیدم توانای زیاتریان هەیە، هێزی گەورەتریان پێەیە، بەڵام بەداخەوە دەرهێنەرەکان دێن لەم فۆرمە ئامادەیە بەکاریان دێنن کە دڵنیان بە بەردەوامبوون لەم فۆرمە پاشماوەیەک ئیتر بینەر تووشی مەلەر دەبێ و تووشی کێشە دەبێ. ئەگەر باسی ئەدای مەسەلەن شانیا بکەم لەم کارکتەری ڤانیا لە کارکتەری شانیا ئەم کچە سلێمانیە خیتە ناو فەزایەکی هەولێری. کاکە گیان من لە مەقالێک شەباسم کرد پێشتریش، یعنی ئێمە کە هاتینە ئەکتەر یعنی مۆزیفەی ئەکتەر درۆکردنە، ئەکتەر ئەبێت درۆ بکە بۆی قەنەعات بە بینەر بکاتن. ئەکتینگ جوانترین درۆیە لە مێژووی بەشەریەت، جوانترین درۆیە کە ئەخرێتە ناو جوانترین فۆرمەوە و ئەکتەر خۆی بڕوای پێ دەکا و تەسویقی دەکا بۆ بینەر و بینەر بە شادومانیەوە بە دڵخۆشیەوە بڕوای پێ دەکا و چێژی دەبینێ. ئەبێ ئەم درۆیە بکەیت، ناکرێ ئەم درۆیە نەکەی. ئەگە ئەم درۆیە نەکەیت تۆ لە سەرتاوە تووشی کێشە دەبی. تۆ کچێک تێناوە یعنی جگە لە شێوە قسەکردنەکەی کە شێوەیەکی هەولێری نییە، باشە بە ئەکتەرێکی سلێمانی بۆ نەتوانێت بە شێوەی هەولێری قسە بکە. بەڕاستی کێشەیەکی گەورەیە ینی لە بینی هەولێری و سلێمانیە، ینی کچێکی هەولێری ناتوانێت بە شێوەزاری بە شێوەی سلێمانی قسە بکە. ئەی وەزیفەی ئەکتەر چییە ئەگە ئەکتەر نەتوانێت بە شێوەی سلێمانی قسە بکە؟ ئەی کچێک ئێستا لە هەولێر نەتوانێت بە شێوەی کچێکی کرمانجی قسە بکە، ئەی بۆچی ئەکتەرە؟ ئیتر ئەبێ بەڕاستی ئەمە بخەینە ئەم بەهانانە فڕە لێنە دواوە. بەڵام من ئەی چۆن کتێکی سلێمانی لە درامایەکی هەولێری بەشداری پێ دەکەم، با بەشداری پێ بکە، کتێکی سلێمانی بەشداری پێ بکە، کچێکی سەقزی بەشداری پێ بکە، کچێکی هەورامان بەشداری پێ بکە. بەڵام کاتێک کە ئەدای کچێکی هەولێری دەکا ئەبێ ئەداکردنی فۆنەتیکی قسەکردنی ئەکسنتی شێوەزاری کچێکی هەولێری بی، تەسەڕفی کچێکی هەولێری بی. من وەکو بینەرش هیچ ئامادەیمان تێران نییە تۆ یعنی لە ناو درۆیەکە درۆیەکی گەورەترمان لەگەڵ بکەیت کچێک بە لەهجەیەکی تەواو سلێمانی قسە بکە پێم بڵێ ئەمە کچێکی هەولێری و لە عایلەیەکی هەولێری گەورە بوو. ئەم کچە تاقەیەکی زۆر باشیە، ئەدایەکی زۆر باشیە، ئەکتەرێکی زۆر باشە، زۆر متمانەی هەیە. بەڵام بەداخەوە ئەم شێوەزارە بۆ دیوارێکی گەورە لە بینی منی بینەر و ئەوی ئەکتەر مەفروضە بەڕاستی ئەمە تێپەڕەندرێ. کارێکی زەحمەتیش نییە. من نەتوانم بە 3 ڕۆژ ئەم کچە فێر بکەم بە هەولێرێکی زۆر تەواو قسە بکە. کاکە من ڤیدیۆیەکم دانابوو بە ڕەحمەت بێ قادر مستەفا لە هەفتەیەکان لە درامای ژیان تەمسیلی کارکتەرێکی هەولێری دەکە بە هەولێرێکی زۆر جوان قسە دەکات. باشە قادر مستەفا لە هەفتەیەکان کە وەختە یعنی دنیا گوندێکی بچووک نەبوو، سوسیال میدیا هەمومانی وا تێکەڵ نەکردبوو، یعنی علاقەی پەیوەندی نێوان شارەکان مەحدود بوو. بۆ قادر مستەفا لە هەفتەیەکان نەتوانێت ئەدای
کارکتەرێکی سلێمانی بکە خۆی کەسێکی هەولێری بکە کە خۆی سلێمانی بوو شانیان ناتوانێت کە ئێستا بینی هەولێر و سلێمانی هەر بین نەماوە دنیا بۆتە گوندێکی بچووک جا بینی دوو شاری کوردستان مەفرۆزە هەتا من ئەوەش بۆ درامای کۆشیاناری ژانی کە ئاکتەر هات ئیتر ئەبێ هەموو ئەمە باگراوەندەکەی ڕۆژهەڵاتیە ڕۆژئاوایە ئەمە هەمووی داماڵێ کە ئەکتەرێکی لەیلا علوی کە لە فیلمێکی ئەعدامەی تەمسیلی کچێکی فەلەستینی دەکاتن یعنی ڕێک وەکو فەلەستینی قسە دەکاتن لە فیلمی تکە ڕێک وەکو سەعیدی قسە دەکات حەز ناکە ئەم کچە لە قاهیرە گەورە بووە ئەمەش وەزیفەی ئەکتەرە ئەگەر ئەکتەر ناتوانێت ئەمە بکە ئیتر نابێ ئەکتەری بکە هیچ بەهانەیەشکە تیا قبول نییە جوانترین مفاجای ئەم درامایش بوونی کچێکی وەکو دانیا قادرە بەڕاستی دەستخۆشی لە کاکارۆخ و لە ستافی ئەم درامایە دەکەم کە کۆمەڵک ئەکتەری جوانیان هێنا سەر بەردەم ئەم شاشەیە بە تایبەتی بۆ هەولێر گرنگە کە کچێکی وەکو دانیا قادر کە ئەدای کارکتەری ڕۆحیزای دەکێت بە سادەیەکی زۆر جوانەوە بە عەفەوێتێکەوە بە متمانەیەکی زۆر جوانەوە یعنی بەڕاستی ڕۆحی کچێکی هەولێری ئەدا دەکرد دەستخۆشی لێ دەکەم بەڕاستی ئەدایەکی زۆر جوان بوو لەو شوێنانێک کە نواندنەکەی سادە بوو لەو شوێنانێک کە بەر حاڵەتی سایکۆلۆژی قوڵ دەکەوێت زۆر قوڵ تەمسیلی دەکرێت یعنی من لە ڕوخساری و لە فرمێسکەکانی لە دەموچاویدا ئەو قۆڵیم دەریت کە لەگەڵ ئەم کچە دەرچووی وەکۆی کاکارۆخ باسیەکە دەرچووی هونەریش نییە ینی سوپرایزێکی جوانی ئەو درامایە بوو هیوادارم ئەخواتونە بەردەوام بێ و هیوادارم دەستی بگیرێت چکە بەڕاستی ڕۆژەی ئەکتەرێکی زۆر باشی داهاتووە و کاک سیروان ئەکتەرێکی باشە من پێویست ناکە لێرە باسی کەم ئەکید سابقەیەک و تاریخێکی زۆر باشی هەیە بەڵام گلەیم لێ هەیە کە ئەویش زۆر بە ئێختیزالی تەمسیلی دەکرد دەبوو لەم سیغەی ئێختیزالیە دەرچێ بەڕاستی ئەکتەر نواندن لە تەلەڤیزیۆن یعنی ئیلتیزام کاک عەبدوڕەزاق شەمسەدین ئەمە بەڕاستی یەکێکە لە پیاوە هەرە جوانەکانی هەولێر لە مێژوو هەرە جوانەکانی هەولێر ئەداکردنی کاک عەبدوڕەزاق شەمسەدین لەم درامایە یعنی بەڕاستی ئەدای پیاوێکی پیرەمێردی ئەگەر کارکتەرەکە وان نووسرا بێتەوە ساویلکەی زۆر سادە دەکرێت زۆر بە سادەی زۆر بە جوانی یعنی ئەکتەرێکە بەڕاستی ئەچێتە قوڵایی کارکتەرەوە تێکەڵ فەزای کارکتەر دەبێت تۆ کە تێکەڵ ڕۆحی کارکتەر دەبێت دەستخۆشی لێ دەکەم و سەوسەن سعدون یعنی جارێککە ینی ڕۆحی شاد بێ سەمیرەی بۆ مەزوندی کردەوە ژنێکی هەولێری ڕەسەن ژنێکی هەولێری کە ملتەزیمە بە ماڵەوە ملتەزیمە بە خێزانەوە ژنێکی هەولێری کە چۆن دەچێتە ناو فەزا یعنی بەڕاستی ئەدایەکی زۆر تایبەت و سەرنجڕاکێشیە بوو دەستخۆشی لێ دەکەم و زۆربەی ئەکتەرەکانی لەم فۆرمە تەمسیلیان کرد بەڕاستی جێگەی ینی ئەدایەکی زۆر کاغازی شینە لە کارکتەری فالچیەکە چەندە بەڕاستی من ئیتر لەو کارکتەری فالچیانە لە درامای کوردی بێزار بووم زۆر دووبارە دەبێتەوە بەڵام کاغازی لەم دەورەیە جیاواز لەکات لەو کارکتەرانێک کە تەمسیلی کرد بوو کارکتەرێکی زۆر باشی کرد ئەدایەکی زۆر باشی تەمسیل کرد و کاک بارزان سنجاوی لە کارکتەری موختارە هەرچەندە بەڕاستی مەکیاژ زۆر ینی هەست بە غیابی مکیاژ دەکرا لە کارکتەری بارزان پێویست بوو فۆرمی کاک بارزان دابڕژێتەوە ینی پێویستی بە فۆرمێکیکە بوو منیش لەگەڵەوە نەبووم بەڕاستی لە سەرتاوە ئەم کارکتەرە بە کۆمیدی بکرێ چکە کارکتەری موختار ئەو کارکتەرە قێزەوەنە دەبوو بەڕاستی وەکو کارکتەرێکی قێزەوەن کە بینەر نەفرەتی لێ بکە بمێنێتەوە نەک بارزان ڕۆح بە کارکتەرێکی ڕۆحسووکی پێ ببەخشێ من پێم خۆش نەبوو ڕەنگە منیش هەڵە بم بەڵام حەزم دەکرد وەکو کارکتەرێکی قێزەوەن بمێنێتەوە لە لۆکیشنەکەی تر هەروە خاتومازی چن هەرچەندە لە یەک لۆکیشنە دەرەکەوێ ئەدایەکی زۆر جوانی کرد ینی زۆر بە عەفەویەت تەمسیلی کرد دەستخۆشی لێ دەکەم من نازانم بگەر بیرم بچێ ناوی ئەکتەرەکانی تر کاک هەڵگورد ئەوەی کە تەمسیلی هەڵگوردی کرد ئەدای زۆر جوان و متەوازن بوو گەنجێکی جوانە پێرەی بەهرەیەکی باشیە بێ پێم وایە متەوازن بوو لەنێو لۆکیشنە و لەنێو فەزایە کاکدارە لە دەوری زابتەکە پێم وایە ینی
توانی حزورێکی ئەفسەرێکی بەعسمان نیشان بدا بەڵام هێشتا من نازانم من هێشتا هەستمەکرد یعنی ئەفسەری بەعس لەوە قێزەوەتر بوو کە کاکدارە نیشانیدا یعنی هەستم کرد ئەفسەرێکی بەعسی بێدەسەڵاتە ئەفسەرێکی بەعس نییە کە ئەتوانێ مەسەڵەن وەکو داگیرکارێک بێتە ناو لۆکیشنی ماڵەوە ئەمە لەو لۆکیشنە کاک محەممەد تاهیر لە مەشارێکا دەرەکەوێت دوو مەشادا پێم وایە هەمیش ئەدایەکی باشیە ئەکتەرێکی باشە کاک محەممەدێکشەکە لە ئەکتەرە باشەکانی هەولێر دەستخۆشی لێ دەکەم لە لۆکیشنەکەی تر ئەویش مفازای جوانی تایە کاک بژار و خاتولیزا دوو مفازای جوانی ئەو درامایە بوون دوو سپرایزی جوانی ئەو درامایە بوون هەرچەندە دیسان لیزا هەمان کێشەی شێوەزار و قسەکردنی هەیە بەڵام ئەکتەرێکە زۆر بە عەفەویەت تەمسیلی دەکرد و زۆر ینی تێکەڵبوونی بە فەزا و کۆنتاکتی لەگەڵ دەوروبەری زۆر باش بوو بژار زۆر باش بوو تەنها لە هەندێک شوێنە بەر مۆبالەغە و زیادە ڕۆی دەکەوێت هیوادارم ئەمانەی نەکرد بایە زۆر دەنجی بەرز دەکردەوە زیاتر ینی هەست دەکرد هێشتا هەر لە فەزای شانەوە هەرچەندە زاریوێ ئەم فەزای دەوروبەرت ئەم ئیحا دەراتێ من ویستم لە ئاخیرە بۆ ئەمە بگەڕێمەوە کە ئیحا چۆن مەسەڵەن کاریگەری خراپی بەسەر ئەدا ئەکتەرەوە کە تۆ فەزات بە شێوەی شانۆ بنیادنا ئەکتەر هەستی کرد لە نێو شانۆیە بە ناچاری بەر کۆمەڵێک جوولە و بیرکردنەوەی شانۆیی ئەکەوێ مەسەڵەن دەنگ بەرزەکاتەوە یان جوولەکانی لە شێوەی جوولەی نیو بازنەوی ئەبێ و حرەکانی هەمووی حرەکەی شانۆیی ئەبێ و دەنگ بەرزکردنەوە و مەلامحی جوولە و دەست جوولاندنی زۆربێ ئەبێتە شانۆیی حسابی زیاتر کەمتر حساب بۆ کامیراکە تقریبا ئەم شش زۆر بەسەر ئەکتەرەکانەوە دیار بوو یعنی گرانایی فەزا بوو بەسەر ئەکتەرەکانەوە لە کاتی نواندنا سوام حەسەن لەم درامە یەکێک لە باشترین کارکتەرەکانی ئەدا کرد بۆ من ئەدای سوامخان لەم درامە زۆر جێگای سەرنج بوو بەڕاستی ژنێکی بێموبالاتی با بڵێن کە هیچ بەهایەک بۆ خێزان و بۆ مێرد و بۆ شتێک دانانێ سوام حەسەن زۆر بەجوانی ئەم ژنێ هەرچەندە تۆزێک مۆبالەغەشی تایە لە تەعاملکردنی لەگەڵ مەسائلی تیکتۆک و سناپ و نازانم چی هەندێک زیادە ڕۆی تایە بەڵام لە ئەخیرە سوام توانی قەنەعەتمان پێ بکە کە کارکتەرێکی تایبەت پێشکەش بکە کاک زایر یەکێکە لە ئەکتەر هەرە دیارەکانی هەولێر ئەتوانم ئەزانم کە پیاوێکە چۆن بە عەفەویەت تەمسیلەکە چۆن ینی کۆنتاکتی زۆر باشی لەگەڵ دەوروبەری هەیە چۆن کاریگەری بەسەر دەوروبەری هەیە بەڵام بەداخەوە بنیادی خراپی ئەم کارکتەرە یعنی من لە نووسینەکەشە باسم کردووە ینی ئەدای کاک زایر خاتە ژێر پرسیارەوە ئەگەر ئەم کارکتەرە لە سەرەتاوە کارکتەرێکی ئەمەنە سلبیە ئەبوو هەندێک مەلامح شت لە کارکتەری کاک زایرە هەبێ کە نیشان بدا کە ئەم کارکتەرە ینی تەمسیل لەناو تەمسیلەکە ئەگەر ئەم کارکتەرە بەم شکلە چونکە لە سەرەتاوە لە حەڵقانی سەرەتاوە تا ناوەڕاستشە کارکتەرێکی زۆر ئیجابیە زۆر مرۆڤ دۆستە زۆر ینی خێزانەکەی خۆش دەوێ ینی هیچ شتێکمان نیشان نادەکەم کارکتەرێکی مزەیەفە و منداڵ دزە و نازانم چی وچی ئەمەش ئیرتیباکە لە بنیادی کارکتەر ڕەنگە خەتایەکە لە خودی کاک زایر نییە لە بنیادی کێشەکە لە بنیادی کارکتەرە ئەیام ئەکرم ئەکتەرێکی کۆمیدی زۆر باشە بەڵام پێویستی بەوەی کەسێک دەستی بگرێت لەم کلێشەیە دەربازیکە پێویستی بە کلێشەیەکەیە ئەیام ئەو کلێشەیە کاتی خۆی مەسەرەن جوان بەمەڕنی لە فیلمی لەزگە و لە فیلمی کۆپیجیان لەبەر ئەیامی کرد بەداخەوە ینی پێویستە کەسێک لەم ڕووبەرە دەربازیکە هەرچەندە بەڕای من ینی هەوڵێکە بوو هەوڵدانێکە بوو کە یا هەندێشتی تایبەت بکە جیاواز بوونێک بەدی دەکرا بەڵام لە ڕووبەرێکی زۆر کەما بوو خۆزگەم دەخواست کاک ئەیام هەنگاوێکی گەورەتر بنێت دەرهێنەر دەستی بگرێ یعنی ئەیام ئەکتەرێکە تاقەی زۆرە ئیمکانەتی زۆرە بنەزانم ئەکتەرێکی باشە بەڵام بەداخەوە پێویستی بە کەسێکە لەم ڕووبەرە لەم کلێشە بەندیە دەربازی بکە و فۆرمێکیکە تاقیکاتەوە وەکو چۆن کاک ماهر لەم ئاخیرە بە حکمی و ئەکتەرێکی کۆمیدیە بەڵام سەریکە لە فیلمی سفرنۆیە لە فیلمی شانە لە کۆمەڵێک فیلم و درامایە ئێستا فۆرمیتیکە تاقی دەکاتەوە ئێستا ئێمە یعنی ماهیرێکیکە ئەناسین ماهیرێکی جیاواز لەو ماهیرێکە پێشتر ئەمان ناسی من هیوادارم مەکتەرانش ئەمە تاقیکەنەوە هەوڵدەن فۆرمیتکەش تاقی دێن لەنە ئەم فۆرمەیە نەمێننەوە هەمیشە ڕێگەن دەدەن دەرهێنەر لەنە ئەم کلێشە بەندیە بیان هێڵێتەوە
کارکتەری ئەمەش ینی خات و شیرین سابر طبعا شیرین جێچێکە لە ئەکتەرە باشەکانی هەولێر یەکەم جاریشە شیرین لەم فۆرمە کۆمیدیە جوانەیە ببینم بەڕاستی ینی تەمسیلی جوان بوو ینی شتێکی کۆمیدی زۆر جیانی تیا بوو بەڵام بەداخەوە ینی کێشە ئێوە بۆ ئەم دیالۆگەکانی شتەکانی هەمووی دووبارە بوو خۆزگە شتی تازیان بۆ داڕشتە بۆی بتوانێت زیاتر پەرە بەم کارکتەرە بدا ئەوەندە شتەکانی دووبارە نەبووە بەڵام بە هەر حاڵ شیرین توانی فۆرمێکی جیاواز پێشکەش بکە مای دەستخۆشیە کاک سەرکەوت من لەسەر ئەکتەرەکان کاک کاروان خۆشناویش باسەکەم کە ڕۆڵی ئەفسەرەکەی بینی و ئەو کوڕەش کە دەوری لاوێنیە بینی زۆر بە عەفەوێت تەمسیلەکەت کاروانیش کە کاتی خۆشی لە سەردەمی کە قوتابی بووم بێکەوە لای من تەمسیلی کردووە کاروان خۆشناو کە دەوری ئەفسەرەکەی دەبینی خۆشی ئەفسەرە تر زۆر بە جوانی ئەدای کارکتەری ئەفسەرەکەی کرد هەرتەنە ئەمە شتێکی نوێ بوو کە ئەفسەر بێتە ناو لۆکێشن و لەوێ ئیفادە وەرگێ بەڵام وەکو ئەدای کاروانی جوان بوو وە تەمسیل ینی لە خودی ئەکتەرەکان نییە لە خودی بنیادی کارکتەرە لە خودی حزوری فەزایە بەسەر کارکتەر و جولەی کامیرە ئەمانە کوزیاتر کێشیان بۆ ئەکتەر دروستکردووە نەک لە خودی ئەکتەرەکان بە شێوەیەکی گشتی لەم درامایە حزوری ئەکتەر حزورێکی باشە یەک خاڵمایە لە ئاخیر دەگەڕێمە سەری بەڵام ئەگەر جەنابەت کۆمنتت نەبێ لە ئاخیری باسی دابڕانی ئەو لۆکێشنە دەکەم لەگەڵ فەزای دەرەوە بە تایبەتی لۆکێشنەکەی قەڵات بەڵام دوای هەندێک کۆمنت و هەندێک تێبینەکانی جەنابەت دێمەوە سەری بەڵێ کا حەمەد سوارجان من بەگشتی ئەگەر بمێ باسی نواندن کەم تۆ باسێ کرد یعنی ئەو دەستخۆشیە تاکتاکیانە زۆرم پێخۆش بوو بەڵام هەنێ بۆچوونی کە هەیە ئەوەی کە من بینیم لەم ئیشەیە کارۆخ بە وردی ئیشی لەسەر ئەکتەرەکان کردووە بەڵام لە هەنێ جێ ئاگای لێ نەبووە لە دەستی چووە ئەجینا بۆ نمونە من لای خۆم ئەم دیمەنەم زۆر پێ جوان بوو ئەم دیمەنەی ئێسای خەمە سەر شاشەکە با بزانم بیبینین بەڵێ ئەم دیمەنەم زۆر لا جوان بۆمەی هەردوو خانمەکە کە پێکەوە تەمسیلەکان ڕۆحەیزا و شانیە و ئەوەی تریشیان و لە کۆمەڵێ جێی تریشیانە نواندنێکی زۆر جوان مەبینی ئەم بینی کارۆخ ئیشی لەسەر ئەو تەمسیلە مۆزوعیانی ئەوانیش کردووە دەستی بۆ بردوون بەڵام لە هەنێ جێیە کێشەیەکی گەورەمان هەبوو ئرتجالی ئاگادار نەبین دەرهێنەر ئاگادار نەبێت لە ئیشەکە ئەدات بۆ نمونە ئێمە کارکتەری ڕۆحەیزامان بینی بە مستەقڕی بوو سابت بوو یعنی ڕۆحەیزا شخصیەتێکی جوان ئەوە تەمسیلەکە و خانمە تەمسیلێکی جوانی کرد بەڵام وەکو نووسینەکەش سێرمان کرد شخصیەتەکە یاریتیان نەکرا تووشی تەناقوزات نەبوو و کارکتەری ئەوەی کە عەبدوڕەزاق دەورێ بینی پیرەمێردەکە ئەویش ئرتجالیتیان نەبوو بەڵام ئەتبینی ئیشێکی تێر بوو کەسەکە نواندنێکی تێری کردبوو ئەوە ئەم دوانە هەردووچێومان پێڵێ ئەڵێ دەقەکە ئەگەر ئرتجالیتیان نەبووایە ئەگەری زۆرتیا بوو زۆشتی باشی تیا وایە ئەمە لەوەیە بینیمەوە لە لای کاکزایری شەمانشت ئرتجالیم لە هەنێجێ لە زۆربەیە کەم بینیەوە بۆیە نواندنی کاکزایریشم زۆر پێ جوان بوو چونکە ئەو ئرتجالیە گەلێ جار کێشە دروست دەکات کاک سیروان کە با بڵێن سیروان برا گەورەکە ئەمە یەک هەڵبژاردننی ئەو کارکتەرە ئەو ئەکتەرە بۆ کارکتەرە من پێم هەڵە بوو چونکە ئەو ئەکتەرە هاوتەمەنی باوکی بوو بەجێک تۆزێک قژی ڕەش کرابوو بە گەنج کرابەوە بەڵام هەر دیار بوو یعنی ئێمە ئەکتەری تر هەیە با ئەوان نەبووایە بۆ وا بوو دوایەوە ئەو ئرتجالیانە زۆر خۆی بە هەولێریکردن لە شخصیەتەکەشیدا بوو چونکە ئەو گوێی لە ڕادیۆ گرت
کە گوێ لە ڕادیۆ بگرێ و ئاگای لە ئەخبار بێ و بەردەوام لە ئەخبار باشە کوانێ ئەو زانیاریانەی کە هەیە بوو بۆ لە ئەرتجالیەکەی ئەوانە ڕەنگی نەدایەوە بۆ لە ئەرتجالیەکە خۆی ئەوانەی دروست نەکرد ئەگەر نووسەر نەیکرد بێ بنیاتی شخصیەتەکەی نەکرد بێ کارکتەرەکەی بۆ نەکرد بێ ئەگەر کارکتەرەکە بۆی کرد بێ نووسەر بۆی کرد بێ کارکتەرەکەی بۆ ڕێک و پێچێدا نابێ بەڵام ئەرتجالیەکەی ئەو لێیدا کارکتەرەکەی شکانەوە کارکتەرەکەی لەوێ تێکدا ئەمە کاریگەری ئرتجالیە گەلێ جار ئەبێ دەرهێنەر وریابێ ئەکتەریش وریابێ و کاکە برایم حەکیم من وەکو وتم کاک سەرکرد بۆم فۆتۆ لا نابێت ئەوە لایە بم وەڵا ئەوە لایە بم میتر پێویستمان پێ نییە بیرت چوو من چونکە ویستم هین بێ کاکە برایم حەکیم وەکو وتم نواندنی جوانی هەبوو توانایەکی باشی هەیە ئەشکرێ کارۆخ ئیشی جوانتری لەسەر بکردایە یعنی لەوەیە کاکە برایم حەکیم من نازانم تا چەندی خوێنووە چۆنە ئەشکرێ کاکە برایم حەکیم خۆشی هەوڵدا کارکتەرەکان دیمەنەکانیان جیا کاتەوە یعنی حاڵەتەکانی شخصیەتەکە ئەمانە زۆر زەرورن بەڵام سێرمان کرد ارتجالی لێیدا و هەنێ جاریش دەرهێنەر ئاگای لە هەنێ شتی نەبوو وەکو باسشت کرد مەسلەی تەلەفۆنەکە زۆر عزیەتیدا لە هەنێ لەو دیمەنانەی تریشکایی ویست کۆمیدی بکە و کاکە یا میشکایی ویست ئیشی کۆمیدی بکە بە کۆمیدی گەلێ جار کۆمیدی کە زۆرت لێ کرد لە کارکتەرەکە ئەدا بێتامە بێت خەڵک لی بێزارە بێ ئەبێ زۆر بە حەزەر بینەوە ئەوە دەرهێنەر چاوی ئەوان بوو ئەوایە ئاگای لەو شتانە بێت مەسلەی ئەو خانمانەی کە هێنا بووی خەڵکی سلێمانی کاک من لە دوا شەو کە کارۆخ ئێخراجی کرد من پێم جوان بوو هەموو ئەو کارکاسانەی هێنا بوو وتم بۆی ئەم زمانانە ئەم زارەکانی کوردی نزیک کرێنەوە لێک پێم جوان بوو بەڵام ئایا لە ئیشێکی کەشە هەر جوانە نەخێر من بۆ نمونە با پێتان بڵێن من لەم شارەیە وەکو ئەکتەرێکی کورد خۆم کوردم بەس وەکو بۆ کارکتەرێکی کورد عەرەب تورک فارس پاکستانی ڕۆڵمەدەنێک کە بە ئەنگلیزیێکی سەقەت قساکە یعنی ڕۆڵێکم نادەنێ وەکو ئەمریکیەک چونکە ئەنگلیزیەکەم وەکو ئەمریکیەک نییە ناشتوانم بیکەم ناشتوانم وەکو ئەمریکیەک نۆتەقەکەم کردومە یەک دوو شتێکم کردووە بەڵام کە بگاتە هەنێ ڕۆڵ مەسەلەن لەوەیە کاریگەری لەسەر ڕۆڵەکە ئابێت ئەم لا حەزەیە بێ زۆر ئاگاداربین کاتێک کاڵێن لێرە لە ئێمە لە ئەمریکای بەڵام کاتێک کە ئەکتەرێکیان نەوێ ئاکسنت با بڵێن بە زارەکی ئۆسترالی قسە بکە یا بەریتانی قسە بکە بە دوای وەکتەرە ئەگەڕێن لە ئۆدیشنە لە چاو پێکەوتنی یەکەمە بزانە مەکتەرە ئەتوانی وەکو ئەوان ئەدا بکات ئەگەر نەیکرد نایدەنێ یعنی باوا بێت بۆچی ئێمە بین کچێکی سلێمانیێنی دەیکەی بە هەولێری ئیتر ئەگەر نەیتوانی ئەو کچە ئاخر لە شخصیەتەکەی خۆیدا با خۆشی نەیکردایە ئەمەشەکەکە بێت گەلەوەی دەرهێنەرش دەکاتی چاو پێکەوتنە ئەیتوانی بڵێ نامەوەی با دەوریشی جوان بێ با نواندنشی جوان بێ من نواندنم جوانە کاک حەمەسوارجانەمە هەر شتێکتان بۆ گێڕمەوە بۆ ئۆدیشنێک بۆ مقابلەیەک بان کرام ڕۆشتم شانۆیەک بوو لە برادوۆی لە نیویۆرک نمایشەکرا بەڕێسا نەزانی شانۆی برادوۆی چییە مێزێکی هەیە تەمەنام بوو خەونم و بگەمە ئەوێ یەک گرفتێکی بەسیط هەبوو لە بینی من و ئەکتەرێکە هەردووکمان دەوری ڕووسیمانە بینین نواندنی منیان پێ جوان بوو ئەداکەی منیش وەکو کەسێکی ڕووسیش پێیان جوان بوو لەوەیە وەکو ڕووسیە نەبوو بێتم بە ئەوەکتەر نەبوو بەڵام لەبەر ئەوەی پیانۆژەن بوو ئەو من تۆزێک کەزانم لە پیانۆ وەکو ئەو نەبووم ڕۆڵەکەیان نەدا بە من ڕۆڵەکە بەو درا یعنی ئەبێ ئاگامان لەوە بێتەوانەش هەیە ئیتر من هەموو کارکتەرەکانی ترم پێ جوان بوو نووسین کاتێک کە سیناریۆ ئەنووسرێ چی بۆ شانۆ چی بۆ دراما ئەبێ ئەکتەر توانای ئەکتەر بتەقێنێتەوە توانای نواندنی ئەبێ دایالۆگەکان وابێت حساب کە لێرەیە ئەبێ ئەکتەرێکی باشی وامان هەبێ بانووسەر لە خەیاڵی خۆیان با بڵێن کاک ئیبراهیم حەکیمی داناوە کاک ئیبراهیم حەکیم داناوە کاک ئیبراهیم حەکیم چی حاڵەتێکی هەیە ئەبێ ئاگای لەو نووسینە بێ بۆی
نواندنی کاک ئیبراهیم حەکیمیش بتەقێتەوە، یعنی وا بێ خەڵک بڵێ کورە چی نواندنێکی کرد. نووسین ئەو ڕۆڵەدات، نووسین ئەوەی ئەبێ هەبێ. گەلێ جار لە حیوارەکانە سێرمە کرد کاک ئیبراهیم حەکیم ئەوێ بیکە، بەڵام نووسینەکەن ڕێگە بە کارەکتەرەکە نادات، بەستوێتەوە. ئەمەش هەبوو، یعنی ئەم حاڵەتانە کاک حەمەسوارجان تۆوانت زۆر وتە و بابەتانە، من نامەوێت دووبارەیان کەمەوە، چونکە من دەستخۆشی لە هەرەمیانەکەم بۆ نواندن، دەستخۆشی لە کارۆخشەکەم لە زۆر جیا تەرچیزی زۆر جوان خست بۆ سەر نواندن. ئەمەیە بچینە لای پرسیارەکان، ڕوخسەتەیە؟ لێرە کاک ئەیوب جەوهەر شتێکی نووسیوەڵێ بەداخەوە کاک سەرکەوت باسی بێهەڵوەستی خەڵکی هەولێر ئەکات لە کاتێکە خەڵکی هەولێر بەهانای خەڵکی هەڵەبجە و ئەنفالانی کەرکووک و بارزانیەکان هات و خۆزگە باسی لایەنی هونەری زیاتر کرا. کاک ئەیوب جان، من باسی بێهەڵوەستی خەڵکی هەولێرم نەکردووە، بەس من داوام کردووە بۆیە مامڵەم لە دراماکەیە ئەبواە ئەوانە هەبوایە. من باسی بێهەڵوەستی خەڵکی هەولێرم نەکردووە، ئەگەر مەبەستت من بێ داوای لێبردنەکەم، من لەوێ باسی ئەوم نەکردووە. لێرە ئەم کاک هۆشنگ خۆشناوەڵێ لە سەدانەوەتنۆت کاری هوەری هەمومان لە پاشانەڵین وەهابە باشتر دەبوو، دەبا وەهابە ئەو شتە کۆتایی نایە. بەس کاک هۆشنگجان، ئێمە بناغی ڕەخنە لەسەر ئەوەیە ئەبێ ڕۆخۆشکرد بین، یعنی ئەبواە چی نووسەر و چی دەرهێنەر گوێیان لە کەسانی تریش بگرتایە لە کاتی ئیشەکەیە بۆی شتەکان باشتر بکرێت. نووسەر کاتێک کە سیناریۆیەکە نووسێ باشترە پێشانی چەند کەسێکی بدات، هەرچەنێ لە وڵاتی ئێمەیان لەوێ لە کوردستان بەداخەوە مافی چاپارێزی نییە، نووسەر لە ترسی دزینی دایالۆجی کارکتەری دەقەکەی ناوێرێ بیکات، بەڵام لەم وڵاتە وایە ئەوەیان هەیە. کاک هۆشنگجان، بابزانم چیکە ئاگامان لێبێت. هەنێ لە برادران چونکە نووسینەکان زۆرن، ئەمەیە بچمە سەر ئەو کەسانی کە شتیانمان نەخوێنەوەتەوە، ئەوانەی کە دووبارە شتیان نووسیوەتەوە داوای لێبوردنەکەم. کەمال ڕێناز بێدەڵێت کارۆخ گەر لەبەر کاری سپۆنسەری کاری حزبی لەسەر بێت بەرامبەر حەمەسوار عەزیزیش ڕەخنەکانی زۆربەی لە گۆشەنیگای تەسکی حزبایەتی ئەکرێ. برای بەڕێزم کاک حەمەسوار جانەمە من وەڵامە دەمەوە، ڕێگەت پێناوە چی بوو وەڵام تێنەگەیشتم کاگە توخوا بخوێنم وەزارەشکە تێنەگەیشتم. گەر کاکارۆخ لەبەر کاری سپۆنسەری کاری حزبی لەسەر بێت بەرامبەر حەمەسوار عەزیزیش ڕەخنەکانی زۆربەی لە گۆشەنیگای تەسکی حزبایەتی ئەکرێت. من ئەمە وەڵامە دەمەوە کا حەمەسوار جان. بەڵێ کاک کەمالجان، ئەگەر توانیت بە وردی سەیری لایڤەکەکە، ئێمە باسی کاکارۆخمان نەکردووە لەبەر تەسکی و لەبەر سپۆنسەر و لەبەر مەسەلەی حزبایەتی، باسی ئەومان نەکردو، بەڵکو دەستخۆشیشمان لێ کردو با یەخەی حزبەکان بگرێ و لێیاندا چڕێ و شتی جوان بکات. ئەمە یەک. وە کاک حەمەسواریش باسی ئەوەی نەکردووە لەبەر مەسەلەی تەسکی حزبایەتی، بیرکردنەوەی حزبایەتی، ئەومان نەوتووە. باسی ئەوەمان کردووە با هەوڵ دەین بە هێماکاری شتی جوان بکرێت. وەکە حەمەسوار ڕەخنەشی گرتووە لە حزبەکانیش. بۆ زانیاریت کاک کەمالجان، ئیتر نازانم وەڵامەکەمە بەدڵ بوو کا حەمەسوار. وەڵام من حەزەکەم بزانم مەسەن لە کوێ مەسەلەن من بە گۆشەنیگای حزبایەتی قسەمان کردووە مەسەلەن. منیشەوە نیە پێم وت ئەگەر دیم مەسەلەن شتێکمان بۆ بنووسی بڵێ لێرە واتان وت مەسەلەن گەورە دەبم. منیش گەورە بم، پێمان خۆش، ئێمەش هەوڵە دەین سوود ببینین. فیلمی کوردی ئەڵێ دەستان خۆش بێت بەڕێزان لەم لایڤەدا گەرتوانیتان لە کۆتاییە لە دە نمرەی خۆتان بدەن بە کۆشتی هەنار و هەژدیوار و باران گرنگە. من کا حەمەسوار جان ناتوانم بە هیچیان نمرە بدەم، نازانم ڕای تۆ چییە لەسەرەوە. ئەوە من لای من ڕەخنە ئەستەن هەر تەقیم نییە، من ڕەخنەوەکو تەقیم نابینم، چونکە من بەل لە تەمەنما لە ڕەخنای وەکو تەقیم تەعاملم لەگەڵ ڕەخنە نەکردووە. ڕەخنە لای من تێکستێکی تازەیە، من لێرە دانیشتم تەقیمی ئەم ئیشە کۆم بڵێم باشە یان خراپە یان وایان وایە. من باسی
دەست بە ناو ئیشەکە باسی ئیشەکە دەکەم ئیتر لە ئەخیرە بینەر خۆی بە گوێرەی سەقافەتی خۆی باگراوەندی خۆی چکە ڕەنگە ئەم نمرەی لای من دەبێ لای کاکسەرکەوت حوتە لای کەسێکیکە نوۆیە لای کەسێکیکە چوارە نمرەدان ئەمە بیرکاری نییە یەک کۆیەک بکاتە دوو یان چوار کۆچای بکاتاشت هەر کەسێک بە گوێرەی باگراوەند و حەز و دنیابین و معریفەی خۆی نمرەدا لە هونەرە هیچ نمرەیەک جێ اعتیبار نییە نا هەر ئێمە لە کاتی نواندنی شاگەرێکێک نواندنێک لە نواندنە لە 100 بێنە بێت لە لۆرانسی لێ ئۆلیڤێ بەرزتر بێت نییە لە نواندن و لە کاری فیلم سازیان نمرە نییە من داوای لێبوردنەکەم لەو مەسەلەیە کاک یاسین ئیبراهیم ئەڵێ دەستان خۆش بێ برادەرانی و دارم ڕخنەکاتان بێتە مای کاری جوانتر کاک یاسین وڵا کاک یاسین دەوری پۆلیسەکەی دەبینی سڵاو و ڕێز خۆشەویستیم بۆ کاک یاسینەیە وڵای من داوای لێبوردن دەکەم چکە کارکتەرەکانی زۆر بوو بیرم چوو من حەزم کرد لەم درامایە ئاماژە بە هەموو کارکتەرەکان بدەم دەستی خۆش بێ بەخوا نەک لەوەی لایڤەکەیە بەس کاک یاسین هیچ لەوە ئەکتەرە مولتەزیمانەیە کە بەڕاستی کە دەورێکە بینێ حەوڵەدا ینی مافی کارکتەرەکە بدا لەم دەورەش بەڕاستی وەکو پۆلیسێک زۆر جوان پۆلیسێکی سادە پۆلیسێکی یاسایی لەسەر قەڵات بە دیار ئاگرەکەەوە زۆر جوان زۆر بە عەفەوێت تەمسیلەکە دەستخۆشی لێ دەکەم بەڵێ منش دەستخۆشی لێ یەکەم بەڵێ بۆ هینەکەشی بۆ چوونەکەشی هەر لەگەڵ یاین هاوڕایم ئێمە ڕخنەکانمان بۆ بنیاتنانە بۆ ئازاردانی کەس نییە و ئەگەر ئاگاداریش بوو بن ئێمە ئازاری کەسمان نەداوە کاک خالید محەممەد دەستخۆشیە کات ئێمە سوپاسیەکەین کاک ڕۆژگار قەهار ئەڵێ لە درامای هەژدیوار هیچ باسی شۆڕشی پێشمەرگەی نەکرد بۆچی ئەوە ئێمەش باسمان کرد کاک ڕۆژگارجان دەستخۆش با بزانین کاک بیلال سەلام ئەڵێ دەستان خۆش بە دڵنیایی ئێمەش بیلال شاکر ئەو بیلال شاکر بەڵێ ئەو بیلال سەلامی شەیە جارجار دێت بۆیە لەسەر وەرەبگرت ئێمە ئەتوانین بەرهەمی شایستەمان هەبێت بەڵام پێویستە بۆ بیناکردنی پیشەسازی دراما و فیلم چەندین کۆڕ و سیمینار بە بەشداری کەسانی شارەزا و پسپۆری هەموو بەشەکانی بەرهەم هێنانی فیلم و دراما بکرێت بۆەوەی هەموو جار و بۆ هەموو دراماکان هەر لە بازنەی کێشە سەرەتایەکان نەخولینەوە کاک بیلالجان وا بزانم ئێمە ئەمانەوێ ئەم هەنگاوە بنین ئیتر ئەگەر ئێمە پسپۆر بین بە پسپۆرمان بزانی پسپۆریش نەبین هەوڵە دەین یعنی شتێک بڵین باش بێت وەڵام من کۆمنتێکم هەیە کاک بیلالجان بەڕاستی کێشە ئێمە من لەگەڵ تێبینەکەی جەنابتم ڕاستە ئێمە تا ئێستا لە کێشەی بابەتی لە کێشەی سیناریۆن کێشە سەرەتایەکانی ڕاست دەکەی بەڵام لەبەر خودی درامای کوردی بەداخەوە تا ئێستا لەم ڕەبعەیە لەم ڕەبعە دەرنەچوو ینی یان هەنێ زار کە دەرەجی دەگەڕێنەوە سەر هەمان مربع خۆزگە درامای کوردی ئێستا ئێمە باسی کوالیتیمان کردبە خۆزگە ئێستا باسی مەسەلە تەکنیشیەکانمان کردبە باسی مۆنتاژمان مەسەلەن ئێستا باسی مۆنتاژمان هەر نەکرد کە لە حەڵقە یەکەم و دووەما کۆمەڵی خەلەلی مۆنتاژی تیا ئەم درامایە خۆزگە باسی دەرهێنانمان کردبە کە ئێستا فریان نەکەوتم باسکەم ینی کۆمەڵێش دەرهێنانێ بەڵام لەبەرەوەی خەلەلەکانی سیناریۆ بنیادی کارکتەر دیالۆگ دیمەنسازی ئەمەنە گەورە ئیتر يعني ڕۆشنایی گەورە چێتە سەر ئەم ڕەبعە بووتە کێشەی گەورە خۆزگە بتوانین ئەم ڕەبعە تێپەڕێنین بۆ ئەوەی بچینە ڕەبعەکانی تر ئێمەش لە دووبارەکردنەوەی ئەم ڕەبعە بەڕاستی بێزار بووین بەڵام چی بکەین درامەکانی کوردی ئەمەنە لاوازن لەم ڕەبعەیە جارە چکە ئێمە هەر دەگەڕێنەوە سەر هەمان ڕەبع بەهاری ئەوین زاداڵێ دەستخۆشیم بۆ بەرنامە تایبەتەکەتان یەکەم جارە لەو نزیکیەوە گوێبیستی ئێوەی بەڕێز بم کە باس لە درامایەکە کرێت زۆر زۆر سپاس دەکەین و برادەرانی ترش دەستخۆشیەکەن ئێمە زۆر زۆر سپاسی هەموو دەستخۆشیەکانتانەکەین ئەڵێ بە هیچ جۆرێک کاکتەنیا کەریمەڵێ بە هیچ جۆرێک ڕخنە پێوەەر نییە بۆ تەقیم نییە بۆ هەڵسەنگاندنی بابەت ئازیزان ئەوە گەشتینە 2 سەعات و 44 دقە تاکو ئێستاکە لە 40 کەس زیاتر لەگەڵمانە هاوبەشن ئەمە بەس لە فلیم سازان لە پەیجەکە ئیتر لەو بەشانەی تر کە شێرمان کردووە نازانم چەنیکە خودجی خۆشحاڵیە بە هەمومان هاوکار بووین ئیتر نازانم کا حەمەسوارجانەگەر شتێک تێ بۆی کۆتایی بێنین چونکە زۆر چەمچی تر هەبوو
نەمانتوانی باسی بکەین. من لە درامای والله زۆر چەمکە بوو نەمانتوانی باسی بکەین لەبەر کاتەکە و بۆی زۆر نەخایەنێ و والله ڕاستە. بەڵێ من یەکش دەبێ باسیکەم خۆمە باسی دەرهێنانمان نەکرد باسی جوولەی کامیرە و باسی کۆمەڵێک شتێکی چیمان نەکرد بەڵام وتم کێشەکە لە مربعی یەکەمە بوو ئەمەش بە هیچ شێوێک بەڕاستی پێشنیارمان نەکردووە کە ئەمە بکەن و ئەمە نەکەن بەڵام کە ئەڵێن ئەمە بەم شکلە نەبووایە ئیتر بۆیە کە چکە خاستن ئەم درامە نیازێکە بەشی دومی بکرێ. من یەک شتەڵێم کاک گرنگە لای من ئەمە باسکەم وەکو خاڵێک یعنی کاتێککە تۆ لە لۆکیشنێک دروستەکەی نابێت لە دەرەوەی زەمن بێ مەسەرەن تۆ سەیری ئەم لۆکیشنی ساڵی 1970 لەبەرەوە لۆکیشنەکە ئەمەنە شانۆی دروستکراوە هەمیشە هەست دەکرد کە ئەکتەرەکان دێنە دوورێ و دێنە ژوورێ و دەستنە دەرەوە یعنی هەستەکرد ئەم لۆکیشنە لە نێو ساڵی 1970 نیە هەستەکرد لۆ لۆکیشنێکی فەیکە یعنی هەستەکرد حەدەسەکانی لە ناو ساڵی 1970 نیە بە حکمی ئەوەی لە ناو لۆکیشنەکە مەسەرەن جوێن بە موختار دەدرا جوێن بە سەدام حوسێن دەدرا نازم چی کۆمەڵێک شعارات شت دەوترا یعنی ئەمە وای دەکرد ئەم لۆکیشنە ئەم فەزای ناو ماڵە یعنی دوور بێ لەو فەزای کە ساڵی 83 هەبووە یعنی ئەمە وا دەکات ینی کلێن دروست بێت دیوار دروست بێت تو هەنێ زار بۆ ئەوەی دراما ژانرێکی واقعیە ژانرێکی واقعیە بۆی بینەرێکی واقعی بڕا بۆ بکە کە تۆ ئەم ماڵەت لە ناو ساڵی 1983 دروست کردووە ئەبێ نزیکی کەی تۆ لەم فەزای 1983 تەواو تەبایکێ لەگەڵ 1983 نابێت لە ناو ماڵێکە لە ساڵی 1983 خەڵک لە ژوور و هاوار بکە فاکی و سەدام حوسێن فاکی و سەدام حوسێن یعنی ئەمە وارەکە بە من دەڵێ کە ئەم ماڵێکی دروستکراوە فەیکە شانۆیە علاقەی بە فەزایەکە 83 نییە یعنی هەنێ شتەیە نەفسیە سایکۆلۆژیە کلتوریە تۆ ئەبێ دەرهێنەر زۆر زیرەکانە تەعامل لەگەڵ بکە هەندێک بۆ تەسویقی هەندێک شیعارات هەندێک شت نابێ یعنی بنیادی ئیقناعی کارەکە لەدەست بدەیت بۆیە کێشەی گەورە لەم لۆکیشنی 83 بوو کە لۆکیشنەکە ئەوە بوو کە پەیوەندی بە فەزای زەمن و کاتەکە نەبوو شتێکی کاک من باسم نەکرد یعنی ئەم کچەیە کاتێ دەچێت ئەچێتە ناو خانوویەک لەم خانووە ئەچێتە ڕابردوو و لە هەمان خانوو ئەگەڕێتەوە سەردەمی خۆی بەڵام لە درامایەکەیە لە ناوەڕاستی درامایەکەیە ئەم ماڵە خانووەکە ئەگوازنەوە ئەسنە ماڵێکیکە ماوین لە سەخت یعنی کێشێک لەم درامایە مەسەن کاکاروخ بەبێ هیچ پێشبینیەک لە خۆیەوە لۆکیشنی ماڵەکە ئەگۆڕێ ئەڵێ ئەم ماڵە گواستیانەوە لەم خانووی قەڵات ڕۆیشتن بۆ خانوویەکە کەچی نازانێت لە درە کۆتایی درامەکە ئەمە کێشەی بۆ دروست دەکات لە بەرەوەی لە کۆتایی درامایەکە لە هەمان خانووی کە کچەکە ئەچێ بۆ ڕابردوو لە هەمان خانوو دەگەڕێتەوە داهاتوو هەر لە مەشەدەش لە پەنجەرەکە زەینەبە و مناڵەکەی نیشانەدا کە دەست بۆ شانیا بەرزەکەنەوە یعنی تۆزی کێشەیەکی منطقی بووی کە ئەم خانوو بۆ ئەگۆڕی بۆ لە نێو ناڕاستی درامەکە بۆ لۆکیشن دەگۆڕی بۆ خانووەکە دەگۆڕی نەمەنطقێکی گۆڕینت هەیە و زیانیش بە منطقی درامەکە و گەیان چکە لە ئەخیرە تۆ کاراکتەرەکەت لە نێو هەمان خانوو لەمە هەما ئەو شوێنەی کە تایە چووە ڕابردوو لە هەمان شوێن گەڕانتەوە ئەی لە کاتێکە ئەم ماڵە لەم خانووە باریان کردبوو چۆن کارکتەرەکەت لە هەمان ماڵ و لە هەمان شوێن گەڕایەوە من لە کۆتایی دەستخۆشیان لێ دەکەم کا کارۆخ چەندی ساڵە دۆستێکی ئازیزی منە برایەکی ئازیزی منە کا کامەران هەموو ئەکتەرەکان ڕەفیق و دۆستی منن هەموو ڕەخنەکانی ئێمە هەموو ئەوەی جوهدەی کاکسەرکە و سەرفیەکە ئێمە دەمانەیە بەڕاستی متەمەسیکین کە درامای کوردی شانۆی کوردی سینەمای کوردی وەکو بەشێکی گرنگی لە کللتوری ئێمە لە هوەری ئێمە ئەبێ بچێتە پێشەوە ئەبێ جێگە بگرێ ئەبێ بینەر ڕێزی لێ بگرێ ئەبێ بینەر ئێمالی نەکە ئەبێ بینەر وەکو درامای ئێرانی و تورکی و مەکسیکی و یعنی بە گەورە بیبینێ بۆی ئەم ڕەخنانە بۆ ئەوەیە کوالیتی ئەم درامانە بەرزکەینەوە کوالیتی ئەم چیرۆکانە بەرزکەینەوە لە داهاتوو درامایەکمان هەبێ سینەمایەکمان هەبێ شانۆیەکمان هەبێ شانازی پێ بکەین بۆی ئەم کارکردنە کارکردنەیەکە بۆ بەیانی کارکردنەکە بۆ بنیادنان و لێشی پەشیمان نین و بەردەوامیش دەبین و دەستبەرداری ئەو درامایە نابین لەبەرەوە ئینسان ئەگەر لە ماڵەوە نەخۆشێکی هەبێ
وازی لێ نایێنێ بڵێ با بمرێتتر نەخۆشە و بەکەل چارەسەر نایە بەچوو ئەچێت چارەسەریەکە دکتۆری بۆ ئەدۆزێتەوە عیلاجێکە بۆی چاک بێتەوە و خزمەتی وڵاتەکە خۆی پێ بکە بۆیە ئێمە درامای کوردی لا ئێمە قەزیە شانۆی کوردی قەزیە سینەمای کوردی قەزیە بە هیچ شوێنێکیکەی ناگۆڕینەوە بەردەوامیش دەبین پشتیوانیشی دەکەین بەڕاستگۆیی بەبێ مامان محەمەدی بەبێ هیچ بەرژەوەندیەک ئێمە تەنها دەمانەوێت ئەم کارانە بۆ ساڵی داهاتوو ئەگەر بەشی دومی ئەم درامایە کرا دانیشین لە زیاتی باسی ئەم کەم و کوڕیان لە سیناریۆ و لە دەرهێنان بکەین لە ئەدا ئەکتەر بکەین باسی جوانیەکان و داهێنانەکانیان بکەین کە دڵنیاشم ساڵی داهاتوو کارێکی لەوە باشتر دەکەن و دەستخۆشیان لێ دەکەم و دەستخۆشی لە جەنابت دەکەم بۆ خەمخۆریت و بۆ بەردەوامیت کاک سەرکەوتی بەڕێز چاوەکەمی قوربانە بم کا حەمەسوارجان من لە خزمەتم بەو هیوایی بتوانین کارێکی باشکەین هەموو برادران یعنی هەمومان بێکەوە سوود ببینین هەمومان هاوکاری یەکتری بین ئازیزان بۆ یەکشەمی داهاتوو خاتوو بە ئەم نووسینە لابم هەر باینەکە خۆی دابنێمەوە بەڵێ خاتوو شاهێن سابیر کاریگەری کەناڵە ئاسمانی کوردیەکان لەسەر کولتوری کۆمەڵایەتی و شێوازی ژیانی گەنجان بابەتەکەیەتی و وابزانم ماستەرنامەکەشی بووە لە ڕۆژەڵاتی کوردستان یا لە تاران بووە بە خۆشحاڵیەوە پێمان خۆشە هەر جارەی ئەو کەسانی کە چوونە ماستەریان هێناوە لە بواری سینەمایە یا دکتۆرایان هێناوە ئەگەر ماستەرنامەکانیان یا دکتۆرانامەکانیان بێنن بیخوێننەوە بۆ ئێمەش لێرەوە لەم پێگەیەوە بە هەمومانەوە گەنگەشەیکەین ئەمە شتێکی باشە بۆی هەمومان سوودی لێ ببینین و ئەم پێگەیش ماڵی هەمووانە هی کەس نییە بە تایبەت بە تەنها من لێرە وەکو کەسێک هاوکارم ڕێخۆشکەرم ئەم پێگەیە بەردەوامی هەبێت و وەکو کا حەمەسوار گیانیش وتی ئێمە ئیشەکەمان بۆ ئەوەیە ئایندەی درامای کوردی فیلمی کوردی بواری میدیای کوردی بگاتە ئاستێک هەموو دنیا بگرێتەوە لە هەموو دنیاوە سوودمان لێ ببینن وەکو هەموو بەرنامە و فیلم و تەلەڤزۆنەکانی ئەمریکا کە لە هەموو وڵاتێکە هەیە و لە ١٨ لە هەموو وڵاتێکە لێ ئەدرێن با هی ئێمەش بێت با ئێمەش بچێتە دەرەوە بەس بەچی بەم پێشنیار و ڕەخنە و شرۆڤانەی هەمووان کە پێکەوایکەین جارێکی کە دەستخۆشی لە کا حەمەسوار و لە برادرانەکەم کا حەمەسوارجان من جارێکی کە دەستخۆشیێکی گەرم و گوڕت لێکم خۆشحاڵ بووم کە پێکەوە توانیمان شتێک بڵین شتێ بخەینە تۆزێک بخەینە سەر خەرمانی فیلمسازی کوردی قوربانم کاک سەرکەوت دەستی تۆش خۆش بێوەڵا هەر دەستخۆشی لە شایەنخانیش دەکەم هەر بۆ بیرینانەوەش خاتوو هەژان هێرشیش کتێبێکی زۆر باشی لەسەر کاریگەری درامە تورکیەکان چاپ کردووە هیوادارم لە حەڵقەیەکی تری فیلمسازان دەرگایکی بۆ بکەنەوە واللهی من نایناسم ئاگام لێ نەبووە بەڵام حەزەکەم کا حەمەسوارگیان چێ ئەتوانێت چێ ئەزانن ئاگادارم کەن و من پێم خۆشە یعنی پێشم باشە نەکرد پێم خۆشە پێم باش من فەیسبووکیت بۆ ڕەوان دەکەم کاک سەرکەوت زۆر مەمنونم پێم باشە یعنی و کەسانە هەمویان ئاگادارکەینەوە یەکە بە یەکە بێن یعنی بە ئەو دکتۆرانامەیەکی نووسیوە یا ماستەرنامەیەکیان نووسیوە بەس لە زانکۆیە ئەکەوێ و ئەخەوێ و لەوەیە فێرخوازەکانی سوودی لێ نەبینن بەڵام ئەگەر هێرش هێژان هێرش ئەکتەری دراما و شانۆیە لە گەڕان بە دوای سێبەرەکانە لە چپەی ڕابردووە لە دوایین کاری شانۆیشە لەگەڵ کاک شوانە ئیشی کرد تاکیدم بە ڕوخسار دەیناسی ماستەرنامەکەی لەسەر کاریگەری خراپی درامە تورکیەکانە بابەتێکی زۆر زۆر گرنگە پێم باشە لێرە لەم فیلم سازانەکان گەشە بکەن من ئەوەکەیت بۆ ڕەوان دەکەم فەیسبووکەی تۆ ئەتوانێت نامەی بۆ بنێری و پەیوەندی پێوە بکەیت بەسەر چاو من لە خزمەتە میترەوەی کە بتوانین پێمان نەکرێ و ئێمە کەسەکان بانگێشتەکەین من بانگێشت یەکەم تەلەفۆنیان بۆکەم بەڵام کە خۆی نێت یا خۆی تااقەتی نێ یان خۆی لەبەر هەرچ مەسلەیەکی کە نەکنێت ئەوە لە دەسەڵاتی منانیە بەڵام من هۆڵی خۆمەدەم لە خزمەتابین ئازیزان زۆر زۆر سوپاس بۆ کا حەمەسوار زۆر زۆر سوپاس بۆ ئێوە هەمووتان
کە هاوکار بوون گەرم و گوڕێکی واتان بە ئێمەدا باوەڕتانە بێ من کە سەیرمە کرد بزانم چەند کەس لە خەتە لەگەڵمانە بەشدارم بە کۆمنت لە دڵم نەئەهات کۆتایی پێبێنمەوە گەشتە وان نزیکی 3 سەعات هەرچەنێ یەک دنیاشتیش ماوە هەمومان کە حەمەسوار نەیوتووە من نەموتووە ئێوەش نەتان وتووە دەستخۆشیش لە ستافەکە و لە کاکارۆخ و لە کاکجووتیاری شەکەم بۆ ئەو ئیشە جوانە بۆ ئەو ئیشە پوختە ئەگەر هەرچ بۆ چوونێکمان ئێمە هەبوو بێت پێم خۆش نییە وابییر بزانن لە بەهای کەمەکەینەوە نەخێر هەمومان حەزەکەین ئیشی جوانکەین ئەوەی کراوە بەڵام ڕەخ نەشەڵەگرێت ئیتر بە گەورەی هەموو لایەکتان بمبەخشن ئەگەر من کەم تەرخەمیم کردبێت ئازیزی هەمووانن زۆر سوپاسی